بسم الله الرحمن الرحيم. بنابي خواي گەورە، سڵاو ئەزان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، هەموو لایەک بەخێر بێن بۆ ئاوات ئەکادیمی. ئازیزانم، وێبیناری ئەم شەو لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا. پێشەکی ئەوە بڵێم کە ئەوەی کە جێگەی خەم و هەژارەی هەموو لایەکە نەبوونی مەعاش و شایستەی دارایی مامۆستایانە و ئەمە خەمی تەنها مامۆستایان نییە، بگرە ئەمە بووە خەمی هەموو خێزانێک بووە، ئەبووە هەر کەسێکە دڵسۆزی ئەو وڵاتەیە بیری بەلای ئەوە بووە کە ناکرێ و نابێ ئێمە ئایندەمان بینە دەست شتیشی نادیار. لە هەموو شوێنێکی دنیا مامۆستا بە ڕێزێکی زۆر گەورەوە تەماشاکرێ و لە زۆرە لە وڵاتە پێشکەوتوەکان ژیانی مامۆستا ئەوەندە شایستەیە کە خەڵک تەمەنا ئەکا بتوانێت مامۆستا بێت. و ئەمە هەمووی جێگەی خەم و خەفەتە. ئەمە مەوزوعێک کە ئێمە نامانەوێت لێرە لەوە زیاتری لەسەر بڵێن. ئومێدەوارم ئەم چەند مانگەی ئایندا کۆتایی بێت بە ئەم خەم و ئازارە گەورەیە کە چاوەڕوانی ئەوە بکرێ مامۆستا بەبێ شایستەی دارایی، بەبێ مەعاش بڕوا کارێ بکە لە کاتێکا کە من خۆم مامۆستا بووم و لەو وەزعیشی کە مەعاش نەما تا ڕادێک هەر مامۆستا بووم، ئاگادار بووم کە بەڕاست زۆر بە ناڕەحەتی مامۆستا ئیتوانی بەنزین تەنانەت بۆ سیارەکەشی بکە. جگە لەوەشی ئەگەر بێت و مامۆستا تەنانەت دەوڵەمەندیش بێت، ئەمە ئەرکێکی حکوومەتە. ئەمە مەوزوعی یەکەم کە پێمان ناخۆشە لە وەزعێکە ئێمە بابەتێک بۆ مامۆستا باسەکەین کە وەزعەکە ئاوایە. وەزعی دووەمیش ئەم کارەساتەیە کە ئاگادارم زۆربەی مامۆستایان بە تایبەتی ئیمانداران زۆر ناڕەحەتن بەو شەڕەی کە هەیە و بە کوژرانی سەدان کەسی بێتاوان بەوە ناڕەحەتن و بەڕاستی ئەرکی مامۆستایە ئەو ئیحساسە جوانە بگەێنێت. ئەرکی مامۆستایە کە خەڵک فێری ئەوە بکە کە ئەوان بەسۆز بن، میهرەبان بن، بە گشت ستەم و نادادیا بچن و لە هەر شوێنێکی دنیا ئەگەر ستەم لێکراوێک هەبوو ئەوان خۆیان بە خاوەنی قەزێکی بزان. ئەمە ئەرکی مامۆستایە بەڕاستی، ئەرکی هەرە مومانە. ئەوانەی کە لەم کۆمەڵگایە لەمە دەرچوون، لەم قاعیدەیە دەرچوون، ئەوە لە دەست پەروەردەی مامۆستا دەرچوون و پێم وایە ئێوەی مامۆستای بەڕێز لە هەموو کەسێ باشترەوە زانن کە چەند دوورە لە ئەدەبەوە کە ئەم وەزعە بەسەرا بێ و خەڵک خەریکی مناقەشەی شتی ترە لە کاتێکا کە ئەمە شتێک ئەبێ ڕامانگرێ کە خەفەتی پێ بخۆین. ئایا تاکی مرۆڤایەتی لەسەر ئەمە بەردەوام بێت؟ خۆشەویستانم، کەواتە ئێمە بەسەر دوو مۆزوعی زۆر ناخۆشە بابەتێ پێشکەشەکەین، بەڵام ئەو مامۆستایە کە ئەم قۆناغانە شتی ئەپەڕێنێ. ئەگەر وەکو مامۆستا تەماشای بارودۆخەکە بکەین، ڕۆژانێک لە ئامادەیەک وانەبێژ بووم، زۆر ناڕەحەت و بێزار بووم بەوەی کە بەڕاستی هەستمەکە ڕێزی قوتابیەکان ناگیرێ و من شتێکم وت زۆر لە مامۆستاکان یەکەم جار بەلایەنەوە نەوعێ بوو. وتم لە ساڵی هەشتاکانە گەنجێکی زۆر وازی لە خوێندن هێنابوو بوونە جاش. تم خەتای مامۆستا بوو. پێتر نەوعە سەیریان کردن، یعنی چۆن خەتای مامۆستا بوو؟ وتم ئەو زەمانە مامۆستا بەدار لە تەلەبەی ئەیشکاندەوە و زۆربەی ئەوانەی کە مەکتەبیان نەخوێند و ڕقان لە خوێندن بوو وازیان هێنا. ئەمانە کێ وازی پێهێنان؟ ئەمانە زۆرێکیان مامۆستا وازی پێهێنان و بوونە جاش. و ئێمە وەکو مامۆستا ئەرکیشی گەورەمان لەسەر شانە. ئەگەر چی ئێستاکە دنیا وێران بووە، بەڵام خۆ مادەم ماوین کەواتە ئینشاڵڵا بەردەوامە بین بۆ پەروەردەکردنی نەوەیەکی نوێ، نەوەیە کە ئەم هەڵانەی کە بەسەرمانە تێپەڕیوە
بەسەر ئەواناتیە نەپەڕ. وە خۆشەویستان هەمووی قۆناغی مێژوویە ئینشاءڵڵا ئەم قۆناغە ناخۆشانە شتێ ئەپەڕن. مامۆستایانی ئەوروپا لە 1600ەکانەوە واتە لە قەرنی 15ەوە بەرەو قەرنی 16 و 17 بەرەو ئەوە ڕۆشتن کە ئیتر ناکرێ ئینسان ئاوا بیرکاتەوە، هەر واقع ئەبێ ئینسان فێرکەین خەیاڵێکی جوانیشی هەبێت. بۆیە جارێکی کەس سەرنج بەرەو ئەوە ڕۆشت دنیای پەروەردەیە کە چۆن بتوانین پێکەوە کارێک بکەین. ئێستا لە لوتکەی بواری پەروەردەیە ئیش لەسەر ئەوە ئەکرێکە بەڕاستی ئەگەر ئێمە بەس نەفەرێک پەروەردەکەین، عالمێک بێ بەڵام منعەزیل بێ، دابڕابێ، هیچمان نەکردووە. چونکە ئێمە ئەمانوێت کەسێک بۆ ناو ئەو کۆمەڵگایە دروستکەین بینێرین، کەواتە ئێستاکە سەرنجەکان بۆ ئەوەیە چۆن بتوانین لە یەکتر تێبگەین، چۆن بتوانین پێکەوە کارکەین. وە خۆشەویستان ئەو سەردەمە بەسەر چوو کەسێ بڵێ وەڵام من داهێنەری تەلەفۆن و ناوم گراهام بێڵە، یەکیشکە بڵێ وەڵام من داهێنەری رادیۆم و ناوم ویلیام مارکۆنیە. ئەمە بەسەر چوو. ئێستاکە ئەو هەموو پێشکەوتنە، ئەو هەموو داهێنانە کەس ناتوانێت بەتەنها خۆی بکا بە خاوەنی. ئێستا هەموو شتێک بە گروپ یەتەبوون، بە گروپ ئێتەبوون. واتە ئێمە تەنها ناچین کەسێ پەروەردەکەین بینێرین بۆ ناو کۆمەلگاکە ئینسیجام کا لەگەڵ ئەو کۆمەلگایەوە، لەگەڵ ئەو کۆمەلگایە بژی، بەڵکو بە قەناعەتیشەوە ئەبێ کەسێک پەروەردەکەین کە بزانێت چۆن بە تیم ئیشکا، چۆن لەگەڵ دەوروبەرەکەی ئیشکا. بۆیە ئێستاکە کۆمەڵە بەهای تایبەتمان هەیە لە بواری پەروەردە کە ئینشاءڵڵا من هەوڵێم جەخت لەوە بکەمەوە کە مامۆستا چۆن بیەوێ خۆی پێ بگەێنێت. چونکە ئێمە هەمیشە وتوانە مامۆستا چۆن قوتابی پێ بگەێنێ، یعنی هەمیشە باس لەوە ئەکرێم مامۆستا چۆن کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێت، چۆن قوتابی پێ بگەێنێ. بەڵام منەمێ ئەمشەو بە پێچەوانەوە باس لەوە بکەم مامۆستا چۆن خۆی پێ بگەێنێت. ئەمە وا ئەکاکە ئەم بگەڕێنەوە بۆ ئەو هەنگاوە گرنگەی کە ئەکرێ ون بێت، کە ئەکرێ باز نەکرابێت. من بە درێژایی تەمەنی مامۆستایەتیم ڕۆژێ لە ڕۆژان دەورەیەکم نەبینی بڵێن مامۆستا بۆ ژیانی خۆی چۆن بیرکاتەوە، مامۆستا چۆن هاوسەنگی بپارێزێ لە نێوان ژیانی خێزانی و ژیانی پیشەی، مامۆستا چۆن بتوانێت ژیانی ئاسوودە بێ، مامۆستا چۆن بتوانێت زیرەکتر بێ، بەتواناتر بێ، لێ هاتووتر بێ. ئەم شتانە دیار نییە. هەریەن فێری ئەوە تەکەن تۆ چۆن تەنها لەگەڵ تەلەبەکە ڕەفتارکە. بۆیە بە پێچەوانەوە من ئەمشەو ویستم گرنگی بەمەش بین لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزەکە ئینشاءڵڵا دوای بابەتەکەی من خۆی ئەناسێنێ و ئەو باز لەوە ئەکات تۆ بێت چی بکەی بۆ قوتابیەکەم، بەڵام من باز لەوە ئەکەم تۆ بێت چی بکەی بۆ خۆت. هیوادارم بتوانین لە خزمەتتانە بین بە ئاستێکی شایستە و لە ئاست چاوەڕوانی ئێوەی عەزیز و خۆشەویستا بین. بەڕێزان، قسەکردن بۆ مامۆستا تەنها ئەوەیە کە پێم خۆشە دۆستانەین پێکەوە قسە ئەکەین، ئەگەر نا قسەکردن بۆ مامۆستا ئەرکێکی زۆر قورسە. هیوادارم بتوانین لە خزمەتتانە بین و ئەم شتانە هەمووی پەیامێکی دۆستانە بێ، بە ئومێدی ئەوەی ڕۆژێک منیش بتوانم گوێبیستی ئێوە بم و پێکەوە بتوانین گفتوگۆی زۆر بابەتی گرنگ بکەین. بەڵێ بەڕێزان، ئێستاکە باز لەوە ئەکەین کە ببورن بە ئەو بینانە لە ئیشخان. ئۆکێ، ئێستا باز لەوە ئەکەین کە مامۆستا چی بکە ئایندەیەکی باشتری هەبێت. مەرج نییە تۆ بەس بیرت لای ئەوە بە پیشەکەت چۆن جێبەجێکی. من قەناعەتم وایە هەر کەسێک هەر پیشەیەکی هەبێ جارێ ئەبێ فریای خۆی بکەوێت، چونکە تۆ ڕاستە خۆت ئامادەیەکی خزمەتی ئەو خەڵکە بکەی، بەڵام کەسێک کە نەیتوانیوە خزمەتی خۆی کا چۆن نەتوانێت خزمەتی خەڵک بکە. کاتێکە لە سەرەتاکانی وەحیا بەڕێزم، طبعاً ئێمە ئەزانین لە ڕووی مێژووی زانستەوە بە ئەڕەستۆ ئەوترێ معلم الأول، مامۆستای یەک. ئەمە وەکو معریفە و معلومات، بەڵام لە ڕاستیە هەمومان باشە زانین
گەورەترین مامۆستای مرۆڤایەتی محەممەد عليه الصلاة والسلام خوای گەورە لە سەرەتاکانی وەحیا پێڵێکی وثيابك فطهر والرجز فاهجر باشە لە سەرەتاکانی وەحیا خوای گەورە چی بە پێغەمبەر بڵێ ئەڵێ بڕۆ جلەکانت پاک و خاوێن یعنی چی ئازیزان هەنی ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت خوای گەورە پێغەمبەرێک نانێرێ بۆ ناو میلەتێ شڕۆڵە شپرز فاشێل چۆنە بێشتیوە کەسێک ئەنێرێ 40 ساڵە پێڵن ئەمین کەسێک ئەنێرێ کە تەنانەت لێ قبول ناکە موهیمەکە زۆر گەورێ لێ قبول ناکە گجلەکانیشی پیسپۆخن وەرە لێرەوە سیرکە یەکەم شت خوای گەورە فێری ئەتەکێتیەکە ئەتەکێت کەواتە زۆر زۆر گرنگە مامۆستا پێش هەموو شتێ گرنگی با بەخۆی و خودی ڕوخسار هەیە ئەڵێ ڕوخسار گرنگ نییە ئازیزان هەیە فەلسەفە لێ ئەڵێ ڕوخسار گرنگ نییە نا بە دڵنیایی ڕوخسار گرنگە ئەزان بۆچی گرنگە لەبەرەوەی ڕوخساری تۆ پەیامێک ئەگەیەنێ بۆ بەرام مەرج نییە هەر قسە پەیام بگەێنێ ڕوخساری تۆش پەیام ئەگەیەنێ ڕەفتاری تۆش پەیام ئەگەیەنێ لەحنەکەت پەیام ئەگەیەنێ و زمانی جەستەت پەیام ئەگەیەنێ بۆیە لێرەوە فێربوون لەوەی کە تۆ چۆن کەسێکی باڵابی زۆر زۆر کاریگەری هەیە ئێستا ئازیزانم مامۆستا چۆن پەرە بەخۆی بدات یەکەم شت استراتیژی بوون استراتیژی بوون گرنگترین صفەتە کە ئینسان هەیبێ لەم دنیاە بەڕێزان استراتیژی بوون یعنی چی یعنی هیچ شتێک بە شێوەی کاتی مەکە ئەگەر شتێک هەیە بەس بۆ ئەم شەوی تۆ باشە شتێکی باش نییە شتێک هەیە لەو باشترە کە بۆ سبەی و دوو سبەی و ساڵێکی کە و 3 ساڵی کەشت باش هەر شتێکە تۆ ئەیکەی ئەگەر بۆ ئایندەیەکی دوورتر ئیسفادەی زۆرتر بوو ئەوە شتە گرنگەکەی ژیانی تۆە کەواتە ئەگەر تۆ ئێستاکە پەلەپەل بچی بەدەم ئیشێکەوە و ئەم ئیشە ئەگەر نەشتی بەدەمیەوە دنیا کاول نابێ کەواتە ئەو ئیشە هەرچەنە تۆ بە گرنگی بزانی زۆر گرنگ نییە بەڵام ئیشی وا هەیە ئەکرێ ئێستا نەچی بەدەمیەوە بەڵام ئەو ئیشە بۆ ئایندەی تۆ گرنگە بۆ نمونە کتێبێک هەیە ئەم کتێبەوە ئەکا کە تۆ ژیانێکی باشترت هەبێت بیرکردنەوەیکی باشترت هەبێت یان لێهاتوویەکی باشترت هەبێت ئەو کتێبە کتێبێکی استراتیژیە خوێندنەوەی ئەو کتێبە ئەرکێکی استراتیژیە لە ژیانی تۆ چونکە خوێندنەوەی ئەم کتێبە بۆ 10 ساڵی ترت زۆر زۆر باشترە بۆ 15 ترت بۆ 5 ساڵی ترت زۆر زۆر باشترە بەڵام ئەم شەو زۆر بە سادەی لەوە چە ڕەفیقێکی تەلەفۆنێکی بۆ بکەم بڵێ وەرە باشین پیاسەیە بکەین و تۆ ئاساییە کتێبەکەت نەخوێن کە بچی سەکە لەسەرەوە نییە ئاساییە بچی پیاسەکەت بەڵام ئەوە بزانە پیاسەکە تەنها بۆ ئەم کاتەیە بەڵام خوێندنەوەی کتێبەکە شتێکی زۆر استراتیژیە شتی استراتیژی مەرج نییە هەر ئەم شەو جێبەجێکی بەڵام ئەبێ بەرنامەی بۆ دانی حتا زووە زۆرترین کاتەکانی عمری بی بە شتی استراتیژی لەوانە خوێندنەوەی کۆمەڵی کتێبی گرن لەوانە خوێندنی کۆمەڵی کۆرس لەوانە بۆ نمونە فێربوونی زمان فێربوونی بەکارهێنانی تەکنۆلۆژیا فێربوونی پرۆگرامێکی تایبەت دەخۆت لە هەر هەموو ئەمانەش باشکردنی تەبیعەتی خۆت باشکردنی بیرکردنەوەکانت باشکردنی ڕەفتارەکانت تەسکیەکردنی خۆت ئەمانە هەموو شتانێکی استراتیژی یەکەم شت کە ئەرکی سەرشانی هەر هەمومانە ئەوەیە ئەوە بیرێ بکەینەوە 10 ساڵی تر من چ زۆرە مرۆڤێک 15 تر من چ زۆرە مرۆڤێک خەڵکانێکی زۆر هەن هەموو شتێک ڕایی ئەکەن لە ژیانیانە بینەرن و هەموو شتێک ڕایی ئەبێت بەڵام زۆر گرنگە کە استراتیژی بین و چاومان لە ئاین دەبێت ئەمەی استراتیژی بوون ئازیزان پێویستی بە پلانی ورد هەیە پێویستی بە پلانێکی باش هەڵگری بەهای باڵا خاڵێکی تر هەڵگری بەهای باڵایە مامۆستایەک بیەوێ
خۆی باشترکە ئەبێ ئەو شتانەی کە بەهای باڵان وەکو چی؟ وەکو ڕازگۆیی، وەکو وەفا، وەکو خۆشەویستی، وەکو نرخدانان بۆ عیلم، وەکو ڕێزگرتن، ئەمانە هەموو بەهای باڵان. ئەگەر کەسێک بیەبێ مرۆڤێکی مەزن بێ، ئازیزان، پێویست ناکە جەستەی مەزن بێ، پێویست ناکە پێگە و کورسیەکەی مهم بێ، تەنانەت ناو نیشانەکەی ئێستاکە بۆ نمونە لە ناو مامۆستا و مدەڕیسی نابەشێویشی گشتی پلەکاری نییە، بەڵام لە ناو مامۆستایانی زانکۆوە منافەسەی پلەکاری هەیە. ئێستاکە ئەمانە بۆ نمونە کێشەی ئەوەیە پێڵێن مامۆستایە پێڵێن پرۆفیسۆری یاریدەدەر، ئێوە بێ بە پرۆفیسۆر، ئێ بچێتە سەرتر لەقەبی عیلمی زۆرا و جۆر. لێرە ئازیزان بە هیچ لەقەبێتۆ گەورەتر نابێت، بەقەد ئەوەی کە هەڵگری بەهای باڵا بێت. هەڵگری بەهای باڵا پێویستی بەوەیە قەناعەت بێنی بە خۆت، قەناعەت بێنی بە خۆت کە ئەمە بەهای باڵایە و قبوڵ. بەڕێزان لەناو ئەم بەها باڵایانە کە من وا ئەزانم وا ئەکا باوەڕت زۆر زۆر بە خۆت بێ و باوەڕت بە کارەکەت بێ، ئەوەیە کە باوەڕت بە دووشت هەبێ، زۆر دووشت لە قەناعەتەوە باوەڕت بێ. شتێک کە پەیامی هەموو پێغەمبەرانە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، و باوەڕی تەواوت هەبێ کە تۆ ئەبێ لەگەڵ دادگەری بی، و باوەڕی تەواوت هەبێ هەموو ئیشەیەکێ بێ بە نیەتێکی باش بێ، و باوەڕی تەواوت بەوە بێ کە ئەبێ بۆ ڕەزامەندی خوا بێ. ئەمە لەلایەکی تر بەڕاستی ئەوانەی لە هەر کۆمەلگایەکە لەناو هەر میلەتێکە ئەژین لە ناخیانەوە باوەڕیان بە نیشتیمان پەروەری و خزمەت گوزاری بۆ گەل و نیشتیمان و وڵاتی خۆیان نییە، باوەڕکەن مرۆڤانێکی گرگنن هەڵگری هەر جۆرە بیرروبۆچوون و مەزهەبێک بن لەم دنیایە. کاتێک ئینسان مەزنە، خوای گەورە کە باسی هەر پێغەمبەرەکە ئەڵێ ئیلا فڵان شوێن ئەخاهم، یعنی تۆ برای ئەو خەڵکی، تۆ برای ئەو خەڵکی ئەگەر بێت و لەمڕۆوە بە قەناعەتی تەواوەوە ئیحساس بەم برایەتێنەکەی، و تۆ کە مامۆستای خەڵک بزانێ و نەزانێت، تۆ بەشێکی لە برا گەورەکانی ناو ئەو کۆمەڵگایە. مامۆستا خۆی بزانێ یا نەزانێت، کۆمەلگا بزانێ یا نەزانێ، برا گەورەکانی ئەو کۆمەلگایە مامۆستاکان. جا هیچ جۆرە پیشەیەک، هیچ جۆرە پیشەیەک وا ناکات تۆ برا گەورەبی مامۆستایەتی. بە درێژایی مێژوو مەزنترینەکان، برا گەورەکانی ناو کۆمەلگاکان بریتین لە مامۆستایە. ئازیزانم، بەهای باڵا ئەبێ قەناعەتت پێی هەبێ و بڵێ من هەموو شتێکی تر ئەکرێ سازشی لەسەرکەم، بەڵام ئەم شتانە سازشی کاناکە. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە مامۆستا ناتوانێ ئەم باوەڕ ئەم شتەی کە ئەیگەێنێ بەباشی بیگەێنێ ئەگەر بێت و خۆی لە ناخیا باوەڕی بەم بەها باڵایانە. بۆیە باشترین شت هەر ئەمڕۆ بچێ مامۆستایەکی مەزنبی، وەرە بەها باڵاکان قەناعەت بە خۆت بێنە، لێرەوە تۆ ئەوی مامۆستایەکی مەزن. جا لەوانەی کە ئازیزان ئێستا تۆ بڕۆ مێژوو بخوێنەرەوە، هیچ مرۆڤێکی مەزن نادۆزیتەوە بەرامبەر بە گەل و هۆز و قەوم و وڵاتەکەی ئینسانێکی گرگن بوو بێ، بیرکردنەوەکانی سەقەت بوو بن، یا ڕەفتارەکانی پێچەوانەی بەرژەوەندی گشتیان بوو بێت. هیچ مرۆڤێکی مەزن نییە لە مێژووە بیرکردنەوەکانی پێچەوانەی ئەم بەهایانە بوو بن کە لەناو ئەوەشا ڕزگارکردنی گەل و نیشتیمانەکە. ئێمە لە هەموو سەردەمێک زیاتر ئازیزان، لە هەموو سەردەمێک زیاتر ئێمە پێویستمان بەو جۆرە مامۆستایانە هەیە کە خەڵکێک لە بەردەستیا ئەم بەهایی بۆ دروست ببێت. باوەڕکە ئازیزان، ئەگەر لە ناخەوە خەونی گەورە ببینی بۆ وڵاتی خۆت، یەکسەر گۆڕانکاریکی زۆر گەورە بەسەر هەموو شتەکانتە. ئازیزانم، مامۆستای لێهاتوو کە استراتیژیە هەڵگری بەهای باڵایە،
ئەگەر بێت و لە پەیوەندیەکانیان سەرکەوتوو نەبێ، یعنی ئەوەی لە دڵایەتی هەر لە دڵایەتی عیلم بێ بەها بێ. ئەمە هەمیشە ئەڵێن پەروەردە و فێرکردن. پەروەردە چییە؟ پەروەردە بەبێ قیەم و بەها یعنی هیچ ئازیزم. پەروەردە بەبێ قیەم و بەها یعنی هیچ. کە ئێمەڵین پەروەردە و فێرکردن یعنی بەهانی کە باسم کرد. و ئەو استراتیژی بوونە ئایندە بۆ تۆ دیاریەکە. و پاشانیش ئەگەر تۆ لە پەیوەندیەکان تا سەرکەوتوو نەبی، یعنی هیچت نەکردو بە هیچ. لە بواری پەیوەندیشە بۆ ئەوەی مامۆستایەک بیەوێ سەرکەوتوو بێ، بەڕاستی ئەبێ ئیش لەسەر توانای دەربڕین. بۆ نمونە خی گەورە جاری وایە سەڵتێکی یاوە بە ئینسانێک خۆشە، نەفەرێکی کە دەنگی خۆشن باشە. توانای دەربڕین ئەوەی کە تۆ بتانی بە جوانی قسە بکەی بۆ خەڵک پەیوەندی بە چەند شتێکەوە. یەکەم، هەمیشە تەمرینکەی بزانی چ کاتێ دەنگت بەرزکەیتەوە، چ کاتێ دەنگت نزم کەیتەوە. تەمرینکەی لەسەر ئەوەی کە کاتێک قسە بۆ خەڵکەکەی تەماشایان بکەیت. ئێمە مامۆستامان هەبوو هەر شتێکی شەرح بکردا سێری سەقفەکەیەک. ئەمە زۆر خراپە بۆ تێکدانی تەرکیزی خەڵک، بە تایبەتی ئامادە بووە. جا خۆشەویستان، توانای دەربڕین بەچی باشە بێت. طبعا من یەک شتان پێ بڵێم، هیوا هەیە هاتوۆتە لای من گرەیی لە تواناکانی خۆی کردەوە و تومەیشت چێ وتویت مامۆستا. بەڕاستی مامۆستا گەورەترین فرسەتی لە بەردەسایە. ئازیزان، ئەو هەموو خەڵکە لە کۆمەلگا، خەڵک زۆر ناڕازیە لە مامۆستای جامیع. بۆ لەبەری توانای دەربڕین و گەیاندنیان زۆر باش نییە. مامۆستای زانکۆ زیاتر خۆی خەریکی خوێندن بووە. کاتێک ژەبێ بە مامۆستا ڕێگاکانی وانە وتنەوەی فێر ناکەن، وە خۆشی جاری وایە لەوە خۆی بە مهمترە زانێ بچێت دەورات ببینێ. بۆیە مامۆستای زانکۆ زۆرینەیان باش نین لە دەرزوتنەوە. ئەوانە زۆر باشن کە مامۆستای مناڵی سەرەتایی، ئەوانە زۆر توانای تێگەیاندن و ئەویان باشە. کەواتە یەک شت هەیە لە مامۆستایەتیە، تەمرین تۆ لە جەوێکایی بتێ و نەتەوێ ئەتوانی خۆت پێ بگەێنی. خەڵک ئەم جەوەی نییە. یعنی ئێستا خەڵک هەیە زۆر لێ هات و شارەزا شەهادەی لەم لا خوێند و لەو لا خوێند و لە ئەوروپاچی تەواو کردووە. تەکلیفم لێ کردووە بابەتێ پێشکەشکە. کەچی کە بابەتەکە پێشکەشەکە سەیرەکەی بەو هەموو توانا و خوێندن و شەهادەیەوە ناتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێت. لەبەری ممارەسەی مامۆستایەتی نییە. مامۆستایەتی بەکەم مەزانە. مهمترین لێ هاتووی لەم سەردەما ئەوەیە کە ئینسان دەمی هەبێ و بزانێت چۆن قسە ئەکا، و بزانێت چۆن شتێک شەرحەکە، و بزانێت چۆن پەیوەندیەکە لەگەڵ خەڵکە. خوای گەورە ئەو منەتەی یاوە بەسەر تۆ کە مامۆستای ئەم هەلە بۆ تۆ ڕەخساوە. بەس ماوەتەوە یەک تۆز تەکنیکی تازە فێر ببی، تۆزێ تەمرینکی کە توانای دەربڕینت باشتر بی. بەڕێزان، یەکێ لە کێشەکان کە هەیە لە ناو توانای دەربڕینە خراپی دەنگە. خراپی دەنگ. دەنگ باش بوون پەیوەندی بە حاڵەتێکی نەفسیەوە هەیە. ئەم قسەیەم بەجددی وەرگن. پەیوەندی بە حاڵەتێکی نەفسیەوە هەیە کە ئایا چەندە تۆ باوەڕ بەخۆی و چەندە بە ئازادی قورگت بەرەی. جا فرسەتە کە تۆ خەڵکانێک لە بەردەستا دانیشتون و تۆ دەرسیان پێڵی کە تۆ ئازادانە قورگت بەربەی. ئەمە پێویستی بە تۆزێت تەمرین و ممارەسە هەیە. یەکێ لە تەمرینەکان ئەوەیە وا بزانە شتێکی گەرم لە دەمتایە، دەمە ئاوالێکە ها بەس سەوت ئەو سەوتە دەرکە. دەمە وا داخە کە ئەنەو شتێکی گەرم لە ناو دەمتایە. دەست بە لێرەت. ئەمە تەمرینەکە بە دەنگەژەکانت. تەمرینێکی تر ئەوەیە کە تۆ بی چی بکەی بڵی محاولە بکە سەوت دەرکە. بەڕێزان، ئەو بەرنامەی بەکارهێنم پێچێ هۆکار بێ بۆ خاوبوونەوەکە. با من ئێستا ئەو بەرنامەی کە بەکارمێنە پێچێ هۆکار بوو بێت کە خاو ببێتەوە. ئێستا لەوە چه عیبی نەبێت.
تەمرین کە بەوەی کە قورگت بەربەی. ئەم قوڕگیرانە ئازیزان هەمووی حاڵەتی نەفسیە لە مناڵی و لەگەڵمان هاتووە. عادەتەن شەرمنەکان ئەم کێشیان هەیە. شەرمنەکان توانای دەربڕینیان باش نییە و هەمیشە بێزارن لە دەنگی خۆیان و هەمیشە خەمیانە دەنگی خۆیان ببیستنەوە. بۆیە ئەمانە بە کزۆڵەیی پەیامەکانیان ئەگەیەن، لە ژیانی ڕۆژانەیانە ناتوانن سەوتیان بەر. ئەمە هەمووی کێشەیەکی نەفسیە لە ناو ناخی خەڵکا هەیە کە ناتوانێت قورگی بەربە و ناتوانێت دەمی بکاتەوە بۆی قسەکانی بکات. تەمرینکە بەو شێوازەی کەوتم ئاواقی بۆ تەمرینکە بەوەی کە بڵی بەو شێوازە سەوت بەربێ و هەناسە وەرگری و تەمرین. بۆ نمونە تەمرینکە لەسەرەوەی کە وەکو موزیع، وەکو کەسێکە لە تەلەڤیزیۆن ئیشەکە و هەواڵێگە خوێنێتەوە، تەمرینکە لەسەرەوەی بیخوێنیتەوە. ئێستا بۆ نمونە من نووسینە گەنمە سەر شاشە و تەمرینەکەم لەسەرەوەی کە بزانم چۆن ئەم نووسینە ئاخوێنمەوە. ئازیزان خۆشەویستان، تەماشایەکی ئەمە بکەم. تەمرینکە لەسەرەوەی کە بابەتێک بخوێنیتەوە، بەڵام وابزانە کە تۆ لە دەنگ تۆمارەکی. ئێستا من ئەگەر ئاعتیادی بیخوێنمەوە ئەڵێم بنەمای بایۆلۆژی دەرونیەکانی کۆمەلگای مرۆیی. پێویستە هۆکارە بایۆلۆژی دەرونیەکان وەک هۆکارێک کە کۆمەلگا دروست دەکەن لیان کۆڵینەوە. بەڵام بابێم جارێکی کەم ڕاجعیەکی بکەمەوە. نا، با ئەم جارە دەنگم بەرم. بنەما بایۆلۆژی دەرونیەکانی کۆمەلگەی مرۆیی یا کۆمەلگای مرۆیی. پێویستە با دەنگ زیاتر بەرێمە. ها بەس تەمرین، بەس تەرکیزکە کە تو ئەبێ سەوتت بەرێ. هەموو کەلیمەیەکە ئەیڵی تەمرینکە لەسەرەوەی کە ئەم جارەیان سەوتت بەرێ لە قوڕکتەوە بێت. پێویستە هۆکارە بایۆلۆژی دەرونیەکان وەک هۆکارێک کە کۆمەلگا دروست دەکەن لێیان بکۆڵینەوە. منداڵ بوونەوەرێکی بێبەرگریە و بەبێ وەرگرتنی لایەنی کەمی یارمەتی پێویست توانای مانەوەی نییە. بۆ نمونە هەڵەیەکم کرد، یەکسەر خەیاڵەکەم نەما تێکچوویەوە ئەچمەوە ئەیڵێمەوە. منداڵ بوونەوەرێکی بێبەرگریە و بەبێ وەرگرتنی لایەنی کەمی یارمەتی پێویست توانای مانەوەی نییە. هەر ئەم نییە ئەتوانی بڵێ نییە قورگە بەرە قورگ. ئەمە ئازیزان زۆر پێویستە تەمرینکەین کە قورگت بەربەی، چونکە کۆمەڵەشتی نەفسی هەر لە مناڵی لەگەڵ تا هاتووە نەیهێشتووە ئازاد بی لە دەربڕینە. جا دەنگی ناخۆش زۆر کاریگەری خراپی هەیە. بە تایبەتی تۆ مامۆستایەک قسەت بۆ ئەکا بە دەنگێکی ناخۆش، زۆری فەرقە لەگەڵەوەی مامۆستایەک بە دەنگێکی خۆش قسەت لەگەڵکە یا بە لەحنێکی گونجاو قسەت لەگەڵکە. ئەمە تەمرینی لەسەر. پاشان ئازیزان هەر لە بابەتی پەیوەندیە من دووسێ تێبینیم هەیە ببورن کە سلایدەکانم لابر بۆی خاو نەبێتەوە. یەکێک لەوانە ئەوەیە مامۆستا پێویستە هەرچۆنێکی کردووە خۆی نەخاتە بەرامبەر قوتابی، واتە من بەرامبەر بە قوتابی. ئەمە غەڵەتە. باشترین شت مامۆستا بیکە خۆی بخاتەوە ڕیزی تەلەبەکە، بڵێ ئەمە عیلمەکێ، ئەمە یاسای مەکتەبەکێ، ئەمە یاسای پۆلەکەیە. ئەگەر کەسێ پێی جێبەجێ نەکرا وا نەزانی بەرامبەر بە تۆ پێی جێبەجێ نەکراوە، ئەبێت تۆ بی وا قسەی لەگەڵکەی کە ئەنەهوو ئەم شتە چۆن تۆ کێشت هەیە لەگەڵیا، من چۆن یارمەتی تۆ بم، تۆ کێشت نەبێ لەگەڵ ئەم شتە. چۆن من بابەتێک شەرحەکەم، بابەتەکە تەلەبەیەک ئەڵێت تێناگەم. باشترین شت ئەوەیە من ئەمە بە هەل بزانم کە تێگەێن. بەڵام ئەگەر هەر تێنەگەیشت ئەبێ ئەو ڕوبەڕووی ئەو بارودۆخە بکەمەوە، نەک ڕوبەڕووی خۆمی بکەمەوە. یەکێک لە گەورەترین کێشەکانی تەمەنم چۆکو قوتابی بینیومە، چۆکو مامۆستا بینیومە، زۆر جار ئەوەیە مامۆستا خۆی ئەبێ بە وەکیل مدافعی یعنی محامی بۆ یاساکانی مەکتەب و پۆل و بۆ منهەج و بۆ نا، تۆ ئەبێ هەمیشە خۆت بخەیتە
ریزی ئەوەی کە من هاتووم یارمەتی تۆ بم کە تۆ بتانی ئەم یاسایە جێبەجێکی تووشی کێشەنت. من ئەمەوێ یارمەتی تۆ بم بۆی تۆ لەم مۆزوعە تێبگەی. من ئەمەوێ یارمەتی تۆ بم بۆی ئەم مۆزوعە ئەوەندە قورس نەبێت لەسەر. من ئەمەوێ یارمەتی تۆ بم کە تۆ بتانی فێری ببیوە دەرچی. کەواتە هەرگیز هیچ شتێکی قوتابی بەرامبەر بە خۆتان مەخوێندنەوە کە ئەمە لە بواری پەیوەندیە کێشە دروستەکە، و هەرگیزیش خۆتان مەکەن بە خەسمی قوتابی. لەبەرچی ئەگەر خۆت کرد بە خەسمی قوتابی یعنی تۆ چوویتە بەرامبەر ئەو. مامۆستا مەزنترە لەوەی بچێتە بەرامبەر قوتابیەکی، چ لە مناقەشەیەکە، چ لە ئاژاوەیەکە، چ لە شەڕێکە، چ لە ئەوەی ڕەئی من و ڕەئی تۆ. نا، مامۆستا ئەبێ زۆر لەمانە مەزنتر بێت، دڵی زۆر گەورەتر بێت و بە هیچ شێوەیەک ئەوە قبول نەکا کە بخرێتە ڕیزی قوتابیەک. یعنی بە هیچ شێوەیەک نابێت تۆ ڕۆژێ لە ڕۆژان تووشی کێشەیەک بەرامبەر بە قوتابیەک ببی. ئەبێ قوتابیەکە تووشی کێشەیەک بوو بێ بەرامبەر بە شتێک لە مەکتەبەکە. شتێک لە مەکتەبەکە دەرسە، مەوزوعە، یاسای پۆلە، یاسای مەکتەبە بەبێت. و ئازیزانم، هەمیشە باس لەوە ئەکرێ نابێ ئینسان بابەدەم تەلەب و دوای گیرە خوا. ئەمە لەوە چێ لە ڕێژەیەکە ڕاستێ. لەو لاشۆ ئەڵێن زۆر مهمە مامۆستا هاوڕێ قوتابی بێ. من ئەڵێم ئەگەر ناتوانین ببینە هاوڕێیان، بەڵام خۆ ئەتوانین هاوڕێیانە و دۆستانە ڕەفتار لەگەڵ قوتابیەکانە بکەین. من دوسێ ڕۆژ لەمە پێش مامۆستایەکی بەڕێزکە لە کوردستانیش مامۆستا بوو، ئێستاکەش لە بەریتانیا ئەخوێنێ و نامەی دەستخۆشین بۆ ناردم بۆ ئەم وێبینارە وەشتێکی پێوتم، وتی من نازانم ئایا ئەگەر بێمە وێبینارەکە ئەتوانم قسەیە بکەم. تی بەڵام با ئێستاکە بە تۆی بڵێم وا هەست دەکەم جیاوازیەک لە نێوان مامۆستاکانی بەریتانیا لەگەڵ مامۆستاکانی کوردستان ئەوەیە، ئەوەی خەڵک وا ئەزانێ مامۆستاکانی بەریتانیا مسەقەفتر و زیرەکترن وانیە. طبعا منیش لە ئەوروپا ژیاوم، ئەوانەشی لە ئەوروپا ژین، وانیە وابزانی مامۆستاکانی ئەمان زۆر عیلمیان پێ و زۆر مسەقەف نەکرد. یەکێ لە شتەکانیان ئەوەیە ئەمانە ئەتوانن خۆشەویستی بن بە تەلەبەکان. یعنی تەلەبەکە هەستەکە کە ئەم مامۆستایە دڵسۆزیەتی، کە ئەم مامۆستایە خۆشیە، کە ئەم مامۆستایە چاکەی بۆ ئەوێ، کە ئەم مامۆستایە هیچ شتێکی نەکردووە بە شەخصی. بۆیە مامۆستا ضرورترین شت ئەوەیە کە هیچ شتێک نەکا بە شتی شەخصی. حتا ئەتوانی تۆ دۆستی ئەم تەلەبەی بەڵکو فێر بێ، بەڵکو دەرچێ کە دەرنەچوو ئەبێ پێتۆ دیار بێت پێت ناخۆش بووە کە سەعی بۆ نەکراوە، ئەبێ پێتۆ دیار بێ پێت ناخۆش بووە کە دەرنەچووە، نەک ئەوەی مادەم سەعید نەکردو چاو دەرەهاو. ئەوە تۆ تەلەبەکەت هێنایە بەرامبەر بە خۆت، هێنات بەرامبەر بەوەی کە ئەو بەگوێی تۆی نەکردووە. یعنی نابێ وابێ من ئەگەر بزانم بڵێم بە مناڵەکەم و کۆنتترۆڵم بەرێ ناماتێ داوای نەکەم باشە، یا بەلایانی کەم و جارێکی کە داوای نەکەم ئەگەر ناتوانم قسەکەی خۆم بەرمە سەرەوە، ئەگەر ئەزانم بردنە سەری قسەکەی خۆم ئەبێ بە کێشە. بەنسبەت تەلەبەشەوە هەروایە، من بزانم قسەکەم بۆ ناچێتە سەریا ئەبێ بە کێشە، قسەکە نەکەم باشتر. بۆیە خۆ بپارێزی لەوەی کە تۆ نەچیتەوە بەرامبەر. جا یەکێ لەو شتانی بە درێژایی تەمەنی مامۆستایەتیم زۆر هەستم پێ کردووە کە زۆر جات تەلەبەکان کێشیان لەگەڵ مامۆستایەکە دروستە بوو، ئەوە بوو مامۆستاکە خۆی خاڵی کردبوویەوە. یعنی بۆ نمونە ڕقی خۆی، بێزاری خۆی، کێشەی خۆی، تێگەشتنی خۆی، ئەو شتانی لە ژیانی ڕۆژانەیە بۆی دروست بووە، ئەوە ئەبا لەگەڵ خۆی بۆ ناو پۆلەکە. باشترین شت ئەوەیە کاتێ ئەچتە ناو پۆل هەموو ئەو شتانە لە دەرەوە بەجێ بێڵی، بەلایەنی کەمەوە باکە لە پۆلەکە هاتە دەرەوە مێشکت ساڵ بوو بێ، نەک تۆ خەم و خەفەت و کێشە و ئێستا یەکێ لە شتە زۆر ناخۆشەکان ئەوەیە کاتێک کە قسە ئەەکەم لەگەڵ کەسێک هەرچەنە نامەوێ بەڵام یەکسەر ئەکەوینەوە ناو مۆزوعی سیاسی و وەزعی کوردستان و ئەم قەیران و ئەڵی تۆ بۆیە جاری وای تەلەفۆنەکەی بۆ نەفرێت و قسەی خۆشی، بۆیە ئەچی بۆ میوانداریەک تۆزێ مێشتی ئیستراحەتکە، بەڵام ئێمە ئەچین لەوێ هەموو خەم و خەفەت و کێشەکانمان لەوێ دووبارەیەکەینەوە کە ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە. خۆشەویستانم، شتێ بڵێم کە پەیوەندی بە ئەزمموی ئەم ساڵانەی ئەخیری کارکردنمەوە هەیە، وەکو کەسێکە یارمەتی خەڵکم ماوە چۆن سەعیکا، چۆن فێر بێ، چۆن من گەشتم بەم قەناعەتە دەوەچێ
ئەمە ئەزمونێکی شخصی بێ وە گەیاندنی ئەم ئەزمونە شخصیەش لەوە چ شتێکی باش بێ. من ئەوەی کە بەم 20 ساڵە ئەزمونم کردووە ئەمە باسکەم ئەژینە ئەگەر هەر بێم لە گوگڵ و لە چات GPT و لە کۆمەڵێ سەرچاوە معلومات بەم لەم کاتەکەمە خۆشتان پێم وایە لەوە چێ زۆرتان لە من شارەزاتر بن و ئەو ڕێگایەکی ئاسان بێت. ئەوەی من ئەزمونم کردووە ئەوەیە کە بەڕاستی خۆت بسووتێنی بتوێیتەوە بۆ تەلەبەیەک بە تەمامی فێریکەین بەڵام وای لێ نەکەی خۆی بڕوا خۆی فێر ببێ، باوەڕکەن ئیشەکەت زۆر سەقەتە وە تۆزێجێک. کە من هەموو جارێ ئەمەم لە خۆما بینی. بۆ نمونە جاری وایە بۆ گروپێکم هەبووە بۆ ئەوەی کە چۆن مێشکیان باشتر بەکاربێن، چۆن یادگیان باشکەن. هاتوون باشترین تەکنیکم پێوت، هاتوون باشترین معلوماتم پێوتون، کاتم بۆ لەگەڵا بردوونەتە سەر باشە. دوایی سەیرەکەم نەتیجەکەی زۆر باش نەبوو. بۆ چونکە من تەنها ئەوەی کە خۆم لە دەسەڵاتما بووە توانی ومە ئەوەم کردووە. بەڵام جاری وا هەبووە ئەرکم ماوە بەسەر بەشدار بۆکانە، ئەرکم بۆ دیاریکردن، ئەرکم ماوە بەسەریان. بۆ نمونە هانم ماون وتومە بڕۆن ئەمە بکەن، حتا ئینگلیزی. من جاری وا هەبووە دەرسێکم هەبووە، دەرسەکە خۆم کوشتووە بۆی شتێکیان فێرکەم. باشە دوای حسابم کردووە من 2 سەعاتە خۆم کوشتووە بۆ ئەم تەلەبانە بۆ ئەوەی بۆ نمونە فڵان مۆزوعی ئینگلیزیان فێرکەم. ئەم تەلەبەیە چاوەڕێیە جارێکی کەش تۆ 2 سەعاتیکە بیتەوە شتی تری فێرکی. گروپم هەبووە بۆ نمونە ڕۆژی 5 سەعات دەرسم پێوت، خۆم کوشتووە. سەیرەکەم ئەم گروپە بەرەو پێشچوونیان، گۆڕانکاریان وە فیدباک دەستخۆشیان لەو ئاستان نییە کە ئەگەر من بەهاتایە بەشێکی دەرسەکەم بۆ هاندان دابنایە، بەشێکی بچووکی تری دەرسەکەم بۆ ئەرک بەسەرادان و لێپرسینەوە دابنایە. بۆیە بەڕێزان هانیان نەی ئەرک نەی بەسەریانە، ئیشەکەی تۆ ئەوەیە. بۆ نمونە تۆ مامۆستایەکی لە مەکتەب پۆلێکت هەیە، هەموو ڕۆژێ با بڵین دەرسی تۆیان هەیە، چەند دەقە با بڵین 45 دقە، کەواتە تۆ 6 دانە یان 5 دانە 45 دقەی دەرسە هەیە بۆم پۆلە، 6 دانە 45 دقەی ئەکاتە نزیکەی 3-4 سەعات. یعنی تۆ ئەم هەفتەیە شتێکی واکە تقریبەن 3 سەعاتێ 4 سەعاتێک تۆ دەرسە وتوەتەوە. بەڕێزان کەس بەم 3-4 سەعاتە ناگۆڕ، کەس فێر نابێت. من خۆم بە 3-4 سەعاتی ئەم هەفتە شتێ فێر بوومایە وەڵا لە ماوەی 2-3 مانگا فێری دنیا شتە بووم. فێر نابی بە 2-3 سەعات، کەس فێر نا. ئەی چی ئازیزانم، هەموو کەسێک 24 سەعاتی هەیە. ئەم 24 سەعاتە ئەگەر کەسەکە هانەی خۆشی بڕوا 2-3 سەعات لە ماوەی 24 سەعاتەکان خەریک بێ، نەتیجەکە بەدەست نایەت. گروپی ئینگلیزیم هەبووە. ئەم گروپە چەندێ دەرسم پێوتون ئەوەنە بەس هاندان لەسەر ئەوەی تکایە خۆتان بڕۆن ئەم فایلە تەواوکەن و ئەم کتێبە تەواوکەن و ئەو بخوێن و ئەوەی گوێ بگرن، نەتیجەی زۆر باشم هەبووە. ئەمانە دوایی دەستخۆشیت لێەکەن، چونکە هەموو کەسێ لەسەر نەتیجە دەستخۆشیت لێەکەن. باوەڕکەن ئازیزان ئەگەر بێتە سەر مەسەلەی ویژدان، زۆربەی خەڵک هیچ ویژدانی نییە. یعنی من جاری وا هەبووە ئەوەندە دڵسۆزانە دەرسم وتوەتەوە، شەکرم دابەزی و هەموو دەموچاوم بووە بە ئارە هاتوۆتە خوارەوە. دی باوەڕکە لەوچێت تەلەبەکە بزانێ بەرچاو ڕەش بۆ پێکەنینی پێ ئەبێ بزانی، چونکە ئێمە قەرار نییە ئەگەر بزانین پێی خۆشە ببورینەوە، پێی خۆشە بەرچاومان ڕەش بێ، ئیتر ئێمە بڵین دەیچاوی دەرەهاو لەمە دوا دڵسۆزی بۆ ناکەم. ئەوە یعنی تۆ لە گەورەیەکەی خۆت تەخوارە نا بە پێچەوانەوە. قسەکە لەسەر ئەوەیە چی بکەین ئەمانە دوای ئێمە بچن بە دوای مۆزوعەکە. من ساڵانێک بیرکاری و ئینگلیزی ماوتەوە و تەلەبەکانیشم گەورە بوو، تیایە بوو 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ. ئیتر بەڕاستی جارجارە هەو بە خەیاڵمە ئەمود ئەمەی من ئەیلێمەوە بەڕێوەبەری پەروەردە خۆی نایزانێ،
ئەمەی من ئێستا ئیڵێمەوە بەڕێوەبەری پەروەردە نایزان بۆ من لەسەر نەزانینی ئەمە لە کەسایەتی و گەورەی ئەم ئینسانانە بێت مەخۆ بۆ من نێم مامۆسایەتیەکەم ئەو ئەرکە جێبەجێکەم قسەکانم بەڕێزان جاری وایە یاسایەکی قەواعیدە یاسایەکی بیرکاریە ئەم یاسایەت و ئەڕوا بەڵام دروستکردنی ئینسان فرسەتێکی گەورەیە هەرگیز ئەم فرسەتە لە دەستمێن زۆر گرنگە من ئێستاکە قوتابی مەبینم لە مەکتەبی شەو یا خوێندنی خێرا و ئەمانە دەرسم پێوتون ئێستا مامۆستایە ئێستا کارمەندێکی سەرکەوتووە مرج نییە تۆ بیکوژی بە دیار منهەجێکی ڕق و ڕووتەوە تۆ ئەرکی خۆت جێبەجێیەکی بەڵام ئەوەت لەبیر بێ سەرەڕای هەموو ئەم شتانە بۆ مدیری تەربیە نەیزانی احتیاطیە بۆ وەزیر نەیزانێ ئاساییە ئەی بۆ ئەگەر ئەمە نەیزانێ دنیا کاو دەبێت هەمیشە بیرم لای ئەوە بووە بۆ مشریفەکەش نایزانێ دنیا کاول نەبووە کەواتە ئێمە ئەو پەڕی هەوڵین ئەمانە فێر ببن بەڵام باوەڕکەن بەهای باڵات نەبێ استراتیژی نەبی نیەتت زۆر باش نەبێ نەتەوێ ئەم ئینسانانە بکەی بە ئینسانێکی سەرکەوتوو بۆ ژیانی خۆیان بیرکاریشی فێرکە ئینگلیزی فێرکە ئەحیای فێرکە چی فێرەکەی فێریکە دوجار هەر ئەو کۆمەڵگا فاشیلە هەر بە فاشی بێنن بەڵام ئەگەر ئێمە توانیمان ئەمانە خۆشیان بێنینەوە جاری وایە مامۆسایەک دەرسێک گەڵێتەوە لە ناوەڕاستی دەرسەکەیە قسەیەک ئەکا ئەم قسەیە زۆر زۆر بە قیمەتترە لە هەموو دەرسی پۆلەکی بە درێژایی ساڵک بۆیە لە بیرمان بێ ئێمە خۆمان استراتیژی بین بەهای باڵامان هەبێ خۆمان پێ بگەێنین خۆمان مرۆڤی مەزن بین لەناو دەرسێکی ئینگلیزی لەناو دەرسێکی بیرکاری لەناو دەرسێکی هونەر دەرسێکی وەرزش ئێمە ئەتوانین تۆوێک لە دڵی ئەم قوتابیا بچێنین پەلەمان نەبێت هیچ پێویست ناکە خۆت وڕای هیچ پێویست ناکە بینی خۆت و تەلەبەتێک بین ئەم تەلەبەی ئێستا تۆی بێزار کردووە لەم پۆلە لەوە چێ 5 ساڵی تر مەزنی تۆی بیر بێ کاتێکە لە پۆلە ئەو گاڵتەی پێ ئەکردی و تۆ چەند دڵسۆزی ئەو بووی و تۆ چەنێ ئەو خۆشەویست بۆیە ئینشاءڵڵا بە هەموومانەوە بە ئومێدی ئەوەی بتوانین کارێکی گەورە بکەین خۆشەویستان من چاو خۆش بە مامۆستا عەزیزمان و نەبی لەشە ساغ بە ژیت لەگەڵ تۆ بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاوی خواتان لێ بێ مامۆستایانی عەزیز زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لە خزمەت کۆمەڵێ مامۆستای ئەهلی فێربوون و ئەهلی عیلم و بەدوای فێربوون و گەشەپێدانی خۆیانەوەن ئەمە بە جددی جێگەی سوپاسە و جێگەی دڵخۆشیە لەخوا بەزیابێ مامۆستایانی عەزیز من ناو مامۆستا زەهرا محەممەد ڕەوف و عادەتەن کاتێکە ئەڕۆیت بۆ شوێنێ یا خۆتە ناسێنی بەوە دەست پێکێڵەی من فلانە بڕوانامەم هەیە فلانە شتم هەیە توانەکانی من ئەوەیە و من ئەوەم من ئەمەوێ ئەمڕۆ شتێکی کەتان پێ بڵێم و جۆرێکی کە قسە بکەم وەک مامۆستا ئاوا دوتی ناڕەحەتترین جۆری فێرکردنی مامۆستایە چکە مامۆستا خۆی لە ئەساسا فێرکارە و فێرکار کۆمەڵە تەکنیک و استراتیژێت و توانای هەیە کە ئەوانی تر نیانە لەبەرەوە کاتێک تۆ ئەتەوێ ئەو کەسە فێرکەی ئەبێ زۆر شتی جیاوازتر و پێبێ وەشتی زیاتر پێبێ لەبەرەوە من ئەمەوێن بەوە دەست پێ بکەم کە من ئەمڕۆ لێرەم لەبەرەوەی کە ڕۆژانێک زەهرا نێزانی ڕۆژانێک زەهرا نێتوانی ڕۆژانێک زەهرا تینووی ئەوە بوو کە بزانێ و بتوانێەوە بدۆزێتەوە و زۆر گەڕا و چۆنەڵی شەو نخوونی کێشا بۆ دۆزینەوەکانی و شتێکی دۆزیەوە ئەمی کە دۆزیەوە ڕەنگە شتێکی کەم بێ ڕەنگە شتێکی زۆر نەبێ بەڵام دڵنیام ئەم شتەکەمە ئەتوانێت زۆر شتی باش دروستکەوە زۆر گۆڕانکاری گەورە دروستکە ئەمڕۆ بۆیە لێرەم چونکە ڕۆژانێک ئازاری دڵم ئەوەنە زۆر بوو لەبەر ئەو نەزانینانەی کە هەم بوو بەڵام هیچ کەسێکم شک نابر هیچ شوێنێکی وام شک نابر سەرچاوێکی کوردی وانە بوو من پێ بڵێم من ئەمڕۆ نەمتوانی پۆلەکەم باش بەڕێوە بەرم چۆن تۆ چ تەکنیکێک لەلایە پێم بدەیت و ئەو یەکسەر بە منی بووتایە کۆرسێکی ئاوا بڵین جوابی پرسیارەکانی من ئەو پرسیارانەی کە زەهرا غەڵەتێکیە کرد و نێزانی لەکوێوە دەستی بخا نەبوو و من گەڕام و کۆمەڵێشتم دۆزیەوە کە ئەزانم زۆربەی هاوڕێکانی من و مامۆستا چۆنەڵی ئەوانەی کە بەیەکەوەی نەفسی پرسیاریان هەیە و نەفسی کێشەیان هەیە
و زانینی ئەمە بەشێک لە ئازارەکانی ئەو ڕۆژانی کە نازانن یان بۆ قەرەبووەکاتەوە. و ئەمەوێت لەم دیدەوە سەیری زەهراکەن کە بۆیە لێرەیە لە بەرەوەی ئێوێ ئەو ئازاری خۆی چەشتوێتی بەشێکی کەم کاتەوە بۆ ئەوانەی کە هاوپیشەی خۆینی. و منەمەوە بڵێم من ئەگەر ڕۆژانێک ئەوەی کە ئەمڕۆی زانم 10 ساڵ لەمەوە پێش بمزانیە زۆر لەوە دڵنیام کە هەم ئەمتوانی قوتابیانێکی لێ هاتووتر و بەتواناتر پەروەردە بکەم و گەشە پێ بم، هەم زەهرایەکی دڵخۆشتر و چۆنەڵی ڕازیتر بوو لە خۆی. بەڵام ئەمەی کە توانیم پەرە بخۆم بەم چی بوو؟ تەنیا جێبەجێکردنی یەک فەلسەفە بوو کە ئەویش پێوترێ فەلسەفەی کایزن، کە من بە درێژایی هەموو ژیانم خەریکم ئەو فەلسەفەیە، دوای ئەوەی کە پێم زانی خەریکم ئەو فەلسەفەیە لە ژیانی خۆمان جێبەجێیەکەم و ئەمڕۆ ئەمەوێ ئەو فەلسەفەیە لەگەڵ ئێوە شێرکەم و ئێوە ژۆکو من ئیشاڵڵا ئیسفادەی لێکەن. بەم نەفەسەوە ئەمڕۆ داغڵی بابەتەکە بین و ئیشاڵڵا من بەم نەفەسەوە لە خزمەتی ئێوەی بەڕێزا بەم ئەم چەند دەقەیەکە بەیەکەوەی. سەرەتای بابەتەکەم من هەر جارێکە کۆرسێکە لێمەوە یان شتێکە لێمەوە حەزەکەم بەمە دەست پێ بکەم، لێمە پرسن بۆچی هەموو کۆرسەکان و هەموو دەرسەکان و بەمە دەست پێەکەی. حەزەکەم بەم سلایدە دەست پێ بکەم کە ئاڵێم وەرن با بەیەکەوە 30 سانیە کاتەگرینەوە سێشت بنووسن کە لە ئێستاە لە تەنەی دڵ سوپاسگوزارن بۆ هەبوونیان، بەڵام با ئەو سێشتە زۆر ورد و تایبەت بێ. ورد بێ چۆن؟ پەیوەندی بە خودی خۆتەوە هەبێ، پەیوەندی بە تۆ هەبێ، تۆی ئێستا، و تایبەت بێ بەو جۆرەی بەسترا بێتەوە بەم دەقەی کە تۆ ئێستا هەی. ئەمە نمونەیەکتان بۆ بێنمەوە بۆی دوای کاتم پێیان ئێوە بتوانن چۆن بینوسن. بۆ نمونە سوپاسگوزاری گشتگیر تۆڵی سوپاسی خواکەم لە بڕی لەش ساغم باشە، بەڵام سوپاسگوزاریەکی تایبەت بۆ نمونە پەیوەندی بەم دەقەوەی هەیە و پەیوەندی بەم ڕاستە من لەش ساغم لەم دەقەیە باشە، بەس من ئەمەیە زۆر وردیکەیتەوە. من ئەمەیە خۆم سوپاسگوزاریە بکەم و بە سوپاسگوزاریەکی من 30 سانیەگرینەوە هەر یەکێ لە ئێوە تکایە ئەو شتە بکە باشە، هەر یەکێ لە ئێوە 3 دانە سوپاسگوزاری بنووسێ و پێم خۆشە بێت دوای نووسینەکە هەر کەسێ حەزی کرد لە چات بۆمان بنووسێ یا هەر لە ئێستا لەگەڵمانە شێریکەوە بنووسێکە سوپاسگوزاریەکانی چییە. من سوپاسگوزاری خۆم لە ئێستاە لە تەنەی دڵ سوپاسگوزاری خۆم و شاکیرم بەڕاستی، چونکە من ئێستا لە ئارەزۆکەم ئاژیم. ئارەزووی زەهرا ڕۆژانێەوە بوو کە ئەو زانستەی کە فێریە بێ، ئەو کەمە زانینەی کە هەیەی بتوانێت بەشی کا لەگەڵ هاوپیشەکانی و بەشێکی بدا بە ئەوانی تر. بەڵام بە دەردی قسەکانی مامۆستا ئاواد وتی ڕۆژانێ زەهرا ئەو لێ هاتوویەی نەبوو کە باوەڕی بەخۆی هەبێ کە بتوانێ ئەم لێ هاتوویە لەگەڵ خۆیە پەرە پێ بدات و بتوانە قسە بۆ ئەوانی ترکە. بەڵام لەخوا بەزیابێ لە ئێستاە توانیومە ئەو لێ هاتوویە لە خۆما پەرە پێ بدەم و توانیومە لە ئێستاە بتوانم لێرابم لە برەوە لە تەنەی دڵ سوپاسگوزاری خۆم و 30 سانیە کاتە گرمەوە بۆی هەرێکێ لە ئێوەی بەڕێز لە ئێسەوە دەست پێەکە بتوانێت 3 سوپاسگوزاری بنووسێ و ئەگەر شێریشیکەن لێرە لە چاتەکە بۆمان سوپاسدانەکەم. فەرموو مامۆسانی بەرز. مامۆستا نۆژین فەرموونەتوان قسە بکەن. سلام علیکم مامۆستاگیان. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. ئەگەر مامۆستاگیان سوپاسگوزاریەکەمان پێ بڵێ بۆی بەسەرچاو یەکەم جار سوپاسگوزارم کە هەلێکم بۆ ڕەخساوە کە بتوانم خۆم پەرە پێ بدەم، و دووەم جارش ئەڵم سوپاسگوزارم کە بۆمەتە مامۆستا کە زۆر کەسێ ئێستا و ئاواتەی هەیە کە مامۆستا بێت و لە بوارەکەی خۆی پەرە پێ بدات، و سوپاسگوزارم کە بتوانم ئەگەر تەنها یەک منداڵیش بێت پەروەردەیەکی باشی بکەم و زانیارێکی باشی پێ بێم بۆ داهاتوو. زۆر باشە، دەست چاو خۆش بێ لەشە ساغ بێ. سوپاسگوزاریێکی گەورەیە ئەوەی کە تۆ لەزەت لە ئیشەکەی خۆ بەریت و سوپاسگوزار بی. دەست چاو خۆش بە مامۆستایان. بۆی کاتی زۆر نەبین ئەوە ئەکەین سوپاسگوزاریەکانی کە ئەگەر کەسێ حەزی کرد بە نامە بینوسێ ئەتوانێت لە چاتەکە بینوسێ، ئەگەریش نا ئەوە ئەکەین ئەچینە سەر بەشی دووهەم چکە کاتەکەمان زۆر کەمە. مامۆستایان عەزێت بکێشن هەریچێک لە ئێوە وەرەقەیەک دانێت و لەسەر وەرەقەکە لە سەری سەرۆی لاپەڕەکەیە بنووسێ لاپەڕەی بڕیارەکانم. ئەم لاپەڕێمان ئەم شەو ئێمە بۆ چییە؟ بۆ ئەومانە ڕەنگە هەر یەکێک لە ئێمە بڕوە ڕۆشت بێتە ناو چەنەها کۆرسەوە، چەنەها کتێبی خوێندوێتەوە، بەشداری چەنەها خوڵ و سیمینار و ئەوەی کردبێ، بەڵام
لە کۆتایی ئیشەکەی چی کردووە بەدەستی خاڵی ڕەنگە هات بێتە دەرەوە بۆ لەبری بەس سیقەی بەگوێی کردووە و بەگوێ بیستێتی من هەرەمەی کە ئەیبیسم دڵنیام دوای بیرم ناچێت و لە بیرما ئەمێنێتەوە. بەڵام ئەمەی کە ئێمە پشت بە لاپەڕەیەک بنووسین و لاپەڕەیەک دانین و لە سەری لاپەڕەکەەوە بنووسم لاپەڕی بڕیارەکانم. ئەمڕۆ مامۆستازەرا کۆمەڵی قساکە، کۆمەڵێ شتەڵێ مامۆستا ئاوات کۆمەڵێ شتی وت، کۆمەڵێ نمونەی زۆر جوانی هێنایەوە کە تۆ لە ئێستا بیرۆکە بۆیە یا بڕیاری ئەڵێ وڵای خۆ ئەو شتەی مامۆستا ئاوات وتی زۆر ڕاست بوو، من دوای ئەمە ئەو شتە ئەەکەم، یا من کۆمەڵە سەرچاو پێ ئەڵم تۆ ئەڵی دوای ئەم قسانەی مامۆستازەرا من ئەڕۆم چی ئەەکەم، فلانە سێرچەکەم، فلانە سایتە گەڕم، فلانە کتێب ئەخوێنمەوە، ئەوانە پشت بە مێشکنم مەبەستە مە لە دوای بیرمەکەوێتەوە. ئازیت کێشن هەرێکێ لە ئێوە پەڕەیەک دانێن و ناوی بنێن لاپەڕی بڕیارەکانم و بڕیار بنووسن و ئەی ئەم دەسە چیە لێرە دامان ناوە بۆ ئەوەی ئێمە هۆشیار بین بۆ بڕیارانەی کە ئەین و بەردەوام ئاگام لەوە بێبوون منە مامۆستاشیلانمان لەگەڵە کەسێکە زۆر بتوانایە لە بڕیارانە زوو ئەتوانێت لەم قسانی مامۆستا زەهرایکە بڕیاری باش و گونجاو بە هەر کاتێ هەر بڕیارێک وە لە چاتەکە یەک دوو بنێرە یا علامەتی دەستێکی ئاوا بنێرە بووی ئەوانی کە هۆشیار بنەوە کە بۆچی من نەمتوانی لەم قسانە بابەتێک دەرکەم، ئەی بۆچی ئەوتوانی ئەبێت من ئاگام لە خۆم بێ بزانم ئەی بۆچی ئەو توانای هەبوو من ئەو توانایام نەبووە. لەبەر ئەوە لاپەڕی بڕیارەکانم بۆ ئەمەیە و ئێمە تا کۆتایی پێویستمان بەم پەڕێ بڕیارانە هەیە و هەرێکێ لە ئێوە ئازیێت کێشی ئەم پەڕێ بڕیارانە لە لای خۆی دانێ و دووەکەشتان بیر نەچێ بزانم زوو دوومان بۆیێت بزانم چالاکن لە بڕیاردانە پێشەوەی هەر شتێ بکەین من ڕێگەکەتان پێڵێن باشە ئەمشو ئەمانەیە بگەینە کوێ و بەرەو کوێ بڕین و چەند وێزگە بەیەکەوە بپێکین و ئەو وێزگانە کامانن کە ئێمە ئەمشو ئەمانەوێ بەیەکەوە ڕێکین. باشە وێزگەی یەکەممان ناوی فەلسفەی کایزنە کە وەکو لە سەرەتاوە باسم کرد فەلسفەی کایزن چییە و چۆنە و ئەبێ چی بکەین باسیەکەین لەگەڵ یەکتریا. هەنگاوی دووهەممان لێهاتووی چییە؟ ئەمانەیە بە وردی باسی لێهاتووی بکەین لە وێزگەی دووهەممانە. لە هەنگاوی سفرمان هەیە با بگەڕینەوە فەلسفەی کایزن ئەکەین بە هەنگاوی سفر و ئەمە لەم هەنگاوی سفرەمانە باسی فەلسفەی کایزنەکەین. لە هەنگاوی یەکەممانە لێهاتووی چییە؟ هەنگاوی دووهەممان چۆن لێهاتوویە فێربین و سێهەم ئەو لێهاتوویە چییە کە مامۆستا پێویستە بیزانێ و هەنگاوی کۆتاییمان بە کام ڕێگە ئێمە ئەتوانین ئەم قسانی کە ئەم شەوەیەکەین بە ئاسانی پێ بگەین. بۆیە بە ئێستا بڕۆینە ناو هەنگاوی سفری ڕێگاکەی ئەم شەو کە بێکەوەیکەین. ئەمانەیە باسی فەلسفەی کایزنکەین. من لە سەرەتاوە وتم من زۆر ئیستفادەم کردووە لە فەلسفەی کایزن و هەر ئەمە وای کرد کە من بتوانم هەنگاوی باشتر بنێم. فەلسفەی کایزن ئەڵێ چی؟ فەلسفەی کایزن وشەیەکە بە مانای چیەت؟ بە مانای چاکسازیەت، واتە باشترکردنی شتەکان هەموو ڕۆژێ پشتێکی بەسیط لەو شتێکە هەیە باشیکەی. کایزن ڕێگەیانی چاکسازی. باشە ئەمە چۆن هاتۆ چی هاتووە؟ لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە ژاپۆن چی کرد؟ ئەم فەلسفەی جێبەجێ کرد لە تەواوی دایرە و ڕێکخرا و شوێنەکانیان. فەلسفەکە وردەکاریەکەی ئەڵێ بەم هەنگاوانە ئەڕوات سەرەتا هەر کارێکە هەیە، هەر پیشەیەکە هەیە، هەر ئیشێکەکەی تۆ سەرەتا پێویستە بشکنینێک بۆ کارە بکەی. بۆ نمونە من مامۆستا بووم، مامۆستایەک بووم، کۆمەڵە کێشە ئاهاتە پێشم لە بەڕێوەبردننی پۆلا، لە تەعاملکردن لەگەڵ مامۆستایەکی هاوڕێمە، لە وتنەوەی دەرسەکەمان، لە هەر بابەتێکە ئاهاتە پێشم و من هەر بەمەی کە ئەم کێشە هاتە پێشم وای لێ کردم بۆ نمونە ڕقم لە مامۆستایی خۆم بێ بڵێ مامۆستایی کەی پیشەیە ئەوە ئەمە کەی پیشە بوو من هەڵمژار بوو ئەم ئیشەم کرد و ئەوانە. بەڵام لە فەلسفەی کایزنا ئەڵێ کە کێشەیە گێتە پێش و تۆ پشکنینی بۆکەی، دوای هەنگاوی پشکنینەکەی یەی چیەکەی؟ کێشەکە دیاریەکەی. من ئەمڕۆ کێشەم ئەوە بوو نەمتوانی باش کۆنتترۆلی پۆلەکەم بکەم، باشە نەمتوانی باش پۆلەکەم بەڕێوە بەرم، کەواتە منە بێ بە دوای دانانی چارەسەرێکۆ بم، سێرچێکەکەم، گەڕانێکەکەم، کتێبەکە خوێنمەوە، شتێکەکەم بۆی بزانم چارەسەری ئەم کێشەیە چییە و دوا بە دوای ئەوە کە چارەسەرێک بۆ ئەم کێشەیەمدانە ئیتر ناڵێم ئایا ئەم کێشەیە لە 100% بەمە چارەسەرە بێ، تۆ بڵێ ئەمە سەرکەوتوو بێ، تۆ بڵێ ئەمە سەرکەوتوو نەبێ، آخر با چوار لە چوار کەسی کە بپرسم هەر ئەها بترسم لەوەی کە هەنگاو بنێم، یان پێش ئەوە بیرمان نەچێ زۆرێک لە ئێمە کێشەکەمان ئەوە نییە کە
چارەسەرمان پێ نییە. کێشەکەمانەوەی هەنگاوی پێش ئەو ئەسڵ دان بەوان نانین کە ئێمە غەڵەتێکمانەیە و ئەترسین لەوەی کە بڵێم وەڵای من سەرکەوتوو نەبووم لەوە. یعنی وەکو چۆنەها ڕسمەکەی من کە یەکەم دامنا بجلێکی سپیم لەبەرایە بەڵام قۆڵەکەی ڕەشە. من باوەڕم ئەو جلم لا ئیرادی لەبەر نەکرد، ینی زۆر بەمە بەس لەبەرم کرد بۆم خوڵێ. من ئەمەوێ ینی ئەمویست ئەوە بگەێنم کە فەلسەفەی کایزن پێش هەموو شتێ ئەڵێ تۆ قبوڵی غەڵەتەکەت بکەی و خۆت و بە غەڵەتەکانەوە خۆش بوێ و ڕقل لە خۆ نەبێ و وەکو چۆن وتمەها ئازاری دڵم هەبوو. ئازاری دڵم هەبووە وای ئەکرد ئەم ئازارە ڕقم لە خۆم بێتەوە کە من بۆچی بەتوانانیم بۆچی ناتوانم ئەم شتانە بکەم. بەڵام سەبەبەکەی ئەوە بوو کە نەمەزانی و شوێنێکیش نەبوو کە بزانم چۆن بیزانم. هەتا ڕێگەکەم دۆزیەوە خۆم خستە سەرخەست، اینجا هاتم کێشەکانم دیاری کرد، چارەسەرم بۆ داناوە جێبەجێم کرد. کەواتە ئەو مامۆسای کە ئەم شەو لێرەیە و لە شوێنێک لە شوێنەکانە کێشەی هەیە لە هەر یەکێک لە هەنگاوەکانە، ئافرم بۆی کە ناترسێ لەوەی کە بڵێ من ئەوە نازانم چۆن بیزانم و چۆن هەنگایی بۆ بنێم و جگە لەمە ڕقی لە خۆی نابێتەوە، ڕقی لە پیشەکەی نابێتەوە و بەردەوامە بێ بۆ باشترکردنی خۆی و پیشەکەی. هەر بۆیە من لەسەر لۆگۆکەمان ئەمەمان هەڵبژاردووە هەوڵ بۆ منێکی باشترین. یعنی من باوەڕم بۆ هەیە من هیچ کات باش نیم ئەگەر هەر شتێک بم و بەردەوام و هەموو دەقێک لە هەر جێگێکا بم هەوڵ بۆەوەیە لەمەی کە ئێستا هەم باشتر بم و بۆیە هەوڵ بۆ منێکی باشترێم کە ئەمە تەواوکەری فەلسەفەی کایزنە. ئەمەمان لە پێشچاو بێ کە ئامانجی ئەموێ بینارە لە کۆتایەکەی ئەمانەیە ببین بەچی ئەمانەیە ببین بە باشترین مامۆستای خۆمان کە ئەمە مهمترین شتە. بۆ لەبەرەوەی وەکو فەیلسوفی یۆنانی ئەڵێت تەنها شتێک کە نەگۆڕ لە ژیانە گۆڕانی بەسەران نایە خودی گۆڕانە. ئەگینا تۆ بتێ و نەتەوێ بەردەوام شتەکان لە گۆڕانن. من بمێ و نەمەوێ لە سیستەمێکە ئیشەکەم کە ڕۆژێ بریتش کانسڵم بۆ هێنێ، ڕۆژێ میتۆدی تازەی وانەوتنەوەم بۆ هێنێ، ڕۆژێ هەر ڕۆژێک و ئەبدێتێکی تازە ئەهێنێ. من بمێ و نەمەوێ لە دنیایەکە ئاژیم کە ڕۆژێ ئایفۆنێکی تازەیەت، ڕۆژێ ئینستاگرامیەت، ڕۆژێ هەر ڕۆژێک و ئەپێکی تازە و تیکتۆک و چی زیا ئەبێ بۆم. کەواتە ئەو شتێکە ناگۆڕێ خودی گۆڕانە، ئیگنا هەمیشە ژیان پڕە لە گۆڕانە. ئافرم بۆ ئەو کەسی پێش ئەوەی کە چۆنەڵی بکەوێتە ناو دۆخێکەوە کە ناچار بێ بۆیە بگۆڕێ ئامادەکاری کردو خۆی حازر کردو بۆ ئەم گۆڕانانە. مامۆستایانی عزیز ئەگەر لەگەڵ ما بن بۆ ئەوەی کە ئەم هاوکێشەیە بەیەکەوە باسکەین. ئەم هاوکێشەیە لە زۆر شوێنە باوەڕم پێ بکەن یارمەتیتانەیە و لە زۆر شوێنە دەستکراوەتەکەوە و لێکات تۆ زۆرترین ئیستفادە و کرد بێ کاتێکا چیتە ئەو شوێنانەوە. هاوکێشەکەڵە چی تۆ داغڵی هەر خوڵێکە بی، داغڵی هەر شوێنەکە بی، کتێبێکە خوێنیتەوە، چوزام لە تەعزیەکە دانیشتی، لە خەستەخانێکە دانیشتی، لە شوێنێکە دانیشتی، کۆمەڵێشتە پێشچاوەکەی و کۆمەڵێشتە بەرگوێ ئەکەوێ کە پێشتر نەوزانیوە باشە و کۆمەڵێشتیشە بەرگوێکەوێ کە پێشتر خۆ زانیوتە. لە بینی ئەم نەمزانین و ئەمزانیە کۆمەڵێکیان و قبوڵە، بەڵام کۆمەڵێکیان و قبوڵ نییە. ئەگەر هاتوو لە شوێنێکا شتێکە بەرگوێکە و کە نەتەزانی بەڵام قبوڵ و بوو، یعنی دوای ئەوەی کە زانی قبوڵتە ئەم شتە بەڕاستی شتێکی باشە و ئەکرێ جێبەجێکرێ و ئەکرێ ئیسفادەی لێکرێ، ئەو کاتە تۆ پێویستە ئەم ئیشەی خۆ بکەی بەچی بکەی بە هەوڵدانی کردداری و جێبەجێکەی. ڕەنگە من زۆر شتم زانی بێ بەڵام بەس زانین بوو بێ و قبوڵیشم بووە کە ئەم شتە ڕەنگە سوودی هەبێ و جێبەجێ بکرێ، بەڵام هیچ کات ئەم ئیشەم لە پۆلەکەی خۆمان جێبەجێ نەکردووە، هیچ کات ئەم ئیشەم بۆ خۆم نەکردووە. کەواتە من ئەبێ بگەڕەمزانم چی پێشتر نەمەزانی بەڵام ئێستا فێرە بم و قبوڵمە کە جێبەجێکرێ، دوای ئەمە یەکسەر دەستکەم بە جێبەجێکردنی. هەنێ شتەیە ئەمزانی و قبوڵیشمە. ئێستا ئەمیش باسیەکە خۆم هەر پێشتر زانی ومە نەڵێم ئەمە باسی چیەکە خۆ من ئەم شتانم هەر پێشترە زانی. ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا تەواوی ئەو کەسانی کە ئەو شتانە ئەزانن یەکسانە بە جێبەجێکردنی ئەو شتانەیان؟ نە، ئێمە زۆر شت هەیە کە ئەیزانین بەڵام جێبەجێمان نەکردو. کەواتە تەنیا زانینەکان بەس نییە بۆ ئەوەی کە شتێک جێبەجێکرابێ. ئەی بەشی سێهەمی چییە؟ بەشی سێهەمی کۆمەڵێ شتەکە من ئەمزانی بەڵام قبوڵم نییە. ئێستا من کۆمەڵێ شتە ئەڵێم کە تۆ پێشتری ژەرە و زانی بەڵام قبوڵ و نییە، ئەڵێ خۆ منەم شتەشمەزانی بەڵام بەڕاستی جێبەجێ ناکرێەوە، باسی چین بۆکە؟ بەڕاستی چاڵەنجەکە لێرەیە کە تۆ ئەم شتانە ئەزمونکەی و تاقیکەیتەوە و بزانی بەڕاستی ئەمەی کە مێشکە پێڵێ جێبەجێ ناکرێ جێبەجێ ناکرێ.
و چوارەم قۆناغ کە چاڵێنج و کە نقطەی جوڵە و جەمپی هەموو مرۆڤ لێەوە دەست پێکە ئەو شتانەیە کە تۆ نەتەزانی و ئێسش کە ئەیزانی قبول و نییە و ئەکسریەتی باوا بڵین مرۆڤەکانی خۆمان هەر شتێکە نەی ئەزانی بەڵام ئێسە فێرە بێ و لە دەمی کەسێکەوەی بیسە یەکەم شت کە ئەیڵێ ئەم شتە ڕاست نییە، ئەم شتە جێبەجێ ناکرێ و ئەم شتە ناکرێ. جەمپی تۆ لێەوە دەست پێکە بیرکردنەوە و گۆڕانکاری بکەی وەکو وتمان گۆڕانکاری نقطەی قووەتی ئەوەیە کە تۆ بتێ هەنگاوێ باشتر بنی. ئەگەر ڕەنگە لە ئەسنای قسەکانی ئەمڕۆ کە ئێمە ئەیکەین کۆمەڵێ پرسیار و کۆمەڵێ شتە بۆ دروست بێ سە هەرێکە لە ئێوە کۆمەڵەشت لە زەهنیان دروست بووە ئەمێ ئەم تەسوورەتان لە پێشچاو بێ و ئەم تەسوورە پیشانی تەواوی قوتابەکانتان بدەن و فێریانکەن کە چی کە مێشکی مرۆڤ لە کۆمەڵە میمۆری پێگێت. میمۆریەکان میمۆری هەستی و میمۆری کورتخایەنن لەگەڵ میمۆری درێژخایەنە. میمۆری هەستیەکان کامانن؟ میمۆری هەستیەکان چاومان لە ڕێگەی چاومانەوە ئەبینین، لە ڕێگەی دەستمانەوە، لە ڕێگەی لوت و پێنج هەستەکەوە. ئەمە پێوتری میمۆری هەستی. میمۆری هەستی مالا نیهایەیە و کۆتایی نایە و ئەم میمۆریانە معلومات بە چۆنەڵی بە لێشاو داغڵی میمۆری کورتخایانەکەن. بەڵام میمۆری کورتخایان ئەها چەند بچووکە، زۆر بچووکە و قەبارەکەی زۆر بچووکە و ڕێژەیەکی کەم و کاتێکی دیاریکراوی زۆر کەم معلوماتیە ئەمێنێتەوە. من ئەگەر بمەوێم زانیاریانی ئەم شەو فێریە بم بچێتە میمۆری درێژخایانمەوە یا لە هەر شوێنەکە شتێک فێرە بم بچێتە میمۆری درێژخایانمەوە ئەبێ نەهێڵە میمۆری کورتخایان بە کۆمەڵێ شت پڕ بێ. بۆ نمونە کاتێک تۆ پرسیارێکە هەیە میمۆری کورتخایان بۆ ماوەی چەند سانیەیەک لەو دەقا پڕە بێەوە ناهێڵێ چۆنەڵی قاپەکە و لێ پڕ بووەوە ناهێڵە میمۆریەکان بە ئاسانی و باڕێگێکی باشتر بڕوە. لەبەرەوە ئەگەر پرسیارێکتان بۆ دروست بوو یا شتێ مێشکی مەشغوڵکردن لەسەر وەرەقەکە بینوسن تا دواتر بەیەکەگەینەوە. ئەگەر ئەمە فێری قوتابەکانشکەی زۆر ئیسفادەی لێکی مامۆستایە با خودە سەنگان نێ بکەین. پێش ئەوەی کە دەست پێ بکەین منتم وەرەقەیەک دانە ناوی بنێن و وەرەقەی بڕیارەکانم هەرێکی لە ئێوەی عزیز بکێشێ بنووسێت جواب ئێم پرسیارانە لە لای خۆی باتەوە بۆی بزانێت لەکوێیەوە دوای ئێمە قەرارە بگەینە کوێ بەیەکەوە. یەکەمیان نهێنی سەرکەوتنی هەر پیشەیەک چییە بەڕای ئێوە؟ کاتی ئێمە باسی پیشەیەکەکەین بەڕای ئێوە نهێنی سەرکەوتنی ئەو پیشەیە لە چیایە؟ عزیز بکێشن بینوسن یا ئەتوانن لە چاتا شێریکەن بۆی ئەوانی کەش بیبینێ. بەس ئەگەر بۆ خۆ بینوسی بۆی دوای بزانی تۆ لە ئێسایە لەکوێیت و دوای ئەگەیتە کوێ زۆر باشترە. ئەگەر لە چاتی شاینوسن هەر باشە. پرسیاری دووهەمیان لە لای خۆ جوابی بەرەوە بڵێ ئایا ئەتوانین هەر لێ هاتوویە کە باسێکین لە ژیانە فێری بین؟ هەر ئیشێکە باسەکرێ هەر کارامەیەکە باسەکرێ ئایا هەموو مرۆڤێکە توانێ فێری بێ یا فێربوونی لێ هاتوویەکان جیاوازە و هەر کەسە و بەپێی توانای خۆی ئەتوانێت کۆمەڵە لێ هاتووی فێر بێ؟ پرسیارێکی سێهەم جوابیەوە بەرەو بڵێ لێ هاتوویە نەرمەکان کامانن ئەو لێ هاتوویانەی کە پێوترێ لێ هاتووی نەرم. و پرسیاری چوارەم ڕێگەیەکی نوێی وانەوتنەوە هەیە بەڕای تۆ کە وەکو قاپێک وابێ و ڕێگەکانی تر لە ناوی خۆیان کۆکاتەوە و تۆ بتانی ئەمە بەکاربێنی و چۆنەڵی کۆکراوی قاپەکانی تر بێ. و پێنجەم پرسیاریان ئەمە بێکە ئەو هۆرمۆنانی کە یارمەتی فێربوونیان تۆ ئەزانی کام هۆرمۆنانن، ئەزانی کەی ئەڕژێن، ئەزانی چی وە ئەکاکە ئەم هۆرمۆنانە بڕژێن؟ جوابی ئەم پرسیارانە بەرەوە لای خۆ بۆی ئێستا ئێمە ئەم قسەیە هەمیشە بە خۆمان بڵێنەوە کە سوپاسگوزارم کە ئێستا لەم خولیا بەشدارێکم بۆ قسێکی ئەڵێ گەرێتەوە مامۆسایەکی باشبی تۆ پێش ئەوە بێ قوتابێکی باشبی و سپاس بۆ خواکە من ئەهلی فێربوونم بۆیە لێرم کەواتە من قوتابێکی باشم و ئەمە دڵخۆشکەرە. و دوای ئەوە ئەگەرێتەوێ بەڕێوبەرێکی باشبی ئەڵێن ئەبێ کارمەندێکی باشبی ویان ئەگەرێتەوێ هاوسەرێکی باشبی ئەبێ مناڵێکی باشبی کەواتە سپاس بۆ خواکە ئێوە لێرن و ئەکید فێربوویەکی باشن و فێرخوازێکی باشن بۆیە لێرن. باسی فەلسەفەی کایزنمان کرد ئێستا هەنگاوی یەکەم دەست پێکەین کە ئایا لێهاتووی چییە؟ مامۆستایان ئێوە کاتێ ئەبیستن لێهاتووی یان لێهاتووی چییە؟ هەرێکێک لە ئێوە ئایا ئەزانێ لێهاتووی چییە؟ بەچی ئەوترێ لێهاتووی؟ من ئەتوانم بەچی بڵێم لێهاتووی؟ لێهاتووی بە شتێک ئەوترێت توانای پێویست بۆ جێبەجێکردنی کارێک. کاتێ من ئەمەوێ کارێ بکەم بۆ منە من ئەمەوێم پاسکیل لێخوڕم باشە
ومن ئەزانم چۆن سوکانەکە بگرم، چۆن پایدەرە لێم، چۆن بڕۆم، چۆن هاوسەنگی خۆم ڕاگرم و ئەوانە ئەو کاتە توانم بڵێم من لێ هاتووی پاسکی لێخوڕینم هەیە بۆ لەبەری توانای پێویستم هەیە بۆ جێبەجێکردنی ئەو کارە و ئەو کاتە بە منەوترێ کارامەیی هەیە لە لێخوڕینی پاسکیرە کەواتە من نەتوانم بە کەمترین کات و کەمترین هەڵە و بە باشترین کوالیتی ئەو ئیشە ئەنجام بدەم. باشە ئەگەر توانی و بە کەمترین کات کەمترین هەڵە و باشترین کوالیتی ئیشێک پێشکەشکەی کەواتە تۆ لێ هاتووی هەیە لەکردنی ئەو کارە. قسە مهمەکە ئالێرەیە مامۆسایان حەزەکەم زۆر لەسەر خەت بن و لەم دقەیە هۆشیارتر بن لە جارەکانی پێشوو بووی لەسەر ئەم بابەتە بە چڕی بەیەکەوە قسە بکەین. تا ئێستا قسە لەسەر ئەوە کراوە کە مهمترین شتێک کە مامۆسا بیزانێ هارد سکیڵەکانە. واتە چی هارد سکیڵەکان؟ واتە لێ هاتوویە ڕقەکانە. باشە توێژینەوەیەک لە ساڵی 1970 کراوە کە لە بڵین 100 ساڵ لەمەوە پێش ئەم توێژینەوە ئەنجام درراوە. ئەم توێژینەوەی ئەڵێ چی؟ ئەڵێ لێ هاتوویە ڕقەکان بۆ نمونە بۆ منێکی مامۆسا لێ هاتوویە ڕقەکان چییە؟ یان هارد سکیڵەکان چییە؟ ئەو زانستەیە کە پێویستە من وانەکەمی پێ بڵێمەوە. باشە بۆ نمونە من مامۆستای ئینگلیزیم پێویستە زانستی وتنەوەی بابەتەکانم لەلابێ ئەمە هارد سکیڵەکەمە. ئەی بەشی دووهەمی چییە؟ بەشی دووهەمی سۆفت سکیڵە لێ هاتوویە نەرمەکانە. من کاتێ بمێ ببم بە مامۆسایەک ئیلا ئەبێ بڕوانامەی ئەو بەشەی خۆمم هەبێ ئەنجا ئەتوانم وانەکە بڵێمەوە. باشە کەس باسی سۆفت سکیڵ لەگەڵ منە ناکا لێ هاتوویە نەرمەکان و لێ هاتوویە نەرمەکان هارد سکیڵەکان لەم توێژینەوە کە ئەمە بۆیە توێژینەوەکەم بۆ داناوە نەتوان بگەڕێنەوە سەر توێژینەوەکە و خۆتان هەر ئەسە سکرینێکی بکەیت و سێرچێکی بۆ بکەیت و معلوماتی زیاترە هەبێ لە ئەم توێژینەوە. لە 150 هارد سکیڵەکە کاریگەری هەیە لەسەر چەندێتی ئەو کارێکە من ئەنجامیم لەگەڵ کوالێتی ئەو کارێکە من ئەنجامیم. ئەمە توێژین ئەم لە 185 شتێکی کێسە باسێکین. ئەویکەی سۆفت سکیڵەکەیە کە لە 185 کوالێتی ئیشەکەی من ئەگەڕێتەوە بۆ ئەو لێ هاتوویە نەرمیانی کە هەمانم. مامۆسا ئاوات لەسەرەتەوە زۆر جوان باسی ئەوەی کردکەوتی منێکی مامۆسا چنێک بێم باسی ئەو مۆزوعە لەگەڵ تەلەبەکان ما بکەم کە ئینگلیزی ئاوا فێرەبی استراتیجی فێربوونی ئینگلیزی وایە و ئەمەیە بەقەی ئەوە مهم نییە من بێم لێ هاتوویەکی فێرکەم لە چۆن تەعاملکە لەگەڵ ڕەفیقەکەیە ئەگەر کێشەیەکی هەبوو چی بکە چۆن هاوسۆزی بکە چۆن خۆی پەرە پێ با چۆن نەتوانێت ئەم بابەتە لە ڕێگەی ترەوە سەرچاوی باشتر بۆ خۆی بدۆزێتەوە. باشە ئێستا خەمتان نەبێت سۆفت سکیل بە جوانتر ڕوونەکەمەوە تێگی سۆفت سکیل یان هیچی ئەگەر کەسێک پرسیاری هەیە و دەستانەوە بڕێ و سۆفت سکیل چییە جوان وردێکەمەوە کە چییە و چی ئەگرێتەوە. تەنیا ئەمە بزانە و ئەمە لە پێشچاو بێکە تەنیا لە 150 ئەوەی کە تۆ بڕوانامەیەک و هەبێ کاریگەری هەیە ئەوی تری مهمە و بەڵام کارەساتەکە لە چیایە؟ ئەم توێژینەوەی کە کراوە ئەڵێ لە 185 کات و توانە و پارەی ئێمە بۆ بەدەستهێنانی هارد سکیڵەکە بێ. ئەمە نامانێت لە قیمەتی هارد سکیڵەکە کەم بکەینەوە بەڵام هارد سکیڵەکە تا بەدەستی هێنی کات و پارە و جوهدێکی زۆریەوێ بەڵام لە بواری عملی کارەکە و لە ڕووی بەدەستهێنانی کوالێتێکی باش بۆ کارەکە و ئەمی کە کاریگەری زۆرە. بەڵام هەواڵە خۆشەکە لێرە ئەوەیەکە سۆفت سکیڵەکە بە پارەیەکی کەم و مدەتێکی کەمتر ئەتوانی بەدەستی بێنی و وڵاتە گەورەکان ئەو ڕێژە پارەی کە سەرفیان کردووە بۆ هارد سکیڵەکە زۆر زیاتر بۆ کاتەکە زیاتر بۆ جوهدەکە زۆرتر بووە و ئەوەی کە سەرفیان کردو تەنیا لە 128یان سەرف کردووە. ئەماڵێ ئەو توێژینەوەی کە 100 ساڵ لەمەوە پێشش کراوە ئێمە نەمانتوانیوە بە سوودی خۆمانە بەکاری بهێنین کە هەرچەندێکی شاها وەکوتم مەرجنیە هەموو زانینێ یەکسان بێ بە جێبەجێکردن هەرچەندە 100 ساڵ لەمەوە پێش کراوە بەڵام ئێمەی مرۆڤەکانی زۆر ڕانەچڵەکاندووە ئێمەی والێ نەکردو زۆر بە دوای سۆفت سکیڵەکانی خۆمانەوە بین کە لە ڕاستیە منی مامۆسا ئەوەنەی بەڕێوەبردننی پۆل ئازێتمەیە ڕەنگە ئەوەنەی پێکدادانم لەگەڵ تەلەبەیەکە دڵی ئازاررابم و مشکلی بۆ دروستکردم لە ماوەی 10 ساڵی مامۆسایەتیمە ئەوەنە ئەو مشکلانم نەهاتوتە ڕێکە نەمتوانیەوە دەرسەکە بە باشی بگەێنم یا ئەو زانستێک کە پێویستە هەم بێ بۆ دەرسەکە هەم بێ. باشە ئەمە زانیمان لێ هاتووی چییە؟ باشە زانیمان لێ هاتووی دوو جۆری هەیە لێ هاتووی نەرمان هەیە لەگەڵ لێ هاتووی ڕق. ئێستا باباسیەوە بکەین باشە چۆن لێ هاتوویەک فێر بم من چۆن نتوانم لێ هاتوویەک فێر بم. مامۆسایان مژدە خۆشەکە ئەوەیە کە بەها پرسیارێکم کردوتم ئایا هەموو لێ هاتوویەک ئەتوانێت فێر ببین؟ مژدە خۆشەکە ئەوەیە کە ئێمە توانین هەموو لێ هاتوویەک فێر ببین
و هەموو کەسێک دەتوانێت هەموو لێ هاتوویەک فێر بێ بەڵام یەک مەرجی هەیە باشە فێربوونی هەر لێ هاتوویەک یەک مەرجی هەیە خۆشحاڵە بم ئەگەر ئێستا زۆر بە دقەتەوە سەیری ئەم ڤیدۆیە بکەن کە من لەبریەوەی کە قسەتان بۆ بکەم و بیهێن و بیبم تەسویرێکم بۆ دروست کردووی شەرحی تەسویرەکە و بۆکەم و باسی ناومێشکی مرۆڤەکەم لە کاتی دروستبوونی لێ هاتوویەک یا ئەنجامدانی لێ هاتوویەک یا فێربوونی لێ هاتوویەک بچ گۆڕانکاری بکە بۆ نمونە مامۆسایان من ئەمەوێت فێری پاسکیل بم باشە من ئەمەوێت فێری سایقی بم لە سەرەتاوە ئەبێ زۆر وریا بم بۆ نمونە دەستم لە سوکانەکە بێ چاوم لەسەر ئاوێنەکە بێ ناتوانم هاوسەنگی چاوم لە بینی ئاوێنەی پێشەوە ئاوێنەی ئەملا ئەولاکە ڕاگرم هۆشیارێکی زۆریەوەی زۆر ناڕەحەتە دوای دوو جار کە ئەڕۆم تراوی ئێم ئەڵم تاوا من فێریم لێ هاتوویە نابمازم لێ بێنە بخوا زۆر قورسە سایقی و منیان نەوتووە ئەمەوێت فێری مەلە بم نەفسیشت ئەمەوێت فێری پاسکی سواری بم نەفسیشت بەڵام علم ئەڵێ چی علم ئەڵێ هەر لێ هاتوویە کە تۆ ئەتەوێ فێربی ڕێگاکەی ئەمەیەکە ئێسێ ئێمە باسێکین خۆشحاڵە بم ئەگەر زۆر بە دیقەتەوە سێرم ڤیدۆکی وە دڵنیا بە هەم بۆ خۆ هەم بۆ هەر کەسێک دوای ئەوە ئەم ڤیدۆیە باسکی زۆری سپادەی لەیەکە هیوادارم بە چێژەوە گوێ لێ بگرنەوە لەزەتی لێبەرم بۆ هەر یەکێک لە ئێمە فێربوونی لێ هاتوویەکی نوێ واتە دروستبوونی گۆڕانکاری لە مەشکماندا مێشکی ئێمە هەزارەها ملیارد خانەی دەماری هەیە کە پەیوەندیان بەیەکەوە هەیە فێربوون کاتێک ڕوئەدات کە ڕێگایەک لە نێوان خانەکاندا دروست ببێت یان بەهێزتر بکرێت کاتێ دەمارە ڕاگەاندن لە خانەیەکەوە بۆ خانەیەکی تر ئەڕوات پەیوەندیەک لە مێشکی ئێمەدا دروست دەبێت بۆشاییەکی کەم لە نێوان خانەکاندا هەیە کە پێی ئەوترێت سیناپس کاتێک ئەمانەوێت شتێک فێر ببین دەمارە ڕاگەاندن پێویستە لەم بۆشایەدا بپەڕێتەوە بۆ ئەوەی درێژە بە گەشتەکەی بدات بۆشایی نێوان دوو خانەی مەشک زۆر کەمە بەڵام ئەمە بۆ ئەلکترۆنێکی بچوو کە ئەوێت بپەڕێتەوە کارێکی ئاسان نییە و وەک ئەوە وایە ئێمە بمانەوێت لە نێوان دوو کێودا بپەڕینەوە بۆ تێگەیشتن لەم بابەتە وەرن با پێکەوە سەیری ئەم ڤیدۆیە بکەین کە کەسانێک ئەیانەوێت بۆ یەکەمین جار لە نێوان دوو کێودا بپەڕنەوە پەڕینەوە لە ئەم بۆشاییە کۆمەڵێک زانیاری بە ئێمەدات دروست هاوشێوەی فێربوونی بابەتێکی نوێیە بۆ ئێمە کاتێ یەکەمین دەمارە ڕاگەاندن ئەوێت بپەڕێتەوە لەم بەرەوە بۆ ئەوبەر قورسترین کار ئەنجامەیات ڕێک وەک ئەم کارە کە دژوارترین بەشی کارەکەیە بە هەر جارێک پەڕینەوە لەم بەرەوە بۆ ئەوبەر کارەکە ئاسانتر و ئاسانترە بێت ئەمە دروست هاوشێوەی ئەو کاتەیەکە بۆ یەکەمین جار شتێک فێرە بین کە دەستپێکردن بە ئەنجامدانی ناڕەحەتترین بەشی کارەکەیە بەڵام هەرچەندێک کە ئەم ڕۆشتن و چوونە زیاتر و زیاتر ببێت ڕێگەیەکی دەماری بەهێزتر دروست دەبێت سەرنجی ئەم دوو کەسە بدەن پاش چەندین جار ڕۆشتن و هاتن توانیان ڕێگەیەکی بەهێز دەبینی دووکێوەکە دروست بکەن و بەم ڕێگەیە ئەتوانن هەر کاتێک بیانەوێت لەم بەریکەوەکەەوە بڕۆنە ئەو بەریکەوەکە بەبێ هیچ کێشەیەک ئێمەش کاتێک ئەمانەوێت لێ هاتوویەکی نوێ فێر ببین پێویستە چەندین جار ئەو کارە دووبارە بکەینەوە بەبێ ماندوو بوون تاوەکو ڕێگەیەکی ئەوە بەهێز دەبینی دەمارەخانەکانە دروست بکەین و بەم شێوەیە ئەتوانین بڵین شتێکی نوێ فێر بووین زۆر باش مامۆستایانی عەزیز هیوادارم زۆر ڕوون بوو بێ بۆتان کە کاتێ ئێمە ئەمانەوێ هەر ئیشێک فێر بین بۆ نمونە ئەمانەوێ فێری سایقی بین ئەمانەوێ فێری پاسکیل سواری بین ئەمانەوێ فێری هەر شتێک ببین
کارە مهمەکە ئەوەیە کە ئێمە ئەو کارە بۆ چەندین جار دووبارە بکەینەوە بۆی لە بینی نۆرۆنمان هەیە لە مێشکا هەر خانێک لە مێشکا پێوترێ نۆرۆن هەر یەکەم جار کە تۆ بۆی ئەو بۆشایە پڕکەیتەوە بێت چەند جارێک ئەم نۆرۆنانە دەمارە ڕاگەیاندن بنێرن بۆ یەکتری و بە ناردنی جاری یەکەم کە ئەگەر تۆ بە یەک جار ئەنجامی و ئیشەکە جێبەجێیەکەی مێشکەڵێ بۆچی منەوە هەموو گلوکۆزە سەرفکەم بۆ جێبەجێکردنی ئەم کارە خۆ ئەو زۆر بۆی گرنگ نیە تەنیا یەک جارێوە جێبەجێکە مێشکی ئێمە زۆر اقتصادی بیرەکاتەوە هەر ئیشێک تۆ زۆر پێویستە نەبێ ئەو نایکا بلێ هاتووی لە لای خۆی وە ئامادە نییە ئەو بەندەی بۆ دروستکە ها کەوتمان ئەو پردە دروستکە لە بینی ئەو دووە چاڵێکە هەمان بوو لەبەرەوە کاتێک تۆ ئیشێک بۆ چەندین جار و چەندین جار دووبارە ئەەکەیتەوە ئەم پەیامە بۆ مێشکەنێری کە منم ئیشەم بۆ گرنگە بابە من ئەم شتم ئەوێ من ئەمە بێ بەلێ هاتووی بۆ من لەبەرەوە تۆ چیم بۆ بکە تۆ ئەو بەندە بۆ من دروستکە و بە ڕاهێنانکردن تۆ توانی و بەندە دروستکەی کارۆڵ دویک توێژینەوەیکی کردووە لە ناو قوتابیانی جامیعەی شیکاگۆ دوای ئەوە هاتووە قسەیەکی وتووە و توێتی ئەو کەسانەی کە من هەستم کردووە پێشتر فێر نابن و ناڕەحەت فێرە بن باشە لە کتێبی ماینسێتا زۆر جوان ئەمە ڕوونەکاتەوەڵێ مەڵێ ناتوانم بڵێ هێشتا ڕێڕێوی دەماری دروست نەبووە بەم شێوەیە تەنیا بەکردنی ئەم قسەیە ئەمەکە نەڵێم من ناتوانم ئیشە بکەم بڵێم هێشتا ئەو ڕێڕەوەی کە پێویستە دروست نەبووە لەبرێ من ڕاهێنانی بە پێویستم ئەنجام نەیاوە ئۆتۆماتیکی ئەم ڕێڕەوە دروستە بێت و من نتوانم فێری ئەو لێ هاتوویە بم کەواتە ئەگەرەمە بین کورتیکەینەوەڵێن چی سووری فێربوونی هەر لێ هاتوویەک لە کۆمەڵی قۆناغە خۆی ئەبینێتەوە یەکەم جار من پێم ئەڵێن بۆن مونەستایقی ئاواکرێ کەسێ فێرمەکە دوای ئەوەی کە فێربووم یەم جێبەجێ یەکەم هەنگاوی یەکەم کۆمەڵی کێشەم تووشە بێ کە کەسێک گەبێ فیدباکم باتێن لە کاتی جێبەجێکردنی کارەکەماوە نەترسم و پێم ناخۆش نەبێ ئەوەی کە یەکێ پێم بڵێ ئەمە ئاوایە لەوێ ئاوای لێ بکە ئەمەی چاکە دوای ئەوەیەم چی ئەەکەم چاکسازی ئەەکەم لە کردنیا دوای وەرگرتنی فیدباکەکە و ئەم چاکسازیش چۆن ڕوەیە منە بێ باشتر فێر بم و فێر بمەوە جارێکی کەوە جارێکی کە جێبەجێ بکەم کەواتە سووری فێربوونی لێ هاتوو یەک ڕاهێنانکردنە هەتاوکو ئەم ئیشە بۆ تۆ ئەبێ بە لێ هاتووی کەواتە ئێمە فێربووین لێ هاتووی چییە فێربووین چۆن لێ هاتووی یەک فێرە بین ئێستا چینە سەر وێزگەی سێم ئەو لێ هاتوویانە چییە کە مامۆساینەوەی زێد و ئەلفا ئەبێ بیزانن یەکەم جار با بزانینەوەی زێد و ئەلفا ئەسەن خۆی چییە نەوەی زێد و ئەلفا کێیە نەوەی زێد ئەو وەچەیە کە لە ساڵی 1996 بۆ 2010 بڵین لە دایک بوونەوانی کە لەو مودەتان پیانەوترێنەوەی زێت بۆ لەبەرەوەی ئەمانە لە سەردەمێکە هاتوونەتە دنیاوە کە تەکنۆلۆژیا بۆ یەکەم جار دەرکەوتووە باشە ئەمانە توانین بڵین نەوجەوانیان لە ناو تەکنۆلۆژیاوە ڕێکردووە ئەمانە پیانەوترێنەوەی زێت ئەینەوەی ئەلفا کێنەوەی ئەلفا لە 2010 هەتاوەکو 2025 ئەگرێتەوە کە ئێمە مامۆسای ئەمانەی بە زۆری نەوەی ئەلفا و ڕێژەیەکی کەم لە نەوەی زێدیشمان ئەبێت تایبەتمەندیەکانی ئەم دوونەوەیە چییە تایبەتمەندیەکانی ئەو فێربوونی کە منە بێ فێریکەم لەبەرەوەی نەوەی زێت لە دنیایەکە بووە نەوەی ئەلفا لە دنیایەکە بۆ کە تەکنۆلۆژیا زۆر زاڵ بووە کۆمەڵی تایبەتمەندی لەمانە دروست بووە یەکەم تەرکیزیان زۆر کەمە و حەزیان لە ئەو ئیشانەیە کە بە گروپات ئەکرێ و پڕە لە شادی پڕە لە چێش پڕە لە جوڵە و دوای ئەوەش تەرکیزێکی کەمیەوێ و لە کاتێکی کەمە ئەتوانێت جێبەجێکە کەواتە ئەگەر ئێستا بڵین ئەو تایبەتمەندیانە چییە کە منی مامۆسا بۆنەوەی زێت بەکاریە هێنم ئەبێ یەکەم جارە و ئیشەی کە تویەکەی تەکنۆلۆژیای تیا بەکارهێنرابێ و سەرچاوی زۆر بەکارهێنابێ بۆ نمونە ئێمە جاران مامۆسا ئاهاتە ژوورەوە لە سەردەمی ئێمە دەرسەکەی تەنیا بەدەمی خۆی باسە کرد و تەنیا سەرچاوە لە بەردەستمان نابوو کتێبەکە بوو بەڵام ئێستا لەبەرەوەی تەلەبە بە حکمی ئەم زیرەکی دەستکردی کە ئێستا هەیە وای کردووە تەلەبەکەم لە من زیاتر ئەزانێ و من هەر ئەمەی کە بێم کۆمەڵە بابەتی کتێبەکە وەکو تووتی بۆ بڵێمەوە شتێکی ئەو تۆم نەکردو منە بە سەرچاوی جیاواز و زیاتر و زۆرتر بەکاربێنم کتێب بەکاربێنم ڕسم بەکاربێنم ڤیدۆ بەکاربێنم سەرچاوی تریان بەمێ چۆنەڵی فیلمێکیان بۆ لێم کاتە بفرە سەرچاوە بێ و فێربوونەکەش کار لێکەرانە بێ یانی تەلەبەکە خۆی ڕۆڵی هەبێت لە
لە دەرزوتنەوەکە قوتابی سنتەر بێ بۆ لە بەرەوەی نەوەی زێت نەوەیەکی چالاک و فعالە و ڕەئی هەیە و حەزەکە ڕەئی هەبێت لە شوێنەکانە سەردەمی ئێمەنەوەی پێشتر ئەم تایبەتمەندی نەبوو و فێربوون لەسەر بنەمای کارامەیی و حەزەکەن فێری لێ هاتووی بن حەز ناکەن کۆمەڵە معلوماتی ئاوا گشتگیریان بۆ باسکێ حەزەکەن دانە بۆ نمونە باسی وتاربێژیان بۆکەی جوان پێیان بڵێ وتاربێژی چۆنە چیە هەنگاوەکان دوای ئەوە ورد فێریکەی نەک 6 حولێ هاتووی لە هەمان کاتە بۆیان باسکەی و بۆیان زۆر گرنگە کە ئەو فێربوونەی کە فێرە بن بە ڕێگەیەکی چێژبەخشانە فێر بن حەزیان لە فێربوونێک نییە کە ڕیوەردیتیانە بێ لەبەرەوە کە من ئێستا زانیمنەوەی زێت چییە پرسیارە مهمە کە ئەمەیە مامۆسایان زۆر حەزەکەم لە ئێستا زۆر لە پێشووتر ورتر گوێم لێ بگرن هەر یەکێ لە ئێمە مامۆسا ئەمانوێ چی بکەین ئەمانەوێ ئەو ئیشە ئەو شتێکەتە لە بەکەم فێریەکە لە داهاتووە وای لێ کردبێ ئەم کەسە گەیشت بێ بە شوێنێکی باش زائیدەن پارەیەکی باش وانە هەموو ماشەڕیەواکەین لە داهاتووە ئەم خوێندنەی منەیکەم بمگەێنێتە پارەیەکی باش و لە ڕووی ئابووری و فەندێکی من بکە پاڵپشت بێ بۆ ئیشەکانی من بۆی بزانم کامانن و ئیشانێکە لە 2025 یا لە هەر چەند ساڵ جارێک ئەمە جا ئەبێتەوە من بزانم کامانن و کارەمەیانی کە من پێویستە قوتابیەکەم فێرکەم و یا خۆم پێشتر بیزانم ئەنج دوای ئەو قوتابیەکەم فێرکەم من سێرچم بۆ چی کرد بۆ ئەم توێژینەوەی کرد کە کێ ئەنجامیاوە ئەم توێژینەوە ڕێکخراوی ئابووری جیهانی چەند ساڵ جارێک توێژینەوەیەکەکە بۆ ئەو لێ هاتوویانەی کە بۆ نمونە 5 ساڵی داهاتوو 10 ساڵی داهاتوو 20 ساڵی داهاتوو تەڵەب لەسەریان زۆرە ئەم توێژینەوە تازەترین توێژینەوەیە کە باس لەو کارامەیانەیەکە کە ئەو کەسانی هەیەیان بێ لە ساڵی 2025 کەسانی لە پێشن و کەسانی قوتوون و کەسانێکن کە لە ڕووی ئابووریەوە ئەتوانن پشت بە خۆیان ببەستن و ئیش بکەن و برەو بە خۆیان بن وەرما بێ کۆبزانین ئەمە لەکوێی ئەوەی مامۆسایەتیا مەسەلەن ئەمەی من چی بکەم بۆی ئەمە بکەم یەکەم شت کە ئەڵێ فێریانکە بۆن منەمە ئینگلیزیەکە مێناوە لە بەرامبەر یا حەزەکەن کوردیەکەی بۆی سەریع بگەین بە نەتیجە لەگەڵێکتریا یەکەم شت دەڵێ بیرکردنەوەی شیکاری و داهێنانایی بیرکردنەوەیەک کە بتوانە حەلی کێشەکان کا فێری قوتابی بکەی استراتیژی فێربوونی چالاک و فێربوونیان ینی بتوانێ ئەم تەلەبەیە فێر ببێ ئەو ڕێگانە کامانن من بە ئاسانترین شێوە توانم فێر بم من بە چ ڕێگەیە دەتوانم لە ماوەیەکی کەما شتێک لە بەرکەم بە چ ڕێگەیە دەتوانم لە ماوەیەکی کەما کتێبە بخوێنمەوە ئەمە استراتیژی فێربوونی چالاکە چارەسەرکردنی کێشە ئاڵۆزەکان کاتێ موشکلەیەک بێت بەرەو ڕووی منە بێتەوە من چۆن بتوانم ئەمانە بکەم بۆی کاتەکە نەگوژی نەتوان هەرێکی لێوە سە بە سەریع ئێمە بخوێنەوە بەڵام منەمە سەرنجی ئەمە بن type of skills ئەگەر سەرنج بن هاتووە ئەڵێ 5 دانە لەوانی کە باسی کردووە شینەکان ئەڵێم problem solving ینی چارەسەرکردنی کێشەیە ینی بە من ئەڵێ کەسێک سەرکەوتووە لە داهاتووە کە بتوانێت کارامەیی چارەسەرکردنی کێشەکانی هەبێت باشە و دووهەم مهمەیان کە دوو دانیان باس لەوە ئەکا سێڵف مانێجمنتە خود بەڕێوەبردن ئەو کارامەیانەی کەوا ئەکا من بتوانم چۆنەڵی هاوسۆزی بکەم یان لەگەڵ کەسەکانی ترا خۆم بگونجێنم یان چۆن بتوانم تا مشکلەیە گێتە پێشی من بتوانم خۆم چارەسەری کێشەکەی خۆم بکەم و سێهەمیان work with people ینی ئیشکردنە لەگەڵ خەڵکە ینی بۆ نمونە من بتوانم لە ناو 20 مامۆستا خۆم بگونجێنم لە ناو چەند کەسا کە ئیشێکەکەم لە دایرەیەکە شوێنی خۆم بکەمەوە و ئەخیر دانەشیان تەکنۆلۆژیە کەواتە ئێستا گەر کورت و پوختیکەینەوە عزێر کێشن سەرنج بن کام لەمانە باسی زانستەکات زۆر یعنی هەمووی باسی ئەوە ئەکات کە منی مامۆسا ئەبێ چی بکەم ئەبێ زانستەکەم بکەم بە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم لێ هاتوویانە فێری قوتابیەکەم بکەم و من سەرەتا ئەبێ خۆم ئەوە سۆفت سکیڵن ئەمانەی کە باسمان کرد هەمویان سۆفت سکیڵە یعنی هیچ هارد سکیڵێکی تیا نابیندرێت کەواتە منی مامۆسا کە من فێرکارمەوە من ئەبێ ئەوانی تر فێرکەم بۆی لە داهاتووە لە ڕووی ئابووری و گەشیان کردبێ ئەبێ چی بکەم ئەبێ ئەم سکیڵانە لە قوتابیەکانمان ئەم لێ هاتوویانە لە قوتابیەکانمان گەشە پێ بکەم ئێسەینە سەر وێزگەی چوارەم لێ هاتووی بەڕێوەبردننی پۆل چییە من زانیم لێ هاتووی چییە زانیم هەموو لێ هاتوویە دەتوانم فێر بم بەڕاهێنان زانیم مهمترینەوە لێ هاتوویانی کە منی مامۆسابێ بیزانم کامانن و زانیم من ئەبێ ئەم لێ هاتوویانە بە قوتابەکەشم بگەیانم کەواتە لێ هاتووی بەڕێوەبردننی پۆل چییە کە ئەمە مهمترین لێ هاتوویە کە زۆرترین مامۆسا چاڵێنجی لەما
تووشە بێ با پێش ئەو بزانی چێ لە ناو پۆلایە یا بەچێ ئەوترێ خوێنەوار بەپێی کۆتا بەحەسکە یونسکۆ کردوێتی ئەڵێت پێناسی خوێنەواری بۆ ئێمە کردو پێناسی ئەو کەسی کە پێی ئەوترێ خوێنەوار جاران یانو چی یانو بە خوێنەوار کەسێک بە خوێنەوار وترا بتوانێت بخوێنێت و بنووسێت ئەمە تاو خوێنەوار بوو بەڵام ئێستا سەرنجی خوێنەواری بن کە پێناسی خوێنەواری زۆر گۆڕاوە لە تاو پێشووترا پێناسەکەی لێرە بە ئینگلیزیاڵی خوێندەواری چییە بەردەوامی فێربوون و لێهاتوویە لە خوێندنەوە نووسین بەکارهێنانی ژمارەکان بە درێژایی ژیانەوە بەشێکە لە کۆمەڵە کارامەیەکی گەورەتر کە بریتین لە چی کارامەیە دیجیتاڵی خوێندەواری میدیا پەروەردە بۆ گەشەپێدانی بەردەوام و هاوڵاتیبوونی جیهانی سەرنج بن مامۆسایان خوێندن و نووسین بەشێکە 12 خاڵی تری داناوە کە تۆ ئەبێ ئەم 12 خاڵە و تیابێ ئەنجا بە تۆ وترێ خوێنەوار وەکو جاران نەماوە مەسەلەن 50 ساڵ لەمەوە پێش تۆ بەس بەوەی کە نووسین و خوێندنەوە بزانیایە پێ و بوترایە خوێنەوار کەواتە توانین بڵین لەم سەردەمەی کە ئێمە هەین لەم هەزاری سێهەمە کاری مامۆسا ئەوەیە کە کەلێنەکان پڕکاتەوە و بە بەردەوامی بگەڕێ بزانێ کامە کەلێن هەیە و بە کامە لێ هاتووی من ئەتوانم ئەم کەلێنە پڕکەمەوە کەواتە پرسیارەکە ئەوەیە کەلێنەکانی فێربوون کامانن کە من ئەتوانم پڕیان کەمەوە کەلێنێکمان هەیە پێ وترێ کەلێنی زانینی بۆ نمونە من ئەزانم کە قوتابیەکەم ئەم شتە نازانێەوە منە بێ فێریکەم کەلێنێکی ترمان هەیە پێ وترێ کەلێنی لێهاتووی من ئەزانم کە ئەم قوتابیم ناتوانێم ئیشە بکە بۆیە جێبەجێی ناکا کەواتە منە بێ لێهاتووی قوتابیەکەمەوە بەرزکەمەوە تاوەکو بتوانێ و ئیشە جێبەجێ بکە و کەلێنێکی ترمان هەیە کە پێ وترێ کەلێنی پاڵنەری کە بەداخۆ زۆربەی قوتابیەکانی ئێمە لەسەر لەم چوارگۆشەیە خۆیانە بیننەوە کە نایانەوێ فێر بن وە کەلێنی چوارەمیشمان کەلێنی ژینگەیە کە ژینگەکەممان وای لێ کردوین ئێمە نەتوانین قوتابیەکانمان گەشە پێ بین بۆ مەعاشەکەمان باش نییە داتاشۆی پۆلم نییە کارەبانیە چینیە هەر یەکێک لەم کەلێنانە کۆمەڵی هەنگاوی هەیە و لە خولێکی تقریبی هەر یەکێک لەم کەلێنانە بە هەمووی 3 سەعاتی پێچە هەتاوەکو من بێم شەرحی ئەو بکەم کە کەلێنی زانینی چییە ئەگەر نەیزانی من چی بکەم کەلێنی لێهاتووی چییە ئەو هەنگاوانە چینکە لە ڕووی علمیەوە من پێویستە بینێمەوە کەلێنی پاڵنەری چۆنە و کەلێنە ژینگەیەکان من چۆن نتوانم بیکەم بە خاڵی جەمپی خۆم نقطەی قووەتی خۆم بۆی زاڵ بم کە لە کۆرسێکی تۆمارکراوەیە کە لە ئاوات ئەکادمیش بەم زوانە بەردەستە بێت و ئەتوانن خۆتان بەردەستی خەن و ئیسفادەی لێ بکەن و ئەخیر ڕێگا کە ئێمە پێگەی ئێمە بەکام ڕێگا ئەتوانین ئەم هەموو لێ هاتووی کە ئەم شەو باسکرا لێ هاتووی نەرمەکان لێ هاتووی ڕقەکان وەچی گرنگە من فێر بم سەرنجێکی ئەم ڤیددیۆە بن ئەمە زۆر پێویستی بە سەوت نییە تەنیا سەرنجی ڤیددیۆکە بن کە ئەمە یەک کەسە لە یەک شوێنایە یەک کۆمپیوتەری لە بەردەمایە بەڵام لەمەیانە سێری ڤیددیۆیەکە کاکە مامۆسایەک بیرکاری بۆ شەرحەکە لەمەیانە سێری فیلمی ستار وۆرەکە سێری کاردانەوەی ئەو تەلەڤەیە بکەن و سەرنجی بن لەمەیانە کە سەیری ئەو دەرسەیەکە کە حەزی لێ نییە نایەوێ فێر بێ و ڕقی لێیەتی سی جوڵەکانی ئەو قوتابیەکە کە چۆنە جوڵێ بەڵام لەو فیلمێک کە حەزی لێیەتی چەند بە بێدەنگی و بە بێجوڵە و بە مەستی و چای بڕیوەتە تەلەڤیزیۆنەکە یەک قوتابیە یەک شوێنە لە یەک شوێنە جێبەجێیەکە بەڵام بۆ ئەوەی کە ئەمە بکە ئەوەی کە حەزی لێیەتی چۆن جێبەجێیەکە ئەوەی کە حەزی لێ نییە چۆن جێبەجێیەکە کەواتە منی مامۆسا بێ بزانم ڕێگا نوێیەکانی وانەوتنەوە بەکار بهێنم بۆی کە ئەم قوتابیە لەزەت بەرێ لەو دەرسێکە من بۆی باسەکەم بۆی گوێم لێ بگرێ بۆی لەگەڵ ما بێت بۆی ئاوا بە عشقەوە سەیرم کا ئەوا دانیشێ بۆم من بە سەریعی باسی ڕێگانویەکانی وانەوتنەوەتان بۆ کەم کە ئێستا کامانن ئەو ڕێگەیانەی کە لە جیهانە باسەکرێ وەکو ڕێگامان زۆرە مالانی هەیە زۆرە بەڵام 8 ڕێگا زۆرە وترێتەوە زۆر بەکارەهێنرێ یەکی کامپێ وترێ فلیپت کلاسڕوم یعنی قوتابی ببێ بە مامۆسا وانەکە بیەیتە دەستی ئەو دەرسەکە شەرحکا کورت و پوخت بۆتان باسەکەم ڤاگلێرنینمان هەیە واتە بەکارهێنانی فرە سەرچاوەیی لە فێربوونا تۆ بیت ڤیدۆ
ڤیدۆ و دەنگ و ڕنگ و کتێب و ئەمانە هەمووی تێکەڵکی بۆی قوتابەکە و بگا بەو شوێنەی کە تۆ ئەتەوێ. یەکێکی تر لە ڕێگەکان پرۆجەکت بیستی کە تۆ بێ مشکلەیەک بدەی بە تەلەبەکە و بۆ بڵێ بڕۆ ئەم کێشەیە چارەسەرکە کە پەیوەندی بە دەرسەکەەوە هەیە، بەڵامە بکێشەکە واقعی بێ. یەکێکی تر پرۆبلەمە. ئەم پرۆجەکتە فەرقی چێ لەگەڵ پرۆبلەمەکە ئیشی عملی زۆرتیان نییە، بەڵام پرۆجەکتەکە ئیشی کردداریتی هەیە. بۆ نمونە تۆ نێری بۆ کارگەیە کێشێک هەیە لە کارگەکە ئەڵی ئەم کێشەی لەم کارگا بەڕئی تۆ هەم مامۆستا ئاوادوتی کارەکە بیتە دەست تەلەبەکە سێرەکی کۆمەڵێ ئیش ئەکاکە تۆ ئەسڵ لە باوەڕتان نەبووە کە منەمە لەگەڵ تەلەبەکانی خۆمان تاقیم کردوێتەوە زۆر سوودی هەبووە. ڕێگەیەکی تریان کۆلابراتیڤ لێرنینە کە ئەمە نەوەی زێت و ئەلفا زۆر حەزیلێتی واتە بە گروپ فێربوون. یەکێک لە ڕێگەکانی تریش کە هەنێ جار هەنێ لە قوتابەکانی ئێمە پێویستێتی ئیندیپێندنت لێرنینە، یعنی خۆی بەتەنیا فێر بێ، حەزەکە کاتێککە فێرە بێ خۆی بەتەنیا بێ. و یەکێ لە ڕێگەکان حوتەمین ڕێگا تینکین بیسدە، ینی وای لێ بکەی کە بیر کاتەوە ئەنجا فێر بێ. زۆر مەبەستم نییە لەسەر ئەم ڕێگانە بۆستم، تەنیا ئەمەوێ ئەو زانیاریەتان هەبێ کە ئەم ڕێگانە هەیە. وە کۆتا ڕێگەیان گەیم بیسد لێرنینە کە لە گەیم بیسد لێرنینگا تۆ بیرکردنەوە بۆ تەلەبەکە دروستەکەی. واتە چی؟ واتە فێرکردن بە یاریکردن. ئەم فێرکردن بە یاریکردنە واکەی تەلەبەکە و بیر کاتەوە لەبڕی کێشەیەکی تێ و بە یاریکردن ئەڵی یەڵام کێشەم بۆ حەلکە. هەنێ جار ئەو یاریە کە ئەیتێ بەتەنیایە لەبەرەوە ئیندیپێندنت لێرنینیش دروستە بێ. هەنێ جار و زۆربەی جارەکان ئەم یاریانە تۆ بە گروپات دەیتە تەلەبەکان و لەبەرەوە کۆلابراتیڤ لێرنینیش دروستە بێ. هەنێ جار ئەمەی کە ئەیتێ مشکلەیە کە پەزڵێکە بە حەلیکە کەواتە پرۆبلەم بیسد لێرنینیش لە یاریە هەر هەیە. پرۆجەکت بیسد لێرنینە تۆ یاریەکە کێشەیەکی تێڵی بەڕئی تۆ ئەمە چۆن بەیەکەوە بگەیەنین. و زۆربەی یاریەکان کە لە ئێستا هەیە یاری تەکنۆلۆژین، لەبەرەوە تۆ ڤیدۆ و دەنگ و ڕنگ و لەملاوە مۆسیقایەک هاتووە و ڤیدۆیەک هاتووە کێشێکمان هەیە. لە هەموو ئەمانە کە باسمان کرەم ڕێگەیانەی سەرەوە لە گەیم بیسد لێرنینە خۆیان نەبینێنەوە، کەواتە ئەتوانین بڵین گەیم بیسد لێرین وەکو قاپێک وایە لە خۆگری ڕێگەکانی ترەوە توانی هەموو ڕێگەکانی تر لەناو گەیم بیسد لێرنینە ببینینەوە. ئەگەر کۆتا قسە بکەین لەسەر ئایا ئێوە زانن ئەو هۆرمۆنانی کە لە کاتی فێربوون ئاڕژێن کام هۆرمۆنانن و ئایا هۆرمۆنەکان چۆنن و کەی ئەڕژێن و چین؟ هۆرمۆن یەکەمیان هۆرمۆنی ئەسیتانڵکۆڵینە کە ئەڵێ چی ئەم هۆرمۆنە؟ ئەم هۆرمۆنە واو لێکات تۆ تەرکیزی زیاتر هەبێ. ئەگەر ئەم هۆرمۆنە بڕژێت تۆ تەرکیز ڕێژەی تەرکیز و بەرز دەبێتەوە. دۆپامین بڕژێت تۆ شادی دڵخۆشی زیاتر هەیە. و کۆتا هۆرمۆنیان هۆرمۆنی نۆرئەپینەفرینە کە ئەم هۆرمۆنە واو لێکە تۆ هۆشیارتر بی و بە باشترین گوێ بگری. کەی ئەم هۆرمۆنانە دەرەدرێن؟ ئەمە قسە مهمەکەیە. کارێک کاتێک تو کارێک تازە دەست پێ کردو، کارەکە بەلاتەوە زۆر تازەیە، چێژ بەخشە، چاڵەنجی تایە، ئەتوێت تاقیکەیتەوە، ئەمە یەکسەر هۆرمۆنی ئەم هۆرمۆنانە ئەڕژێ. یانەوە تا کارێکە پێویستی بە تەرکیزێکی زۆرە، تۆ ناچاری زۆر تەرکیزکی لە کاتی ئەنجامدانیە و کارە، ئەمەش دیسانەوە هۆرمۆنانە ئەڕژێنێ. وە سێهەم شتێکەوە ئەکا ئەم هۆرمۆنانە بڕژێن لە هەمووی مهمتر کارێکە کە شادی تیابێ، جوڵەی تیابێ و چێژی تیابێ. باشە؟ کەواتە کاری تازە، تەرکیزی زۆر و شادی و چێژوە ئەکا کە هۆرمۆنەکانی فێربوونەوەی کە واکە من باشتر فێر بم، زووتر فێر بم، سریعتر فێر بم بڕژێ. کەواتە ئەو ئیشێک کە مامۆسایەکە ئەبێ تازە بێ، ئەو ڕێگەی کە بەکارێنێ بێ تازە بێ، ئەبێ تەرکیزی زۆری تیابێ و ئەبێ شادی و چێژ و خۆشیشی تێکەڵ بۆ بێ. و ئەو هۆرمۆنەی کە زدی هۆرمۆنی فێربوونەوە دژە هۆرمۆنی فێربوونی پێوترێ هۆرمۆنی کۆرتیزۆڵە کە ئەمە لە کاتێکا سترێس دروستە بێ بۆ مرۆڤ. کاتێ من سترێسێکم هەیە هۆرمۆنی فێربوون ناڕژێ واکە کە من فێر نەبم یان دڕنتر فێر بم. کەواتە ئێستا بە پێم قسانەی کە کردمان هەستەکەن باشترین ڕێگە کامەیە بۆی من بتوانم بەکاری بێنم، هەم چێژی تیابێ، هەم خۆشی تیابێ، هەم تەرکیزی تیابێ و هەم من بتوانم کۆکەرەوەی هەموو ڕێگاکانی تر بێ. بەڕەئی من ئەو تەجروبەی کە پێگەیشتم گەیم بیسد لێرنین فێربوون لەسەر بنەما یاری باشترینەوە. ئەمە من 4 ساڵە لە ناو پۆلەکانی خۆمان جێبەجێیەکەم و نەتیجەی زۆر باشی هەبووە کە تەلەبە هەم لەزەتە بە هەم خۆش و چێژ لە دەرسەکە دەبی و
کێشەی مامۆستاکانەوەیە کە ئەڵێن ناتوانم کۆنتترۆلی پۆلکەم، ناتوانم بۆ ڕێژەیەکی زۆر تەلەبە بەکاری بێنم لە پۆلی چی کەسیاکریاننا. من هاتووم کۆمەڵێک یاریم لە پاکێجێکا کۆ کردوێتەوە کە نزیکەی چل یاری پێداچوونەوەیە، چل یاری کویزە، چل یاری هەتا هاتووم ئەو سایتانم داناوە کە تۆ ئەتوانی بە فری یاری تەکنۆلۆژی تیا دروستکەی بابەتەکەی خۆتی تیا بڵیتەوە. یعنی تۆ بۆ نمونە بیرکاری ئەڵیتەوە، بیرکاریەکە بکەی بە یاریەکی وەکو یاریەکی پۆبجی و لە ناو پۆلا تەلەبەکان لە جیاتیەوەی کویزێکیان بکەی لە سەروەرەقەڵی یەڵا یاریەکەین کویزی خۆش و جێبەجێیەکەی، بەڵام بەمەی کە ئەڵی یاریەکەی تەلەبەکان هۆشیارتر و هەستیارانەتر گوێگرن و چێژ لە دەرسەکەتە بن و ئامادەیانە بێ بۆ دەرسەکە. قسەیەک هەیە کە من ئەمە پێشەنگی منە لە ژیانماوەکو مامۆستاوەکو پێشەنگ هەمیشە بەکارمێناوە. هەموو جارێ ئەڵێ ڕێگە کۆنەکانەمان بنەوە بۆ جێگە کۆنەکان، ئەڵێ ئێمە ئەبێ فێری ڕێگەی تازە بین بۆ ئەوەی بمانوێ بگەینە جێگەی نوێ شوێنی باشتر. کەواتە ئافرم بۆ ئەو مامۆستای ئێستا ئەو هەموو ڕێگەتان بیست ئێوە مامۆسایان ئەزانن چەند ڕێگە هەیە لە جیهانە ئێستا قسەی یەکەمەکە مامۆسایان بەکارێهێنێ و ڕوونمان کردەوە هەریەکەیان چ تایبەتمەندێکی هەیە. کام لەو ڕێگەیانە هەستەکەی تۆ باشترەگەیێنێ بۆ ئەنجامەی کە ئەتەوێ هەم خۆ دڵخۆشبی هەم قوتابەکەش و دڵخۆش بێت و بە نەفەسێکی باشترەوە گەو لێ بگرێ. و قسەیەک هەیە کە من زۆر باوەڕم پێی هەیەەوە ئەمە ئەڵێمەوە هەموو جار ئەڵێم ئەگەر لە پۆلا دەسوودەمی تەلەبە سەرقاڵنەکەی بەخۆ پۆلەکەەوە بۆ سەرقاڵەکە تۆ ئەبێ هۆکارێ بدۆزیتەوە بۆی دەسوودەمی تەلەبە سەرقاڵ بێ، بۆی تەلەبە بەشدار بێ لەگەڵ تۆوە دەستیشی بەشدار بێ و دەمیشی بەشدار بێ. ئەگینا کەتنێک و بۆ دروستەکە دەنەدنێک و بۆ دروستەکە کە ئەو سەرەکەی دیار نیە و تۆ کێشەکە بۆ حەل نابێ. و من بە ڕێگای جێبەجێکردنی یاری هاتووم چیم کردووە، هاتووم ئەو ڕێگەیان تاقی کردوێتەوە کە چەند بەباشی تۆ ئەتوانی بەم ڕێگایە بە ڕێگەیەکی زۆر زۆر ئاسان کۆنتترۆلی پۆلەکە بکەی، پۆلەکە و بەڕێوەبەری بە ڕێگەیەکی زۆر زۆر جوان و دوای بەڕێوەبردننی پۆلەکە شوچی بکەی بێی دەرسەکە و بە باشی و بە باشترین شێوە بڵیتەوە. لەبەرەوە یاریکردن باشترین ڕێگەیە و پاکێجێکمان حازر کردووە سپاس بۆ ئاوات ئەکادیمی کە ئەم هەلەی ڕەخسان کە ڕێژێکی زۆر یاری باشی تایە و ئەم یاریانە جێبەجێ کراوە فیدباکی بۆ هاتووەتەوە و مامۆسایانێکی زۆر ئیسفادیان لێ کردەوە. دوای جێبەجێکردنەکەی لە چەنەها شوێنی بۆ نمونە ناوەندی و ئیبتیدایی و باخچەی ساوایان و ئەوانە گەشتوینێتە ئەو نەتیجەی کە بەڕاستی ئەم ڕێگەیە جێبەجێ ئەکرێ و ئیسفادەی هەیە و ئەوە نییە بڵێ ئەمە بەس قسەی کتێبە ئەمە جێبەجێ ناکرێ ئەمە چۆن ئەبێت و ئەوانە و بە خۆشحاڵیەوە ئێوە ئەتوانن دەستی خەن و ئیسفادەی لەکەن. قسەکانی من لە ئێسایە تەواو بوو و مامۆستا ئاواتی بەڕێز بەڕێستانەکەمەوە بە هۆست و کاتەکەی کە ماوە بەجێ هێڵم بۆ ئێوە. زۆر زۆر سپاستانەکەم بۆ بەشداریتان مامۆسایانی ئازیز، خۆشحاڵ بووم بە لەگەڵابوونتان. هیوادارم بەم چەند کاتێک کە قسەم کرد و لەگەڵتان نابووم توانی بێتم بەشێکی کەم لە ڕێگەکان ڕوونکەمەوە و توانی بێتم بەشێک لەوەی کە پێمە بە ئێوەی بەڕێزم گەیان دەبێ. مامۆستا ئاواتی بەڕێز بفەرمونون. مامۆستا ئاواتکان دەستەکانە خۆش بێ وەڵا ئەو کامێرەکەم وەستا بوو ببورن. زۆر زۆر سپاس مامۆستاگیان لەش ساق بێ. زۆر سپاس بەڕێزان مامۆستا زەهرا کۆمەڵێ بابەتی زۆر گرنگی باس کرد. بەڕاستی جێگەی ئەوەیە کە هەموو مامۆستایەک بە دوای ئەم بابەتا بڕوا و وەکو کەرەستەیەکی سەردەم هەوڵ بە لە بواری یاریکردن بۆ فێربوون هەوڵ با خۆی شارەزا بکە. ئینشاڵڵا ئێمە لاوەت ئەکادیمی هەلێکی باش ئەڕەخسێنی بۆ مامۆستایانی بەڕێز کە بتوانن ئەو کۆرسەی مامۆستا ئامادەی کردووە لە ئاوات ئەکادیمیەوە بگاتە بەردەستی ئێوە و بۆ بەڕێزانەی کە ئاگاداری ئەم ئەکادیمیایانین دێرەوە بە کورتی باسێک لەوە بکەم کە ئێمە لە ئاوات ئەکادیمی کۆمەڵی پرۆگرام و پرۆژەی تایبەتمانەیە. پرۆژەکان بە شێوەیەکی گشتی وێبینار و دەرسی ڕاستەوخۆ بە شێوی بەرنامەی زووم پێشکەشەکرێن و هەمووی ڕیکۆرد دەکرێت. دواتریش ڕیکۆردەکە ئەخرێتەوە بەردەست بەشداربووەکان و لە هەمان کاتە کۆمەڵێک کۆرس و وانە و بابەتی گرنگەیە کە پێشوەخت هەمووی تەسویر کراوە و مۆنتاژ کراوە و ئامادە کراوە. ئینشاڵڵا ئەم بابەتی مامۆستا زەهراش هەردوو شێوازەکە لە خۆگرێ. کۆمەڵێ بابەتی تایە کە تۆمار کراوە حازرە و کۆمەڵێ وانەش کە بەڕاستەوخۆ پێشکەشەکرێ. ئینشاڵڵا نامە بنێرن بۆ پیجی ئاوات ئەکادیمی.
زانیاری وەرگرن لەسەر کۆرسەکە و ئینشاءڵڵا بەشدار بن. خۆشەویستانم بەنسبەت چۆنیەتی خزمەتکردنی چینی مامۆستایان ئەکرێ ئەمە یەکەم هەنگاومان بوو بێ کە لێرەوە یەک جاری کەش کۆرسێکی کەمان هەبوو تایبەت بە فێربوون کە کۆمەڵ لە مامۆستایان بەشداریان کرد لێی مستەفید بوون و ئەمەش وەکو دووەم هەنگاو وایە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە چ من چ مامۆستا زەهرا هەوڵین کاتێکی زیاتر بڕەخسێنین هەم بە شێوەی وێبینار بە شێوەی ئامادەبوون بتوانین لە خزمەتتان بین. خۆشەویستان ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەبێ ئێمە بتوانین لەم کاتە کەماوە وەڵام بینەوە. بەڕێز ئەسما فەرموو. السلام عليكم بەڕێزان. عەلەیکم السەلام سەرچاو. مامۆستا فێز ئەحمەد، من دوو پرسیارم هەبوو لەسەر ئەو بابەتی کە مامۆستا زەهرەی بەڕێز پێشکەشی کرد، ئەگەر خۆی جواب بداتەوە یاخود بەڕێستان جواب دەنەوە فەرق ناکات. ئەگەر پرسیارێک تایبەت بێ بۆ جوابەیاتەوە ئینشاءڵڵا بەڵێ فەرموو پرسیارەکەت بکەم. باشە، زۆر باشە. پرسیاری یەکەمە باسی ئەوەی کرد کەوا شتەکانمان نوێ بێت بۆی خوێندکار بەباشی گوێ بگرێ و لەوانەکە بێزار نەبێت. ئەمە ئێستاکە پرسیارەکەم ڕەنگە بێتە دوو بەشەوە، بەڵام با جارێ شتەکە باسکەم چۆن وا بکەین بابەتەکانمان دووبارە نەبێت، شتەکانمان نوێ بێت، یعنی جگە لە تەکنیکەکان. بۆ نمونە جار وە هەیە ناوڕۆکی بابەتەکەش بۆ خۆی کێشێ، شتێک باسەکەیت خوێندکارێک بۆ نمونە لە پۆلێکی ئەو دیویژدانی شتۆ پێشتر دواتر لە دەرسی پۆلێکی دیکە دووبارە دێتە ژوورە، یاخود خوێندکارێکی 2 ساڵەیە ئەم بابەتە بۆ ئەو دووبارەیە. ڕاست ئەمە خوێندکارێ، بەڵام جێری بە هەیە شتەکە ئیتر نییە کۆمەڵێک خوێندکار دێن هەمان پۆل ئەبینەوە بەهۆی کەوتنەوە بێ یاخود بەهۆی گۆڕینی پۆلەکەوە بێ. لەو کاتەیە هەم خوێندکارەکە بێزارە بێ گوێنەگرێ، هەم لەوەچێ ڕافقەکانی سەرقاڵکە ئەوەی کەوا گوێنەگرێ و ئەوە بێت بڵێن ڕەنگە پێشتر ئیسفادە کرد بە ئەویان زۆر کێشنن، بەڵام ئەوەی کێشەی لێرە هەستێکی زۆر ناخۆشت بۆ دروست ئاکات کەواتۆ هەستەکەی بابەتەکەت بۆ نمونە هەر ئەوت پێ بۆ شێوازە ئەیڵیتەوە. ئێستا من خۆم لە دەرسی مامۆسای زانکۆمانە بۆ نمونەیان مامۆسای مەکتێبیش دانیشتوم، جارووا بۆ دەرسێکی تر هەمان ئەو بابەتە بۆ چوومەتە پۆلۆ، هەستم کردو مامۆساکە ڤیدیۆ کراوە، یعنی هەتا ئەو حرەکانەشی ئەیکرد دووبارە ئەبووە. ئەمە تا چنێک بەڕای تۆ ئەوان لێ هاتووی ئایا بەڕای تۆ لێ هاتووی نییە کە ئینسانێک بتوانێت وانەیەک چەند جارێ بڵێتەوە وەکو خۆی بڵێتەوە؟ ڕاستێکی شتێکی باشە هەمان شت ئەگەینێتەوە، بەڵام نازانم کە من ئاوا دیقەتی مامۆساکەمەدا بۆ خۆشی ناخۆش بوو هەستی ئەکرد هەمان شتی پێ و هەمان شتەکان دووبارە ئەبێتەوە. جا من خۆشم کە دەرسم من ئینشاءڵڵا مامۆستا زەهرا عەزت کێشە دەست هەڵبڕێ هەمان ئەو هەستم کردو بەڵێ ئەو پرسیارە ئینشاءڵڵا ئەو وەڵامەیاتەوە. بەس من تەنها ویستم سەرنج بۆ ڕاکێشم جاری وا هەیە وەلی جۆرێکە لێ هاتووی لە هەمان کاتیشا ئەو مامۆستا زەهرا توانێت وەڵام باتەوە کە ئەکرێت چی بکا بۆی وانەکەی نوێ بێ. لە خزمەتتان پرسیاری دووەمت چی بوو؟ هەر ئەوە بوو؟ پرسیاری دووەم باسی ئەو ڕێگەیانی فێربوونی کردکەوە وتی باشترینیان گەیمینگە، ئەو گەیمینگە بۆ هەموو قۆناغێکە بێت بە تایبەتی قۆناغەکانی ئامادەی و زانکۆ. دەست خۆش، دەستان خۆش بێتە لە دوو پرسیار. بژیت سەلامەت. مامۆستا زەهرا بەڕێستان ئەتوان بفەرموو؟ مامۆستای ئازیز، سەبارەت بە پرسیاری یەکەم و چۆن وانەکە نوێ بێ، ئەمە دووشت هەیە ئێمە جیاوان نەکردوێتەوە. ئێمە وا ئەزانین استراتیژی وانەوتنەوە یەکسانە بە شێوازی وانەوتنەوە. ئەم دووشتە لە لای خۆمان تێکەڵ کراوە. استراتیژی وانەوتنەوەواتە ئەو وردەکاریانەی کە من پلانی بۆدا ئەنێم بۆ جێبەجێکردنی بۆ وتنەوەی وانەیەک، بەڵام شێوازی وانەوتنەوە شێوە عامەکەی وانەوتنەوەی ئێمە باشە. شێوەی عام لە ئێستایە کە داوا ئەکرێت لە ئێمە قوتابی سەنتەریە، واتە وا بکەین کە قوتابیەکە سەنتەر بێ، باشە؟ کەواتە ئەمە ئێمە شێوازەکەمان ڕوونە، منە بێ لە هەموو کاتێکا لە هەر شوێنەکە لە هەر پۆلێکا دەرسموتەوە ئەو ڕێگەیە بەکاربێنم کە قوتابیەکەم سەنتەرە، بەکام بە یەکێک لەو چۆنەڵی میتۆدانی کە هەڵێبژێرم.
بۆ نمونە من ئەڵێم یاریکردن بەکاربێنەوە من خۆم یاریکردن بەکارهێنم باشە من چۆن بێم نەفسی ناوەڕۆک بهێنم لە چەند پۆلێکا بیڵێمەوە بەڵام هەمان ئەوەی نەبێ هەمان تام و لەزەت و بۆنی نەبێ هەر باسی ئەزمونێکی خۆم بۆکەم مامۆستا پێش من مامۆسایەک بابەتێکی وتبوویەوە باشە من ڕۆشتمە پۆلێکەوە پۆلەکە شاغیر بوو ویستم بابەتەکە بڵێمەوە نەفسی بابەتم وتەوە من ینی ئەو معلوماتم نەبووە تەلەبەکانش قسەیان نەکردکان بابەتە خوێنراوە بەڵام من لە 100% بابەتەکەم بەیاری وتەوە تەلەبەیەک هەبوو ئەها تەلەبە هەیە لە دوای دۆ دانیشێت و بەس بۆ هاتۆم و شاغیر بێت و ئەسەن زۆر مەبەستی فێربوون نییە ئەم تەلەبەیەکە هاتبوو بۆ ئەوە هاتبوو سەرنجم ما یەکێک لە تایبەتمەندەکانی مامۆستا ئەوەیە بتوانێت تایبەتمەندی تەلەبەکانی بناسێتوانی کە سەیری تەلەبەکەیەکا بە تعاملکردن لەگەڵیا بزانێ ئەم تەلەبەیە چ جۆرە کەسێتێکیەوە تۆ چۆن نتوانی ئەم تەلەبەیە بینیتە ناو دەرسەکەەوە لە ئەسنای قسەکردنەکان ماگەشتم پێی وتم کتێب هێناوە وتین ئەکتێبم پێ نییە وتم باشە ئەی بەتەمای چی دۆڵی وتی وەڵا زۆر بەتەمانیم گوێ بگرمەوە وتم باشە من ئەمڕۆ باسی ئەم بابەتەیەکەم بابەتەکەم باسی بکردنا دیارە کردوە بابەتێکی ئاڵۆز و ناخۆشە باشە لە کۆتایی دەرسەکە سەر نەیەشیانم ئەم تەلەبەیە شەڕیە کردبووی بەشداری ئەو کیوزە بێ کە من لە کۆتایی دەرسەکایکەم باوەڕەکەی ئەم تەلەبەی کە تا دوێنێ تااقەتی نەبووە تەلەبەکانی کەژوتیان باوەڕەکەی ئێمە هەستمان نەکردو کە ئەم دەرسە پێشتر خوێنراوە لە بروی من لە 100% دیارەکەم کرد بە گروپات و تەلەبەکە دەسوودەمی مەشغوڵ بوو لەگەڵ دەرسەکە و چۆنەڵی بەیاریکردن ئەم دەرسە وترایەوە من کاتێکە ها لە پرۆسەیەکا بووم کە هەستکەم پرۆسەکە من ناچار نیم بۆ گوێگرتن ناچار نیم بۆ جێبەجێکردنی ئەمە و تەنیا چێژە بەم لە ئەنجامدانی ئەم پرۆسەیە دڵنیا بە زۆر هاوکارە بم کام لە ئێمە هەیە ڕۆژە لە ڕۆژان یاری کردبێ و ئیزعاج بێ بە یاریکردنەکە ها کاتی ئێمە یاریەکەین لەگەڵ مناڵێکە حەزەکی خۆمان بیبینەوە هەرچەندێکە مناڵەکە چۆنەڵی مناڵەوە بێ کۆمەڵ حساباتی لەگەڵا بکەین بەڵام ئێمە وان ناکەین هەرچیەکەین ئەمانەی خۆمان بیبینەوە بۆ لە بروی یاری و هەستەوە بۆ دروستەکە بێ ئاگا ئەبی لەوەی کە تۆ لە پرۆسی فێربوونای هەستەکی لە پرۆسی چیایی لەزەت بردنای باشە کەواتە بۆ پرسیاریەکەم و چۆنوانەکەم نوێ بێ بە ئەو یاریە جیاوازانەی کە من چەنەها جۆر یاریم کۆ کردوتەوە ئەم یاریانە تۆ توانی هەر ڕۆژێک و بە یاریەکیان وا بکەی کە دەرسەکە و بۆن و تام و لەزەت و شەوق و جوڵەوەها ئەوەیەکی تری هەبێ و یەکێکی تر لە پرسیارەکان و ئایا بۆ هەموو قۆناغێکە بێ مامۆستای ئازیز من ئەمەم لە ڕێکخراوی ئیقرا وتوێتەوە جێبەجێیان کردو بۆ قورئان لە بەرکردنی ئیسفادەیان لێ کردو لە باخچەی ساوایان وتراوەتەوە ئیسفادەیان لێ کردو لە ناوەندی خۆم 7 و 8 و 9 تەواوەتی جێبەجێ کرا و زۆر سوودی هەبووە یعنی باوەڕم وایە و ئەمەشی بۆ زیاکەم لە ئێسایە ئەگەر سەرنج بن هەتا ئەو ڕاهێنەرانی کە ئەیانوێت لە داهاتوە ببن بە ڕاهێنەر علمی تازە خەریکە بە گەیمین فێریانەکە گەیمیفیکیشن قسەی یەکەمەکە ئێستا لە جیهانە هەر بنووسە گەیمیفیکیشن بزانە لە بواری مارکتینگە ئێستا ئەگەر سامسۆنگ یەکەم جارکەویستی ئاپێکی تازە بێنێت یان بڵین ئەپدێتێکی تازەی سامسۆنگی دانابوو هێنای گەڕا بووی بزانێت کام ڕێگا واکە زۆرترین کەس ئەم سامسۆنگە بکڕێت و بهێنە ڕێگە گەیمیفیکیشنی بەکارێنە هەتا ئێستا لە بواری مۆسیقا لە بواری تەندروستیە لە هەموو بوارەکانە گەیمیفیکیشن باڵی گرتۆ بەسەر جیهانە و منێکی مامۆسا بۆ ئەم هەلە نەقۆزمەوە بۆ خۆم کە باشترین ینی باشترین و گونجاوترینە بۆ پۆلەکانی من بۆ ئەوانە توان ئاوا بەکاری بێنن لەبەرەوە دڵنیا بەلەوەی کە بۆ هەموو قۆناغێکە بێ و هەتا ینی کەسە گەورەکان بۆ جامیعە بۆ وێبینارێک بۆ خولێک بۆ ئەمانەتەوە توانی ئیسفادەی لێکەیتووە بیگۆڕی کەمی کات نەبووایە ئەمڕۆ من کۆمەڵی یاریم حەزە کرداشم نابوو بیکەم کە چەند چێژبەخش بووە چەند تۆ ینی وای لێ کردی زیاتر و باشتر پێ بگری لەبەرەوە دڵنیا بن لەوەی کە گەیمیفیکیشن تام و لەزەتی دەرسەکەەوە گۆڕەوی ئیسفادەی لێکی هیوادارم جوابەکەم گەشت بێ مامۆسایە بەڕێزان لە خزمەتتانە بەڕێز نیشتیمان مەناف فەرموو السلام عليكم. عليكم السلام سەرچاو باش مامۆستا ئاوادیان بژیت یانە خۆش بێ سپاس دەکەم لە خزمەتتان مامۆستا گیان جگە لەو بوو بینارە من یەکێکم لە قوتابیەکانت لە دیبلۆمەکە لە خزمەتتان سەلامەت بی سەلامەت مامۆستا ئەمەند درێژ بی سەلامەت بی زۆر سپاس مامۆستا گیان یەک پرسیاری بچووکم هەبوو لەبەرەوەی من ڕۆژانە لەگەر کۆمەڵێک مامۆستا تێکەڵاویمان هەیە مامۆستایەکان بەڕاستی زۆر هیلاکن دەستخۆشیان لێ دەکەین بەڵام بەشێک لەو مامۆستا بەڕێزانە ینی تۆزە کێشیان هەیە لەگە میتۆدەکانی وانەوتنەوەی نوێیە
یان نازام حەزیان لێ نییە خۆیان بگونجێنن لەگەر گۆڕانکاریەکان و پێش ناکەون هەموو کێشەیوان ئەوەیە دەڵێن ئەو مەنهەجێکە لە بەردەستمانە لەگەر میتۆدەکان ناگونجێتن ئەوجا ئەوە ینی بەڕای تو تا چەند گونجاو دەبیت ناگونجێت ئەو مەنهەجی کە ئێستا لە کوردستان هەیە مامۆستا مامۆستا گیان پرسیارەکەت ڕووی لە منە بەڵێ مامۆستا توش هەر دەتوانین ئەگەر معلومات لەسەر مەنهەجی کوردستان هەبێتن من ساڵانێک لە کوردستان مامۆستا بووم بەڵام پێم باشە کە مامۆستا زەهرا وەڵامی پرسیارە باتەوە کێشەنی مامۆستا بەڕێزی مامۆستا گیان سەلامت بیاخوا من مەنهەجە کۆنەکە دەرسم وتوێتەوە ساڵانێک دوایش کە مەنهەج گۆڕا ئەم مەنهەجە تازەکە هات بیرکاریش و ئینگلیزیشم ئەوتەوە ئەوەندەی ئاگاداری مەنهەج بم دوای ئەو ساڵانی کە من دەرسم وتوێتەوە ئیتر مەنهەج هیچ مەنهەجێ نەگۆڕاوە تقریبا کەمێک ئاگاداری ئەوە هەم بەڵام پێم باشە پرسیارەکەت زیاتر بەرەو مامۆستا زەهرایە مامۆستا گیان فەرمووی مامۆستا گیان مامۆستای بەڕێز بۆ ئەوەی کە باسی ئەو میتۆدانە بکەین بۆی دڵنیابی کە بێ ئاگانیم لە میتۆدەکان من خۆم ڕاهێنەری معنی مامۆستای ڕاهێنەرم هەڵ وەکو مامۆستای ڕاهێنەر لە ئێستا دەوام بەرەوە معلوماتێکی باشم لە میتۆدەکانە هەیە پرسیار ئایا ئەتوانین ئەم میتۆدانە جێبەجێکەین ئایا ئەم میتۆدانە بۆ پۆلێکی چلکەسی جێبەجێکرێ ئایا ئەم میتۆدانە عملیە بۆی هەدەفەکەی خۆمی وانەکی خۆمی پێ بڵێمەوە مامۆستا گیان وەڵامەکە ئەمەیە تۆی مامۆستا ئەبێ ئەوەنە لێ هاتووی پێیاکەی لە استراتیژی میتۆدەکە یعنی هەنگاوەکانی جێبەجێکردنی میتۆدەکە لە ناو پۆلا چۆن من بتوانم ئەم میتۆدە بۆ نمونە ئێستا من باسی یاریم کردوانیە و تۆ لەتوانی بە سێرچێک لە ناو یوتیوبە یەک دنیا یاری بکەیتە بەردەستی خۆ بەڵام ئایا ئەمەی کە ئەتوانی ئەمە بە سێرچێک بێنیتە بەردەستی خۆ ئەمەش ئەکرێت تۆ بتوانی ئەم یاری یەکسەر بۆ مەنهەجەکەی خۆ بگونجێنی بۆ ژینگەی کوردستان بگونجێنی بۆ پۆلەکانی خۆ بگونجێنی ئەکسەرێتی مامۆستا کێشەی لە دروستکردنی گروپاتەکە چۆن کۆنتترۆلی دەنگەدەنگی ناو پۆلەکە بکات لە کاتی یاریەکانە و چۆن ئەمانە بکە ئێمە لە ئەو خولێکی ئەیڵینەوە حەلی ئەمانەیەکەین ئەی تۆ بۆ میتۆدەکان چی بکەی مامۆستا گیان ئەبێ ئەم میتۆدانە وردەکاری میتۆدەکە بزانی اینجا کاتی وردەکاری شتێک و بزانی ئایا ئەم میتۆدە بۆ کام لە وانە گونجاوە بۆ نمونە ئایا ئێمە میتۆدی سکراتیمانێ ئایا سکراتی بۆ هەموو وانەکان گونجاوە نا لەوەچێ بۆ دووسێ بابەتی وانەکەی تۆ گونجاو بێ لەبەرەوە تۆ کاتێکە هەموو میتۆدەکە بە باشی ئەزانی بیگونجێنی لەگەڵ دەرسەکەی خۆتا ئەمە یەکەم دووهەم ئەبێ بزانی چۆن گروپات دروستەکەی چۆن کۆنتترۆلی کاتەکەتەکەی چۆن کۆنتترۆلی پۆلەکەتەکەی لە کاتی گروپات و ئەمانش هەمووی بەڕاستی لێ هاتوویە کە پێویستی بە چۆنەڵی ڕاهێنانکردنە ئەمە بڵین بە یەک جار جێبەجێکردنی میتۆدەکە لە پۆلا تۆ بتێ ببی بە کارامە لە جێبەجێکردنەوە میتۆدە ئەکی جاریەکەم و دوو هەموو سێ هەموو چوارم کۆمەڵی خەلەل هەر یەتە ڕێو لە جێبەجێکردنەکە یامە زۆر لەگەڵتان بۆ ئەویان بەڵام بە جێبەجێکردنی پێنجەم ئەگەر تۆ بە بیرۆکەی کایزن کرد بێت و یەکەم جار کە چه غەڵەتێکە کردو غەڵەتەکە و لای خۆ نووسیوە وەڵای ئەمڕۆ نەمتوانی گروپات بە باشی دابەشکەم ڕۆشتویتە تۆ گروپات دابشکردنەکە و بە باشی حل کردووە بۆ جاری دووەم ئیتر کێشەی گروپات و نامێنێ بۆ جاری سێهەم نەمتوانی کاتەکە بە باشی بەڕێوە بەرم کەواتە تۆ جاری سێهەم ئەبێ ئیش لەسەر کۆنتترۆلی کاتەکە و بکەی بەچی بەداینەری بەدانانی تایمەر هەمیشە تایمەرێکە پێ بێ کات دیاریکەی من لە یاریەکان هەمیشە ئەڵێم بەتەلەبەکان ئەڵێم بۆ نمونە لە پەیجەکەمان کۆمەڵە یاریمدا ناوتومە بە 2 دقە ئەبێ ئەوە بکرێ مامۆستایان کۆمنتە نووسن ئەڵێن ئەمە بە 6 دقە ناکرێت تۆ باسی 2 دقەمان لەگەڵاکەی بەڵام ئەمەی من پێتەڵم خەیاڵ نییە ئەمە جێبەجێم کردووە جێبەجێیان کردووە سوودی هەبووە بەڵام چیان کردووە خۆیان فێری لێ هاتووی کات دابشکردن لێ هاتووی گروپات لێ هاتووی چۆنەڵی وردەکاری استراتیژەکە و پلاندانان لەسەروی هەموو تۆ ئەگەر بەبێ پلان بڕۆیتە پۆلەوە ئەکیید کۆمەڵێ شدیەت بەرەو ڕووکە مشکلە و تووشەکە بەڵام کاتێ بە پلانەوە چیتە پۆلەوە ئیتر ئەو کێشانە ئۆتۆماتیکی لاچێت و تۆ ئەتوانی بە ئاسانی بەسەریان ئازار بی لە بەرەو پێتەڵم ئەکیید ئەو میتۆدانە جێبەجێکرێ بەڵام لە کەوانەیەکە هەموو میتۆدەکان بۆ هەموو وانێک و بۆ هەموو بابەتێ نابێ ئافرم بۆ مامۆسایکە میتۆدەکان بە باشی فێرە بێ ئەزانێ کام میتۆدە بۆ کام وانە و لە ناو وانەکانیشا بۆ کام بابەتەی ئەو گونجاوە ئەو میتۆدە بەکارەهێنێ دەست خۆش بی مامۆستاگیان دەست خۆش بی زۆر سپاس دەستەکانت خۆش بێ مامۆستا سەلامەت بێ خۆ سپاس دەکەم
بەڕێز ئەرشەد حوسەین ئەفمایکەکەت کەیتەوە فەرموو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم سەلام سەرچاو. طبعا ڕێز و احترام و سوپاسمان هەیە بۆ جەنابتان و مامۆستای خۆشەویست. وڵی بە وەختەکە زۆر ئەوە نەکەم یەک پرسیاری کورتم هەبوو. من مامۆستای بایۆلۆجیام پۆلی 10 و 11 و 12 ئەڵێمەوە. طبعا ئەو تەکنیکانەی ئوستاز باسی کرد بۆ پۆلی 10 و 11 ئەوانە هەموو جێبەجێکەن الحەمدوللا ینی دەگونجێ، بەڵام پرسیارەکەم بۆ بوو بیزات سپیسیفیک بۆ پۆلی 12 بە حکمەوەی کە کاتی خوێندنەکە کەمە و مەنهەجەکە زۆرە لە چاو مەنهەجەکە، باشترین ڕێگایە باشترین تەکنیکێکە بۆ تێگەیاندن و گەیاندنی وانەکەت بۆ قوتابیێکی پۆلی 12 چی ئەگەر وەڵامام دەیە مەمنون دەبم. مامۆستا ئاوادگیا من وەڵام بنەوە یا بەڵێ بەڕێز مامۆستاجان فەرموو. نەفەرموو. مامۆستا ئەرشەدی بەڕێز ئێستا گەر منم قسەی بکەم وەڵێنەوە دیارە هەر ئێوێ باسی کۆرسەکەی خۆی بکە، بەڵام مامۆستا ئەرشەد من پرسیارەکە ئاڕاستەی خۆتەکەمەوە. مامۆستا ئەرشەد قوتابیەکە کە لە پۆلی 12 باشە مەنهەجێکی زۆر سترێسێکی زۆر جێوێکی ناخۆش و ژینگەیەکی کەئیب لە دەوری هەیە. مامۆستا ئەرشەد وەکو قوتابێکی پۆلی 12 حەزەکە مامۆستاکەی چ شتێکی بۆ بکا لە کاتی وانەوتنەوەکە، حەزەکە بێت کێشەیەکی باتێ بڵێ وەڵا خۆتان بڕۆن پرۆبلەم سۆلڤینەکەین، ئەمە بەڕێگەی پرۆبلەم سۆلڤین حەلەکەین ئەوان بۆ حەلکەن، یا حەزەکە مامۆستا بڵێ ئەو ڤیدۆتان بۆ لێم سەیری ئەو ڤیدۆکەن و تەواو، یان مامۆستا هەر ڕۆژێک بە چالاکیێکی نوێەوە بە چاڵەنجێکی نوێ یاریکردنەوە باوەڕکە من ئەو یاریانی کە باسم کرد و دروستم کردو هیچ کامیان کەرەستەیەکی تیانە لە 2000 زیاتری پێیرابێ، هیچ کامێکیان ئامادەکاریەکی وای ناوێت تۆ ناچاربی هەفتەیە بە دوای شتاڕاکە ئەمە تێکەڵکەوە لە بکەوانە، ئەمە نەگونجاندومە بۆ ژینگەی کوردستان باوەڕکە بە یەک دەبەی ئاو دەبە ئاو چییە بە یەک دەبەی ئاوی 250 سێ یاریە توانی بکەی لە پۆلە، یعنی تۆ کە چێژە دروست کرد بۆ ئەم تەلەبەی کە پڕە لە سترێس ئۆتۆماتیکی وتمان هۆرمۆنی کۆرتیزۆڵە کوژی کە هۆرمۆنی کۆرتیزۆڵ کوژرا تۆ دۆپامین و ڕژاندەوە بۆی باشە مناڵێکە تەلەبەیە کە دۆپامین ڕژابێ وەکو ئەو مناڵێکە سەیری فلیمی ستارۆڕەکەی کرد ئەوە دانیشە بە دیارتەوە تۆ ئامانج و لە پۆلەکە ئەوەیە کە وا لە تەلەبەکە بکەی ئاوا دانیشە بە دیارتەوە کەواتە بێگومان من پێتەڵێم فێربوون لە ڕێگەی یاریکردن باشترین بەتایبەت بە پۆلی 12 لەبەرەوەی ئەو سترێسی کە هەیەی بیکوژی لەبەرەوەی ئەم دۆپامینە ئەبێ حەلی ئەم سترێسە بکە، ئەگینا من بێم جارێکی کە ڕێگەیەکی بۆ بەکاربێنم کە چاڵنج بێت و سترێس بێت و ناڕاحەتی بێت و ئەوانە بێ ئەوەنەی کە چۆنەڵی قڕم کردەوە بە سەروەزعەکە منەوەی ڕێگەیەک بێ ئەم تەلەبێ شاد بێ خۆشحاڵ بێ و چالاک بێ و ئامادە بێ بۆ گوێگرتن لە من کەواتە جوابەکە و من ئەڵێم گەیمیفیکیشنەوە مامۆستای بەڕێز. دەستخۆش ئوستازی بە ئەی جاری وێ بوون کە یاریەک بەکاردێنی لەوانەیە قوتابیەکە یاریەکە ئیستیغڵالکە کاتەکەت لێ بکوژێ ینی بۆ ئەوە چی بکەی؟ ناڵێ مامۆستای بەڕێز من لە کۆرسەکە باسی 6 یاسا بۆکەم چۆن کۆنتترۆلی پۆلەکە بکەی باسی گروپات دەکەین کە چۆن توانی دابەشیکەی باشە کۆمەڵە تەلەبەمانەیەکو پێم وتی لە کەلێنەکانە باسمان کرد من زۆر جوانیم کەلێنەکان و بۆ شەرحەکەم یەکێک لە کەلێنەکان تەلەبەیەکە کە ناوێ فێربێ ئەمەیە کە تۆیڵی من چۆن بێم ئەم تەلەبەیە کە ناوێ فێربێ کە بە کۆمەڵی قۆناغا ئەم تەلەبەیە بێنمە ناو یاریەکەەوە لەگەڵ خۆمەوە فێربێ وەکو ئەو نمونەیەکە هێنامەوە وتم ئەیود من بۆ فێربوون نەهاتوم کتێبی نەهێنابوو لە کۆتایەکە شەڕیە کردبووی بەشداری کویزەکە بکە یعنی ئەمە تەکنیکێک نییە بڵێم حەبێک نییە وەکو پاراستۆڵ بڵێم مامۆستا ئەرشەدا ئەم حەبە پاراستۆڵەیە بڕۆ بیخۆتەوە ئەو تەلەبە و حەلە بێ و من باوەڕیشم بەوە نییە تەکنیکێکە بێ بۆ هەموو تەلەبەکان بگونجێ ئافرم بۆ مامۆسای کە فێری تەکنیکەکانە بێ و تەلەبەکە ئەدۆزێتەوە و ئەزانێ ئەمە بە کام دەرمانە حەلە بێ ئەگینا علمی ئینسانی علمانێک نین وەکو سیارەیەک بڵێم ئەم بڕغۆی لەوێشکەوە مامۆستا ئەرشەد بڕۆ بڕغۆکە لەو دوکانێ ئەو دیوبێنە با من بۆ ببەستم وەڵایەکسە کێشەکە حەلە بێ ئینسانەکان جیاوازن لەبەرەوە ڕێگای کۆنتترۆلکردنیان بڕێوەبردننی پۆلەکان و جیاوازە من لەوە چه 5 پۆلم هەبێ مامۆستا ئەرشەد هەر پۆلێکیانە خوازێ من بە جۆرێک تەعاملی لەگەڵا بکەم من چل تەلەبە لە پۆلێکە هەر یەکێکیانە خوازێ من بە جۆرێک چۆنەڵی کۆنتاکتی گەڵا بکەم و بۆ ئەمەش پێویستمان بۆیە کە خۆمان پێشا فێری لە هاتوویە نەرمەکان بین و دوای ئەوە لە هاتوویە نەرمەکان فێری قوتابەکانمان بکەین. زۆر سپاس ئوستاز بەڕێز. سەرچاوە مامۆستاگیان. دەستان خۆش بێ مامۆستایانی بەڕێز. بەڕێز ڕەیان الکوردی بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام سەرچاو. باش مامۆستا
سەلامەت دیەخواست باستەکەم لە خزمەتم. بەڕێزم مامۆستاگەن. مامۆستا ئەگەر ئەزیەت نەبێت پرسیارێکم ڕووی لە مامۆستا زەهرایە بۆ نمونە ئەگەر ئەو پرۆگرامەی کە لە کوردستانە جێبەجێ دەکرێت کە ئەو ڕاهێنەرانی دانراوە لەلایەن پەروەردەوە بۆ قوتابخانەکانی کوردستان، مامۆستا بە پێی پلانەکانی پەروەردەوایە کە ئەم پرۆگرامەیە بۆ ماوەی 7 ساڵ بەردەوام دەبێت. ئایا ئەمە تا 7 ساڵی تر چاوەڕێکەین بۆ ئەوەی بزانی دەرەنجامی ئەم پرۆگرامەیە سەرکەوتووە یان نا؟ کەواتە چۆن بزانین باشترین ڕێگە یان سەرکەوتنی ڕێگە ئەگەر مامۆستا زەهرا بزانێت بۆ ئەوی لە ئێستا دەستی پێ بکەین، بزان کامە میتۆدە یان کامە ڕێگایە زۆر باشە بۆ ئەوی لە ئێستا دەستی پێ بکەین چاوەڕێی 7 ساڵی تر نەکەین. زۆر باشە مامۆستاگیان. مامۆستا هەستەکەم لەوچە پێشووتر لەگەڵمانە نەبوو بێگینا لە ئەسنای قسەکانمان ڕێک جوابی ئەم قسەی تۆ مایەوە بزانام سێم سڵای بودام نابوو، وتم تاکە شتێک کە نەگۆڕە لە ژیانە گۆڕانە، یعنی بەردەوام شت لە گۆڕانایە و تۆ ناتوانی بڵێ من ئەوەسم بزانم 7 ساڵیکە چییە بێ ئەنجام من هەنگاو بنم. من کاتێ بووم بە مامۆسای ڕاهێنەر مامۆساکان تەلەفۆنیان ئەکرد بۆم مشرفەکان پێیانەوتم ئاخر مەکە ئەمەیەتە پێشەوەیەتە پێشەوانە، من تەنیا یەک جوابمە بوو. من وتم من ناچمە ناو پلانی کەسێکی کەوە بۆی بگەم بە شوێنێک کە ئەو ئامانجەکەی داناوە تێگەی، یعنی تۆی مامۆسا مەڕۆ ناو پرۆسەیەکەوە کە ئامانجەکە ڕوون نییە لێو. ئەزانی مەڕۆناوی مەبەستمەوە نیە جێبەجێ مەکە، مەبەستمەوەیە وەرە خۆ ڕوئیای خۆتە هەبێ، وەرە خۆ هەدەفی خۆتە هەبێ، ئامانجی خۆتە هەبێ. مامۆستا ڕێیان ئەوێ دوای 7 ساڵیکە تەلەبەکەی چۆناهی بێ، ئێوێ تەلەبەکانی مامۆستا ڕێیان چۆناهی بناسن، مامۆستا ڕێیان کە باسەکەن بڵێن مامۆستا ڕێیان چی بە چی بیناسنەوە، بە چۆناهی بیناسنەوە. وەرە خۆ بزانە چی بکەی بۆ ئەوەی دوای ئەم 7 ساڵە گەشت بیتە ئەوێ، زائیدەن لەگەڵیا ئەم میتۆدانی کە بۆ باسەکەن بە جددی کۆمەڵێکیان میتۆدی زۆر باشنەوە، تۆ توانی زۆر باری ئیسفادەیەکەی. وەرە ئەم میتۆدانە جێبەجێکە و بیهێنەرە ناو وانەکەی خۆتەوە و لە ئەسناشیا تۆ پلانی خۆتە هەیە، یعنی بیرمان نەچێ ئێمە ئەو کاتێک کە هیچ پلانێکمان نیەوە چینە ناو پلانی ئەوی ترەوە لە 190 جارەکان شکست دەخۆین، چکە من ئامانجەکەم لێ ڕوون نییە وەکوایە تۆ دەرسێت شەرحکەی نەزانی ئەتەوێ بگەیتە کوێ، نەزانی ئەتەوێ چی، پێش هەموو شتێتەوە بێ هەدەفەکە ڕوون بێ، ئامانجەکە ڕوون بێ و دوای ئەوە ئەو میتۆدە هەڵبژێرەکە بۆ دەرسەکەی خۆ گونجاوە و ئاراستەی خۆ بڕۆ چاوەڕێی هیچ گۆڕانێ مەکە، یعنی نەتیجێ گۆڕانەکە بزانین چیە بێت، تۆ ئیشی خۆ بکە مامۆستا ڕێیان باش نییە، ئەم میتۆدە جێبەجێکە لە کۆتاییە با بگەی بەو ڕوئیای کە مامۆستا ڕێیان هەیەی، نەک ئەو ڕوئیای کە پەروەردە بە عام هەیەی. ڕوونە مامۆستا ڕێیان جوابەکەم. مامۆستا زەهرا وەڵامەکە زۆر جوانە، بەڵام ئەمە ئێستادا لە 5ەم ڕۆژی لەژێر چاودێری ڕاهێنەر داین، هەرچەندە باوەڕ کە مامۆستاگیان یانە لە دوو جۆر لە میتۆدەکان جێبەجێ کردو، بەڵام بەڕاستی ژینگەی قوتابخانەکە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی زۆر جیاوازە. ئێستا ئێمە لە قەزای بەردەڕەشین. بەڕاستی مامۆستا ئەگەر یانە بۆت باسکەم دوو جۆر لە میتۆدەکان باسم کردووە، بەڵام قوتابی هەر یانە کە ئەنەما شتێکی نەک نوێنیە بۆ ئەی، بەڵام شتێکی زۆر کۆن و لاسایکردنەوەیەکی کۆنانەیەش. کام میتۆدە و باس کردو مامۆستا توانم بە دەقیقی بزانم؟ بۆ نمونە میتۆدی سوکڕات و بیرکردنەوەی هزریان، ئێمە لای خۆمە دەلینی هزری لە بەرەوەی بادینی سیستەمان یان با بڵێن بیرکردنەوەی چۆن دەلێ نەخشەی بیرکردنەوە. وابزان بابەتەکەی ئێمە ئەمڕۆ ئەو میتۆدانە نییە، بەڵام حەزەکەم وەکو مامۆسایەکی ڕاهێنەر لە قەوسێکە ئەم شتە بڵێم مامۆستا ڕێیان باوەڕکە میتۆدی سوکراتی لەزەتێکی هەیە، ئەگەر مامۆسا کارامەیی جێبەجێکردنی میتۆدی سوکراتیە بێ، آخر میتۆدی سوکراتی بە هەموو کەسێ جێبەجێ ناکرێت. من باوەڕم بەوە هەیە کە میتۆدی سوکراتی میتۆدێکە کە هەموو مامۆسایەک ناتوانێت خۆی لێبات. باشە کاتێککە تۆ کارامە بی لە جێبەجێکردنی میتۆدەکانی بزانی چۆن مناقەشە دروستەکەی لە بینی تەلەبەکانە، بزانی ئەم مناقەشەکە ستۆپ بوو لە شوێنەکە چۆن پرسیارێکی وروژێنەرەکەی واکەی کە ئەم تەلەبێ و لێ هاتوویەکەی ئەوەنە زۆر بێ حەسکا بەشدار بێ، یا تەلەبێکە گۆشەگیرە و نایە بەشدار بێ، من چۆن وای لێ بکەم کە بەشدار بێ. ئەمە هەموو کەسێ نایزانێ. ڕاستگۆبین لەگەڵ خۆمانە مامۆستا ڕێیان زۆربەی لێ هاتوویە نەرمەکان منی مامۆستا خۆم نایزانم، اینجا ئەمێ بڕۆم فێری تەلەبەکەمی بکەم. ئافرم بۆ ئەو مامۆستا جارێکی کەش ئەڵێمەوە کە لێ هاتوویە نەرمەکانی خۆی ئەوەنە ئەباتە سەرەوە کە هەر میتۆدێکی پێڵەن ئەتوانێت جێبەجێکە.
کورتەی میتۆدەکان و وردەکاری میتۆدەکان لە هاتوویە نەرمەکان کابێت و تواناوتیا هەبێت کە ئەوش ئەتوانی پرسیاری کراوە دروستکەی ئایا ئەتوانی کۆنتاکەی لەگەڵ کەسێکا کە نایەوێ هەمووی ئەمانێ بەڵام من کە خۆم لێ هاتووی زۆر باشی جەبەجێکردن نییە ڕەنگە میتۆدی سکراتی بڵێمەوە بەڕێگەی بڵێمەوە هەر پرسیار وەڵامەکەی جارانی خۆمان بێ باشە لەبەرەوە تەلەبەکە لە زت ناباڵێ مەوەسا ئەمام ڕێگە چێتەوە بۆ منی باسەکەی ئەمە کەی وایە ئەمە چۆن ئاوابێ خۆمەر پێشتریش وامان کردووە بەڵام ئەگە وردەکاری خۆی وەکو خۆی بزانی وەکو خۆی جێبەجێکی دڵنیا ماوەساڕیان چێژە بەخشێ بە دەرسەکانە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مامۆستا وەڵاهی لەوانەیە لەژێر چاودێری ڕاهێنەرەکەمان زۆر شتی نوێ فێر نەبووین بەڵام ئینشاءڵڵا هەوڵدەین لە کۆرسەکەتە شتێکی باشتر فێربوون بۆی میتۆدەکان جێبەجێ بکەین ئینشاءڵڵا مامۆستاگیان لە خزمەتانە بەڕێز خۆش بێ مامۆستایان زۆر سپاس مامۆستایان ئەگەر بکرێت لەبەرەوەی کات زۆر درەنگە ئەگەر بکرێ پرسیارەکان کورت بکەینەوە زۆر باشە بێ با بچینە خزمەت بە ڕێزێکی تر ئاشنا یوسف بەڵێ فەرموو بەڵێ ئاشنا یوسف ئەتوانی مایکەیتەوە لە خزمەتەن السلام عليكم مامۆستا گیان سلام سەرچاو جانە خۆش بە مامۆستا گیان من خۆ مامۆستانیم بەڵام زۆرم پێخۆش بوو گوێ لەم کۆرسە بگرم هیوادارم قسانێکی یەکەم لە مەخواردنی مامۆستاکان نەبێت کە لێرە ئامادەن لە خزمەتەن هیوادار مامۆستا باسی ئەوەی کرد کە مامۆستا چۆن ڕقی لە پیشەکەی خۆی نەبێ بەس من سەرنجم لەسەر چۆن مامۆستاوە بکات تەلەبەکانی ڕقیان لەوە نەبێ لە داهاتوە ببن بە مامۆستا چونکە خۆم تەلەبەیەک بووم لە مەکتەب پرسیارم زۆرە کرد یانی کە دانیشتم ئەو نەبوو مامۆستا هەراسان کەم بەس لە ئەسنای دەرزوتنەوەی مامۆستایە پرسیارم بۆ دووکە بشتی تازە هاتە مشکم مامۆستاش یعنی زۆربەیان بە تەلەبەیەکیان بینم کە ئەمەوێ کات بکوژم هەموو جارێ نەفسم بریندارە بوو بەم شتە منیش بڕیارم یا کاتە لە پۆلی 12 بووم وازم هێنا لەوەی کە گوێ لە مامۆستاکانم هەر بگرم یعنی نە لە دەرسیان نە لە قسەیان ئیتر بڕیارما خۆم هەوڵ بەم هەوڵی تاکە کەسی خۆم ئەو بووبووم بە یەکێک لە یەکەمەکان بەڵام هیچ هەستم بۆ نەکرد کە یارمەتیانی ئەوانی تیابێن نە بە هەندان نە بە دەرسەکانیان بگرە زۆربەی کاتکە یەکێک بۆ نەماڵەوە هاتم بۆ پرسیارم ئاشکاندم ئەنوو تەلەبەیەکە کاتمان لێ کوژێ زۆر پرسیارەکە ئیتر تەلەبەکانی تروان لێ هاتبوو چاوەڕووی ئەوان نەبوو پرسیار لە مامۆستاکان بکەن شەرمیان نەکرد لەبەروی مامۆستا بۆ جۆرە باسی منیا کرد تەنها هۆکاریش بوو کە پرسیارکردن بوو وام لێ هات چاوەڕێ بووم دەرچم پەرژینە قایم بێ لە ڕێی هەموو مامۆستا بەڕێزانەیە بڵێ لە کۆڵێک بینەوە من لە کۆڵ مامۆستاکان ببمەوە لە کۆڵی من ببنەوە ئیتر بڕیارم نیە نەچمە قسمێک بمە مامۆستاش بەداخەوە ئاشناخان دەستەکانی خۆش بێن زۆر سپاس بۆ تۆش دەستەکانە خۆش بێ مامۆستایانی بەڕێز هەمووتان گوێتان لە ئەم بەڕێزە بوو کە چەند کێشەیە کاتێک مامۆستا ئامادە نییە کە کێشەی قوتابیەکەی بە کێشەی خۆی بزانێ ئامادە نییە کە وەڵامی قوتابیەکەی باتەوە و ئەمانە چ ناڕەحەتیەک لە ئەم کەسە دروستەکەن بۆ ئایندەی پێم وایە پەیامەکەت گەیشت ئاشناخان دەستەکانە خۆش بێ هەمومان کە لێرە مامۆستاین بە دڵنیایی ئەو قسانەی جەنابەت بۆ خۆی کاریگەریکی باشیە بێت زۆر سپاس بۆ تۆش سەلامەت بی بەڕێز شادی مامۆستا شادی فەرموو مامۆستاجان السلام عليكم ورحمة الله مامۆستای بەڕێزم عەلەیکوم سەلام سەرچاو مامۆستا پرسیارێکم هەبوو ئینشاڵڵا پرسیاری زۆرینەی ئەوانەیە کە لەم وانەیە بەشدارن و مامۆستانی ئایا ئەم ڕێگایانە چۆن دایکێک لە ماڵەوە یان باوکێک کە مامۆستانیە بتوانێت بەکاری بێنێ بۆی سعی بە مناڵەکەی بکە و لە هەمان کاتە ئایا ئەم دەورەیە کە ئەم مامۆستا بەڕێزەمان ئامادەی کردووە ئێڵێتەوە بۆ کەسێک ئەبێت کە مامۆستانیە بەڵام خۆی لە ماڵەوە تەڵەبەی هەیە مامۆستا زارا و پرسیارە زۆر گرنگە ئایا کەسێکە مامۆستانیە ئەتوانێت ئەم کۆرسە بخوێنێ و لە پەروەردەی مناڵەکەیە بەکاری بێنێ
مۆساوات یا من کامێرەکەم داخراوە هەوڵیشم دا بیکەمەوە نەکرایەوە ئەگە عەزیز ئەوە کێشی ببوورە ئێستاکە ڕاستە بەڵێ لە خزمەتە مامۆستاجە ئادێ ئێستاکە ئۆکەی دەست چاوە خۆش بە مامۆستای بەڕێز وەڵاهی ئەگە بین باسی پرۆژەکە بکەین ئێسایە نازانم تەلەبەکەی تۆ گەر پێم بڵێ تەمەنی چەندێکە بێ بۆی بزەبت جوابی تۆ بەمەوە دوای بە عەمجا بەمەوە تەلەبەکەی تۆ لە چ تەمەنێکە مامۆستای بەڕێز مامۆستای بەڕێزم ڕاستێکی تەڵەبەی خۆم نەبوو یعنی بڵام خۆم تەڵەبەم هەیە بەڵام پرسیاریان بۆ نادم لەو بەشداربووانی کەوا لەم میتینەی بەڕێزدا ئامادەن بەڵام ئەشێ بۆ نمونە وای دابنێ قوتابیەکە هی بنەڕەتی بێ یان ئامادەی بێ بە شێوەیەکی گشتی زۆر باشە مامۆستاگیان با باسی یاریەکان بۆ بکەم کە لە چەند بەش خۆی ئەگرێتەوە باشە وەجبەیەک یاریمانەیە پێ وترێ یاری پێداچوونەوە کە ئەمە مامۆستا بەکاری هێنێ بۆ ئەوەی کە وا بکات تەلەبەکە باش گوێ بگرێت لە کاتی شەرحەکە و دوای ئەوە پێداچوونەوە بکەن بۆی کە خوێنراوە بەڵام بە یاریکردن باشە ئەمە هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ یاریشی کەمانەیە لەو زۆر ینی باشتر و لە هەموو شوێنێک و هەموو کاتێک کاتوانی بەکاری بێنی هەتا لە مەجلیسێکی دانیشتنی میوانیە تۆ توانی سوادە لەوە بکەی یاری تەرکیزی پێوترێکە ئەمە پڕە لە چێژ و پێکەنین هەدفێکی ڕوون و نیانی تۆ ناتوێت بابەتێ بگەێنی تەنیا دەوێت جەوێکی خۆش و وا بکەی کە تەلەبەکە تەرکیزی زیاتر بێەوە باشتر گوێ بگرێەوە هەردوو لای مێشکی بەکار بێنێ کامە پێ ئەوترێ وەرزشی مێشکی لە پەیجەکە هەنێ نمونەم داناوە ئەوەی خۆمەتوان ئیسفادە لەکە مامۆسایان ئەم یاریە واکە مناڵەکە هەردوو لای مێشکی لە هەمان کاتا بەکار بێنە بۆ کردنی ئەو ئیشە لەو کاتا لەبەرەوە زۆرترین تەرکیزی هەیە بۆ جێبەجێکردنی ئیشەکە کۆمەڵ یاری ترمان هەیە یاری ئیملایە تەلەبەمان هەیە کێشەی ئیملای هەیە بۆ منە تۆتەوێ پۆل 1 و 2 و 3 ئیبتیدایی فێری نووسینکێ بەڵام مشکلی زۆر و هەیە لەسەرەوەی کە چۆن فێریکێ هەنە مناڵەیە تااقەتی نییە ئەمە بۆ جێبەجێکردنی ئیملاکانە و کۆمەڵێکی تر یاری خاصی ڕەوزەیە کە لەگەڵیا کتێبێکم ئامادە کردو کتێبێکە کە 7 لاپەڕەیە کە نزیکەی 100 چەند یاریتیایە کە ئەمە یاری فکریە و یاریەکان یاین باوەڕ کە من خۆم لەزەتی لێ بم کاتی ئەنجامیە بەم ئەمە جێبەجێ کراوە لەلایەن کۆمەڵی مناڵە تاقیم کردێتەوە جێبەجیان کردو زۆر چێژی هەبووە ئەم کتێبە لەگەڵ ئەو یاریانە ئەگەر دایکێک حەزکا لە ئێستا ئەتوانێت پاکێجەکە ئیسفادە لێکا و بۆ خۆی جێبەجێکە و ئەکید ئیسفادەیە بێ لە داهاتووشە پاکێجێکی خاصمانە بێ بۆ ئەو یاریانی کە دایکە توانێت لە ماڵە ئەنجامی بە کە لە ئێستا ئەمە بڵین ئەم پرۆژە حازرنەوە ئەمایە نابڵین ڕێکناوی ئەوەی لێنرابێ بەڵام بە ئەکیدی ئەو یاریانەی کە هەیە هەموو دایکێک و هەموو کەسێک دەتوانێت جێبەجێکە بە تایبەتی گەر 2 مناڵی هەبێ یا 3 مناڵی هەبێ یا بیەوێت لە هەمان کاتە سعی بە 3 کەسکە یا 2 کەسکە چکە زۆربەی یاریەکان وا خۆشەکە مەسەڵەن 1-2 کەس بێکەوە بەشدار بن هەرچەندێک بەشێکی زۆریشی کە بە تاکەکرێ زائیدەن یاریەکمانەیە پێوترێ یاری ئەلکترۆنیکی ئەم یاری ئەلکترۆنیکە بۆ هەموو دایک و باوکێ زەڕورە بیزانێت بۆ لەبەرەوەی مناڵەکانم یەن 24 ساعت مۆبایلیان بەدەسەوەیە باشە بەڵام ئەو یاری کە ئەیکەن بۆ نمونە یاری مانیکرافتەکە من حەز ناکەم بکە یاریەکی تر ئەکا کە ناوەڕۆکەکەی ئەوە نەشتی خراپێتە سەری من حەز ناکەم ئەو یاریە بکە بەڵام یاری ئەلکترۆنیەکە چیەکەی تۆیی ئەو پرسیارانی کە خۆ حەزەکەی مناڵەکە و ڕۆژانە چاڵنج بێ لە مێشکیا و جوابی باتەوە دروستێکی یعنی کۆمەڵی یاری زۆر خۆش نزیکەی 25 یاریەکە یاریەکان زۆر پڕچێژن ئەتوانی دروستیکەی و ناوەڕۆکەکەی خۆدای ڕێژی بۆن منە باسی ڕازگۆیی بکە بۆن منە باسی دەستپاکی بکە بۆن منە باسی سەردانیکردنی ماڵی خزم کە هەر ناوەڕۆکی تۆ حەزولێتی هەر بابەتێکە تۆ حەزولێتی بابەتەکە هەڵەبژێری و پرسیارەکان خۆدای ڕێژی ناوەڕۆکەکە چۆنە حەزولێ بەدای ڕێژوو لە کۆتاییەکی بێیاریە لە جاتی مناڵەکە و کە مۆبایل لەگرێ بەدەستیەوە یاریەک بکە کە تۆ پێ خۆش نییە ئەم یاریەکە کە تۆ پێ خۆشە و مامۆسایانی ئەقرا ئەم هەلیان خۆستۆتەوە ئێستا بەکاری هێنن بۆ فێربوونی قورئان و فێربوونی ئادابەکان و فێربوونی بەهاکان و ڕازگۆی و ئەمانە هەموو یاری زۆر جوانیان دروست کردووە کە ئەویش هەر لە پەیجەکەم نمونەی زامێشتا دامنەوە بەس شەڵا بەم نزیکانە دایانە نمونەی زۆر باش دانین کە مامۆسایان جێبەجێیان کردو بۆ فێربوونی بەهاکان کەواتە جوابەکەم بۆ ئێوە لە ئێستا ئەتوانێت استفادە لەوە بکە و لە داهاتووشە ئەکید پاکێجی زۆر تایبەتمانە بێ بۆ یاری دایک و باوکە کە بتوانن مناڵان پێپەروەردە بکەن دەستەکانت خۆش بێ یاخوا مامۆستای بەڕێز خی گەورە لێتان ڕازی بێ ئینشاءالله سەلامەتی یەخوا دەستان خۆش بێ بەڕێزان ئێستاکە لینکی گروپێکتان بۆ ئەنێرم
ئینشاڵڵا من و مامۆستا زەهرا لە گروپەکە ئەبین و بزانین چۆن پەیوەندیمان هەبێ سبەی چۆن بتوانین لە خزمەتتان بین. ئەوە ئێستاکە لینکی گروپەکە لە چات دائەنێم، ئەتوانن هەمووتان جۆینی ئەو لینکە ببن. ئینشاءڵڵا چیمان پێ بکرێت چکە ڕاستە لەوەچێ لێران نەتوانین وەڵامی هەموو پرسیارە بینەوە یا مەجال نەما بێت کە هەموو پرسیارێ بکرێم. مامۆستا ئاوات داوای پەیجەکە ئەەکەن داوای پەیجی بەڕێزتان ئەکەن مامۆستا هەر زەهرا زەهرا دوت ئێم مەگەر دوایی هەر لە گروپەکە داینی بۆ گروپەکەم دروستکە بۆی دوایی لە گروپەکە ئینشاڵڵا لینکەکەیان بۆ دابنێ. مامۆستایەکی مێژوو ژەڵێ بۆ شەرحیاتە بێ ئەکید مامۆستا شەرحیاتەکان زیاتر توانانی ئیسفادەی لەکەن ئەسان باوەڕ ناکەی بۆ کۆمەڵایەتی و زانست و ئەمانە چه سوودێکێ بێ و بابەتانی کە شەرحیاتی زۆرتری تایە. پێم وایە مامۆستا زەهرا ئێستاکە فریان ناکەوین وەڵامی زۆرە لە پرسیارەکان بینەوە. زۆر ڕاستە. ئینشاءڵڵا لە ڕێی گروپەکە و پەیوەندیمانە بێ لەگەڵیان و پاشانیش هەر پێشەوەش کۆرسەکە دەست پێ بکە ئەکرێ جارێکی کە ئامادە بین تەنها بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیان ئەگەر پێت باش بێ. من لە خزمەتتانە مامۆستاکیان نەشتێ لە ش ساک بێ. جا بەڕێزان ئەوە لینکی گروپەکەم داناوە، ئینشاءڵڵا جوێنی ئەو گروپە ببن. کۆتا کەس وەرەگرم چونکە تەنها ئەم نیو سەعاتەمان بۆ زیاد کرد، خۆی قەرار وایە هەموو میتینێکمان 2 سەعات بێ، ئەم نیو سەعاتەمان بۆ زیاد کرد. ئێستا 23 دقە تێپەڕێواتە 7 دقەمان ماوە. لەم 7 دقەیە بە 1-2 بەڕێزیکە وەربگرین لەوانە بارین ڕێباز بەڵێ فەرموو. بارین ڕێباز ئەتوانی مایکەیتەوە یان بەڕێز چۆمان فەرموو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم السەلام سەرچاوان. وەڵاهی مامۆستا من زیاتر 2 پرسیارم هەبوو، ئەزیەت نەبێ دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم وێبینارە بە سوودە بەڕاستی. بەس یەک پرسیارم لە بەڕێز هەبوو، ئایا جیاوازی لە نێوان وێبینار و سیمینارە هەیە؟ بەڕاستیەکەی وێبینار ئەو کاتانە کە بابەتی ئەلکترۆنی زۆر پێشکەوت و سیمینار جاران هەر لە هۆڵەکانە پێشکەشەکرا، بەڵام کە ئینتەرنێت هاتە ئارا و خەڵک سیمینارەکانی گواستەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی ئیتر بەو شێوازە گۆڕا بۆ وێبینار. وێبیش مەبەستیان لە تۆڕی پەیوەندی ئینتەرنێتی. بەڵێ دەست خۆش بێ. وڵای مامۆستا منیش بەڕاستی دەنگ مەخەمە دەنگ ئەو خوشکە بەڕێزە کە باسی ئەوەی کرد کە یعنی ئێستا من خۆم ڕاستیەکەی بڵێن مامۆستانیم هیچ وەکو ئەوە، بەڵام کە بڵێن شەهادەکەم هی ئەوەیە ببمە مامۆستا ئەسڵەن حەزم لێ نییە ببمە مامۆستا، چکە بەڕاستی لە کۆمەڵگەی کوردستانی ئێمەیە مامۆستا وێنایەکی وەهای بۆ دروست بووە بەس خەریکی شکاندنەوەی تەلەڤەیە. یعنی چۆنەڵێ خولگەیەکیان دروست نەکردو بۆ ئەوەی کە وا لە خوێنکار بکەن یاخود وا لە قوتابیان بکەن کە بەهرەی خۆیان یاخود ئەو خولیا و ئاواتەی کە خۆیانیانەیە ئەو پرسیاری کەیانە ئاڕاستەی مامۆستای بکەن، مامۆستا بە دڵێکی فراوانەوە وەری بگرێ و عەدالەتیش بن. بەڕاستی نەعەدالەتیەکەیان یعنی کولی مامۆستای هەمووی بە عامەڵێم نەعەدالەتێکی وایان تیا لە دەرەجەیە کەوا لە خوێنکارەکەن بەڕاستی چۆن ئەڵێ هەموو وریان دابەبەزێ. من ئێستا من خۆم ئەگەر پیشەکەم مامۆستا بێ ئەسڵن هەبمە مامۆستا و بەدەستیشم بێ هەر مامۆستایەک ئەگەر مناڵەکەی خۆی لەگەڵا بێ لەو قوتابخانەیە مامۆستا یا مامۆستاکە نەقڵەکەم ئەگەر ببمە وەزیری پەروەردە یا مامۆستاکە نەقڵەکەم یا قوتابیەکەی نەقڵەکەم. دەست بۆ شۆمان خان. ئەنجام مامۆستا یەک بابەتی تریش ئەو خاتوو زەهرایە بابەتەکەی جوان بوو بەڕاستی، بەس من خۆم یەک عادەتم هەیە لە کۆتایی بابەتەکەی تێ ئەگەم. هەر خۆم ئەو خولیایم هەیە ئەگەر کتێبیش بخوێنمەوە ئیلا ئەبێ لە کۆتاییەوە من کتێبەکە ئەخوێنمەوە ئەڕۆمەوە بۆ ئەوەڵ ئەنجا لێی تێ ئەگەم.
یعنی ئەم خولیایە لە منە هەیە بە دکتۆر زانیاری شموت. یعنی چۆن ئەڵێ ئەگەر بمەوێ کتێبێ بخوێنمەوە لی تێ بگەم، ئەگەر لە ئەوڵەوە بیخوێنمەوە هیچ لی تێ ناکەم هەتا کۆتاییش بڕۆم، بەس کە لە کۆتایی خوێنمەوە بۆ ئەوەڵ ئەمە بەهرەیەکە خوا پێیداوم. یعنی تەواو لەو بابەتە تێ ئەگەم. بابەتەکەی زوان بوو، بەڵام وەکو ئەوەی کە خاتو زەهرا کە پێشنیار بۆ ئەوە ئەکا کە خولێکی هەیە بڵێن مامۆستایان بەشدار بن تێیدا، حەق بوو، جوانتر بوو، باشتر بوو کە هیچ نەبێ خاڵێ بدا بەدەستەوە بۆ بەشدار بۆکانی. ئێستا من هینێکی پێشکەش کردا یاریە چالێکی پێشکەش بەڵێ مامۆستاوتی من چۆمان خەمبام وەڵامیەوە بمەوە مامۆستا زەهرا بەڕاستی وتی ئاماژەی پێکرد کە یاری ئامادە کردووە بەڵام لەبەر نەبوونی کاتەکە پێشکەش نەکراوە، بۆیە منیش پێم باشە ئاساییە لەبەرەوەی کە خۆی منیش قەرار بوو بابەتەکەم نیو سەعات بێ بەڵام بوو بە 45 دقە لەوە ئەچێ مامۆستا زەهرا دوایی لە ڕێی گروپەکەەوە بتوانێت هەم شتان بۆ دابنێ هەم نمونەشتان باتە. بەنسبەت سەلامت بی لە خزمەتان بەنسبەت ئەوەی کە ئەڵی من لە کۆتاییەوە ئەچمەوە بۆ ئەوەڵ ئەوە پەیوەندی بە جۆری کەسایەتیەوە هەیە، واتە زۆرینەی ئینسانەکان یان بە گشتی شتەکان ئەبینن یان ئەچنە ناو جوزئیات. جا ئەوانەی کە ئەچنە ناو جوزئیاتەوە ئەوانەی کە ئەچنە ناو جوزئیاتەوە کێشەیان نییە، واتە چۆمان خان هیوا هەیە ئەسڵان ئەگەر بڵێ تو ئەم کتێبە باشە بیخوێنیت وەرە من دەرست پێ ئەڵێم دەرسی یەکەم لاپەڕی یەکەمی کە بۆ شەرحەکەی هیچ کێشەی نییە، بەڵام هەندێک کەسمان هەیە هۆلیستیکن واتە ئەبێ بە عام شتەکە بێتە پێش چاویان، اینجا دوایی تەحمولەکەن بچنە ناو وردەکاری. ئەم جۆرە کەسانە ئەگەر زۆربەی شتەکە نەبینن، یعنی کۆتاییەکەی نەبینن، نەزانن چەند فەرعان، نەزانن بۆ کوێ ئەڕوا، نامورتاحە بن. ئێستا من خۆم ئەگەر لەگەڵ خێزانم بچم بۆ شوێنێک وا مرتاحم بزانم بۆ کوێ ئەچی. ئەمە جۆری یعنی تەبعی ئینسانەکەیە. من حەزەکەم ئەخیرەکەی خۆ هیچیش گرنگ نییە، بۆ نمونە منە و تاقم داناوە لەگەڵ خێزانم، بەڵام جۆری کەسایەتێکی من وایە ئەگەر نەزانم ئەو شوێنانە کوێیە کە ئەچین بەردەوام نامورتاحم، بەردەوام مەسەلەن بێزارە بم، ئەگەر بچینە دوکانێک دوای بچینە دوکان ناڕەحەتە بم نەفسیە. ئەمە جۆری کەسایەتیە، بەڵام ئەوانی ترکە ئەچنە ناو جوزئیات و هیچ کێشەیەکیان نییە، ئەوەش جۆرێکی ترە لە مێشکی خەڵک. جا ئەوەی من تێبینیم کردووە ئەوانەی کە هۆلیستیکن واتە بە عامەکە ئەبینن و عامەکەیان لا گرنگە، زۆر جار لە سەرەتاوە تەحملی وردەکاری ناکەن، ئەمە لایەنێکی خراپ. بەڵام لایەنێکی باشیش ئەوەیە کە یادگە و فەرع و فروعی باش لە ئەوڵە لە مێشکانە ئەمێنێتەوە وەکو نەخشەی زەینی. بەڵام ئەوانەی کە ئەچنە ناو وردەکاریەوە ئەچنە ناو جوزئیاتەوە هەست بە کۆمەڵە شتەکەن، ئەم جۆرە تەبعی من و تۆ ئەبێ زۆر بچینە ناو قوڵاییەکەوە، ئەگینا ئەوان هەستی پێەکەن ئێمە هەستی پێ ناکەین. چۆن مۆزوعێک ئەبێ بە 5 بەشەوە، ئێمە بەس ئەوەمان بەلاوە گرنگە، جارێ بزانین مۆزوعێ بە چەند بەشەوە، ئەوان هیچ بەلایەن ئەوە گرنگ نیە، لەوە چێت لەناو یەکێ لە مۆزوعەکانە ون ببن، ئەوە بچنە قوڵایی زۆر شتیان بۆ دەرکەوێت، دوایی هەر نەزانن ئەمە خۆی 5 بەشە، بەڵام لە بەشێکیانە زۆر شارەزایی بەیاک. جا ئەمێنێتەوە سەر تەبعی کەسەکان. بەنسبەت سیمینار و وێبینار بەڕێزان جیاوازی ئەوەیە کە وێبینار ئەلکترۆنیە و بە ئینتەرنێت ئەکرێ، سیمینار لە هۆڵا ئەکرێ. سیمینار عادەتەن هەموو شتێ دیاری کراوە، کات دیاری کراوە، بەشدار بوو دیاری کراوە، یعنی ناتوانی زۆر فراوانێکی. بەڵام وێبینار تو ئەتوانی وێبینارە ساسکی 10,000 نەفەر تیا ئامادە بێت، یان خەڵک لە هەر شوێنێکی دنیا ئامادە بێت، یان ئەتوانی تەنانەت بە ستریم هەر کاتێکی کە ویست وێبینارەکە پەخش بکەیتەوە. بەنسبەت ئەو تێبینێشی کە ئەکرا مامۆستا زەهرا شتێکی لەسەر یاریەکان شتێکی عەمەلی باسکە، ئەوە ئینشاءالله بۆ گروپەکەی بەجێ هێڵین و بۆ موعیدی ئایندا. و بەڕاستی
والله مامۆستا مامۆستا من ئەوەت وەکو لە خۆم پیجێک وەکو خۆم یعنی کێشەم نییە وەکو ئەوە لەگەڵ یعنی مناڵەکەما من خۆم ئێستا مناڵم هەیە و سعی پێ یەکەم و هەموو حرفەکانیش بە یاریەوە پێ یەکەم هەموو داهێنانێکی پێ یەکەم ئەلحەمدولیلا بەشی ئەوە زانیاری و فێربوون من لە 2000ەوە من خەریکی فێربوونم لە هەموو بوارە جیاجیاکانە ئەلحەمدولیلا بەشی ئەوەم پێ بەس من بۆ بەبەستم ئەوەیە یعنی چۆنەڵێ مامۆستا زەهرا ئەگەر شتێکی بەسیتیش بووە بیگەیانە بەو کەسانە بۆ ئەوی زیاتر وە بینارەکەیان بەلاوە خۆشتر بووە و زیاتر بچوونایەتە ناو قوڵایی بابەتەکەەوە ئەمە وەکو پێشنیارێ یعنی وەکو ئەوە نییە کە ئینشاءڵڵا بزانین لە ڕێی گروپەکەەوە توانین چی بکەین ئینشاءڵڵا چکە بەڕاستی مامۆستا پێویستی بەو بابەتانە زۆرە زۆر ڕاست مۆساوت بۆیە ئاماژەشم کرد بە پیجەکە لە پیجەکەیان نمونەی زۆری یاریمدانەوە ئەتوان سەیریکەن و ئێوە زۆر باشە مامۆستا زارە عەزێت کێشی لینکی کۆمەڵێ بابەت یان تەنانەت هەندێک ڤیدیۆ کە لای خۆتە ئەوە ئینشاءڵڵا لە ڕێی گروپەکەەوە بۆیان دابن بەسەر چاو دەستەکانە ساگیان ئینشاءڵڵا سەرکەوتوو بن زۆر سپاس کاتەکەمان درەنگ کرد کاتەکەمان تەواو بووە بە تایبەتی ئێستا لە کوردستان سەعات 9:30 وەمە لە سەعات 8ەوە دەستمان پێ کردو پێم وایە بەڕێزانی تریتر لەوە زیاتر لەوە حمل نەکەن بمێننەوە ئەوانەشی کە پرسیاریان هەیە و هەر شتێکیان هەیە ئینشاءڵڵا لە ڕێی گروپەکەەوە ئاگامان لە یەکتر ئەبێ بەڵکو خی گەورە یارمەتیمان بە بتوانین چەند جارێکی تریش وێبینار و بابەتی گرنگ و ڕاهێنان بۆ مامۆستایانی بەڕێز ئامادە بکەین هیوای سەرکەوتنتان بۆ خوازم عزیزان لە خی گەورە داواکارم کە یارمەتیمان بە هەمومانەوە ئەرکی مامۆستایەتی وەکو خۆی جێبەجێ بکەین بۆ بتوانین مامۆستایەکی مەزن بین بۆ پەروەردەکردنینەوەیەکی نوێ هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ زۆر سپاس مامۆستا زەهرا کە تا ئێستا لەگەڵ ئەوە منیش یەک ڕستە بڵێم بەجددی زۆر سپاسی وەرەستانەکەم بۆ ڕخساندنیم هەلە بۆ من و زۆر سپاسی ئاواتەکەکەم کە بەجددی بۆ بە شوێنێک بۆ گەشەپێدانی ئینسانەکان سپاسدانەکەم و سپاس بۆ هەموو مامۆستایانیش بۆ کاتێک کە ڕخسانیان و بە نرخترین شتی خۆیان کە کاتی خۆیانە بەخشیان بە ئێمە سپاسی هەموو دانە بەدانەتانەکەم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا